کتێبخانەی ڕادیۆیی. لە هەوڵی نەساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بنەوەڕۆکی یەکێک لە ڕۆمانە بەناوبانگەکانی جیهان، ئێزگەی دەنگی گەلی کوردستان ڕۆمانی تاوان و سزا بە زنجیرە پێشکەش دەکا. ئەم ڕۆمانە فیۆدۆر دۆستۆیڤسکی نووسیوێتی و ڕەوڤبێگەد لە فارسیەوە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئێزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی تاوان و سزا ڕۆژانە دوا بە دوای هەواڵەکانی کاتژمێرێکی پاشنیۆڕۆ ئاڵقەیەکی پێشکەش دەکرێ و دوا بە دوای هەواڵەکانی کاتژمێر دێشە و دووبارە دەکرێتەوە. ئەڵقەی یەکەم. لە ئێوارەیەکی گەرمی یەکێک لە ڕۆژە بەرایەکانی مانگی گەلاوێژدا لاوێک لە ژوورە بچکۆلەکەی خۆیدا کە لە کۆڵانی سین بەکرێی گرتبوو هاتە دەرێ. هەنگاوی نایە ناو کۆڵانەکە و اینجا سەبرۆکە و بەدوو دڵیەوە بەرەو پردی گا کەوتەڕێ کە لەسەر پلیکانەکانەوە هاتە خوارێ چاک بولوتی بەلوتی خاوەن ماڵەکەیدا نەتەقی. ژوورە بچووکەکەی ڕاز لە ژێر سەربانی باڵەخانەیەکی بەرزی 5/9 بوو، زیاتر لە کونێگە چوو تا ژوورێک کە تیایدا بژی. ئەم ژوورە بچووکەی بە خواردن و خزمەتەوە بەکرێگرت بوو. خاوەن ماڵەکەی لە ژێر پلیکانەکانی ئەودا لە نهۆمێکی تردا ژیا. ئەبوو لاوەکە هەموو جارێک بۆ ڕۆیشتنە سەر شەقامەکە بە ناچاری بە پاڵم و بەقی خاوەن ماڵەکەدا تێبپەڕێت. هەمیشە دەرگای موبەقەکەیش ڕوبەڕی پلیکانەکان لەسەر پشت بوو. هەر جارێک کە بێدا تێپەڕی هەستی بە ترس و ناڕەحەتێکی زۆرە کرد و شەرمداگرت. ئەو هەستە سیمایی دەموچایی بەجارێ ئەگۆڕی. لاوەکە قەرزێکی زۆریش نەخاون ماڵەکەی لەسەر بوو، بۆیە لە ڕوبەڕووبوونەوە ئێترسا. ئەمە نەک لەبەرەوەی زۆر ترسنۆک و کەم ڕووبێ، بەڵکو تەواو پێچەوانەی ئەوە ڕاز بوو. تەنیا ئەوەندە هەبوو کە لە پێش ماوەیەکی کەمەوە تووشی حاڵەتێکی زوو هەڵچوون و جۆرە بێزاریەکی وا هاتبوو کە لە خەمۆکیە چوو. هێن خۆیە خواردەوە و لە خەڵکی دوورە پەرێز بوو کە نەک تەنیا لە ڕوبەڕووبوونەوەی خاوەن ماڵەکەدا بەڵکو لە هەموو دیتنێکی تریش هەرە ترسا. نەبوونی و کەم دەرامەتی بە تەواوی هەڕی بووی. هەرچەند بەو دوایە تەنانەت ناڕەحەتیەکەیش ئیتر ئازاری نادا، ئەو هەرگیز فریای پێویستەکانی ژیانی خۆی نەئەکەوت و نەشێویست بکەوێت. لە ڕاستیدا ئەو لەوە بێباکتر بوو کە لە هیچ خاوەن خانوێک بترسێ، تەنانەت ئەگەر خاوەن خانوەکە خەیاڵی پیلانجێڕانیشی لە دژی هەبێ. وەلێ ئەو هەروای پێ باش بوو کە وەک پشی لە هەڵێت و کەس نەیبینێت، نەک لە ناوەڕاستی پلیکانەکاندا بوەستێ و گوێ لەو قسە هیچ و پوچانە بگرێ کە ئەسڵەن پەیوەندیان بەوە نییە، وەک داواکردنی قەرز و هەڕشە و شکات لێکردن و ئینجا ناچارکردنی لەسەر فێڵ و پۆزشێنانە و درۆکردن. بەڵام ئەم جاریان ترسی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ژنە خاوەن قەرزەکەیدا لەو کاتەوەی کە چووە کۆڵانەکەوە هەر بەرۆکی بەرنەدا بوو. بە زەردەخەنەیەکی پڕ لە ماناوە بەخۆی وت: ئەمەوێت چ کارێک ئەنجام بدەم وا لە بێماناییەکەیە ترسم. بەڵێ هەموو شتێک لە نێو دەستی مرۆڤدایە، وەلێ ناتوانێت کەڵک لە توانای خۆی وەربگرێ چونکە ترسنۆکە. ئیدی ئەمە ئاشکرایە. بەڕاست مرۆڤ زیاتر لە چیە ترسێ؟ لە هەموو شتێک زیاتر لە هەنگاوی نوێ و وتەی جوان و داهێنانی خۆی ترسێ. بەڵام ئەبێت ئەوە بڵێم کە من زۆر ئەڕێسم و زۆر وتنیش مانای بە ئەنجام نەگەیاندنی کارە، یان ڕەنگە لەبەرەوەی کە کارێک ناکەم تووشی زۆر بڵێ هاتووم. زۆر بڵێ لەم دوا مانگەدا فێر بووم کە شەو ڕۆژ لە سوچێکدا کەوتوم و بیر لە هەموو شتێک و لە هیچی ژەکەمەوە. باشە، ئێستا من بۆ چ شتێکەچم؟ ئایا توانم بیکەم؟ ئایا کارەکە جددیە؟ نا، هیچ جددی نییە.
بیر و ئەندێشەیەکی بێهودەیە. دڵی خۆم خۆشەکەم کاتی پێ بەسەرە بەم، بەڵێ ئەشێ هەر بەڕاستی بۆ کات بەسەر بردن بێ. گەرمایەکی ترسناک، هەناسە تەنگی و هەراوزەنا، گەچ و شیشی خان و خشت و تۆز و خۆڵ تەواوی شقامەکەیان داگیر کرده بوو. بۆ گەنێکی تایبەتیشی تێکەڵ ببوو. بۆ گەنێک بوو ئاشنا بەلوتی هەر پترسبورگیەک کە توانای بەکرێگرتنی ماڵێکی لە زۆزان نەبێ. هەموو ئەمانە مێشکی جەنجاڵی لاوەکەیان ئەوەندەی تر هەژاندە بوو. بۆ گەنی ناخۆشی مەیفرۆشان کە بە تایبەتی لەو شوێنەی شاردا بێژمارن و ئەو سەرخۆشانەی تەنانەت لە ڕۆژە ئاساییەکانی هەفتەشدا هەر لەوێ ئەبینرێن، زیاتر دیمەنەکەیان قێزەون و دزێوە کرد. لە چرکە ساتێکدا هەستی بێزاریەکی قۆڵ بە دەم و چاوی جوانی لاوەکەوە دەرکەوت. ئەبێت ئەو ڕاستیە بزانین کە لاوەکە زۆر دەلال بوو. چاوی تۆخ و زۆر جوان و قژی زەرد، باڵای لە میانە بەرزتر و قەدی باریک و ڕێک بوو. وەلێ زوو کەوتە نێو خەیاڵێکی قوڵەوە، با بڵێم کەوتە نێو جۆرێک لە فەرامۆشی و ئیتر بێەوەی ئاگای لە دەوروبەری بێ یان خۆی بێوێ ئاگادار بێ کەوتەوە ڕێ و تەنیا هەندێک جار لە ژێر لێوە ورتەورتێکی لەگەڵ خۆیدا کرد. ئەم قسە لەگەڵ خۆکردنەی ببووە نەریتێک و خۆی پێوەگرت بوو. خۆشی دانی پێدانا. هەر لەو کاتەشدا ئەوەیە زانین کە بێهێزیەکی زۆر گەماروی داوە و بیر و بۆچوونەکانی تێکەڵ و پێکەڵەکەن. نزیکەی 2 ڕۆژیش بوو هیچی نەخوارد بوو. جلەکانی بەری ئەمەندە کۆن و پواو بوون کە کەسێکی تری ئاسایی بەو جۆرە بەرگەشڕەوە لە ڕووی نەهات بە ڕۆژی نیوەڕۆ ڕوو لە کۆڵانان بکە. بەڵام جلوبەرک لەو گەڕەکەدا هەرچۆنێک وایە کەمتر خەڵکی سەرسامە کرد. نزیک بە مەیدانی سینایە شوێنێکی دیاری پڕ لە دەستگا و دوکانە. دانیشتوانەکانی کە زیاتر بەکاری پیشەی و کارگەریەوە سەرقاڵن تێگڕا ڕژاونەتە ئەو کوچە و کۆڵانانەی ناوڕاستی پترسبۆرگەوە. دیمەنێکی هێن ڕەنگاڵەیان بەو شوێنە داوە کە کەس سەری بە کەسێکی سیر سوور نایە. بەڵام دڵی لاوەکەوەندە لێوان لێوی نەفرەت و کینە بوو. لەگەڵ هەستی ناسکی لاوێتیەکەشیدا ئێستا و لە ناوەڕاستی شەقامەکاندا لە هەر شتێک کەمتر شەرمی بە بەرگە کۆن و شڕەکانی خۆی هات. هەڵبەتە گەیشتن بە هەندێک دۆست و هاوڕێی کۆن کە ئاسایی بینینیانی پێناخۆش بوو مەسەلەیەکی تر بوو. لەگەڵ ئەمانشدا سەرخۆشێکی دنگ کە کەس نێزانی لەو کاتەدا بۆچی و بۆ کوێ بن و بۆ سواری عەرەبانەیەکی گەورە و خاڵیان کردووە کەسبێکی کەتە و بەهێز ڕایەکێشێ لە شقامەکەدا ئەیان سوڕاندەوە. نەیزانی بۆ بەدەست ئاماژەی بۆ ئەم کرد و هاواری لێ کرد. هێی کڵاو دروێڵمانی. لاوەکە زووەستە شڵەژا و دەستی بۆ کڵاوەکەی برد. کڵاوەکەی بەرز و خڕ بێلێوار و لە کەلوپەلەکانی پێشانگای بەناوبانگی زیمەرمان بوو. تەواو کۆن و سوورێکی کاڵە و بووی کونکون و پڕ لە پەڵە و لایەکیشی بەیەک جاری داتەپی بوو. شەرم لاوەکەی دانەگرت، بەڵکو شتێکی لە بابەتی ترس سەرتاپای لەشی داگیر کرد. بە ناخۆشیە و کەوتە ورتەورد. ئەمزانی بیرم لە مەیشە کردەوە. ئەمە لە هەمووی گەنترە. شتێکی توڕەهاتی وا بێ نرخێکی ناچیز ئەتوانێت هەموو نەخشەکە تێک بدا. بەڵێ ئەم کڵاوە زۆر لە بەرچاوە، پێکەنین هێن و سەرنجڕاکێشە. لەگەڵ ئەم جلە کۆنانەدا ئەبێت یان کاسکێتێک یان شەو کڵاوێکم هەبێ. نەگەم کڵاوە بەت شێوەیە، کەس ئەم جۆرە کڵاوە لەسەر ناکە. لە دووری فەرسەخێکەوە سەرنج ڕاکێشن و لەبیر ناچنەوە. لە هەموو گرنگترەوەیە کە پاشان لەبیر ناکرێن و ئەکرێنە باڵگەیەکی تەواو. لە باری وادا پێویستە شتەکان سەرنج ڕاکێش نەبن. ئەم شتە بچووکانە لە هەموو گرنگترن. هەر ئەم شتە گچکانن بەردەوام هەموو شتێک تێکەدەن. لاوەکە ڕێ دوور نەبوو. تەنانەت ئەیزانی تا دەرکی ماڵەکەی چەند هەنگاوە. 706 هەنگاوی ڕێک. ڕۆژێک کە زۆر کەوتو بۆ بیر و خەیاڵەوە
هەنگاوەکانی ژماردەبوو. تەنانەت خۆشی لەو کاتەدا هێشتا باوەڕی بەو خەیاڵە نەبوو، بەڵکو دڵی خۆی بە بیۆرێکی فری و دەرانەی شوم خۆشە کرد. وەلێ ئێستا دوای مانگێک وردە وردە باری سەرنجێکی تری پەیدا کرد. لەگەڵ هەموو ئەو قسە تاقەت پڕوکێنەدا کە لەبارەی بێتوانایی و ڕاڕایی خۆیەوە ئەی کرد، ئیدی کارە شومەکەی بە زۆر یان بەخوایشت بەکاری خۆیەزانی، هەرچەندە هێشتا تەواو بڕوای بەخۆی نەبوو. تەنانەت ئێستاش بۆ پرۆڤەکردنی ئەو شتە ئەچوو کە لە ئەستۆی خۆی گرتبوو. هەر هەنگاوێکیش کە هەڵی دێنا زیاتر هەڵچوون و شڵەژانی پێوە دەرەکەوت. لاوەکە بەدڵەتە پێ و پەشۆکاویەوە گەشتە ساختمانێکی زۆر گەورە. یەکێک لە دیوارەکانی بەسەر ڕووبارێکدا ئەیڕوانی و ئەویتریان بەسەر شقامەکەدا. ساختمانەکە لە چەند ئاپارتمانێکی بچووک پێکات بوو. دانیشتوانەکانی بریتی بوون لە کارمەندی بچووک و هەمەجۆر لە پیشەوەرانی ڕووسی و ئاڵمانی. زۆربیان بەرەگدر و دارتاش، چێشکەر و ئەو کچانە بوون کە بە لەش فرۆشی خۆیان ئەژیان. هاتوو چۆکەران لە دوو دەرکی هاتنە ژوورەوە دەروژووری حەوشەی ساختمانەکانە کرد. سێ چوار دەرگاوانیشیان هەبوو. لاوەکە زۆر بەوە دڵخۆش بوو کە لەگەڵ کەسیاندا ڕووبەڕوو نەبوو. بێدەنگ و خێرا لە دەرگای هاتنە ژوورەوەدا بەرەو لای ڕاست تێکێشا و بە خێرایی لە نەردەوانەکان سەرکەوت. ڕێی نەردەوانەکان تەنگ و تاریک بوو، ڕێی هاتوچۆی بەردەستەکان بوو. وەلێ ئەو هەموو ئەمانەی ئەزانی و فێریان بوو. پێشی خۆش بوو، چونکە لەو تاریکەدا تەنانەت بینینی کەسێکی چاودڕاویش مەترسی نەبوو. کە گەیشتا قاتی چوارم بێ ئیرادە بۆ خۆی بیری کردەوە، من کە ئێستا لێرەدا واترسم ئەی ئەگەر بەڕاستی کارەکە ئەنجام بدەم چۆن. لەوێدا ئەو بار هەڵگرانەی سەربازی خانەنشین بوون و مۆبیلیاتی یەکێک لە ئاپارتمانەکانیان هێنایە دەرێ ڕێگاکەیان لێگرت. ئەو پێشترەی زانی لەو ماڵەدا ئەڵمانیەک لەگەڵ خێزانەکەیدا ژیاکە کاری ئیداریە کرد. بەخۆی وت لەوە چێت ئێستا بگوێزێتەوە، کەواتە لە قاتی چوارەم و ئەم ناوەدا بۆ ماوەیەک تەنیا ماڵی پیرێژنەکە بە ئاوەدانی ئەمێنێتەوە. زۆر چاکە، فرسەتە. هەر بە دەمبیرکردنەوە لە زەنگی ماڵی پیرێژنیدا. دەنگی زەنگەکە کەس بوو، وەگەوەی لە تەنەکات دروستکرابێ نەک لە مس. زەنگی ئاپارتمانە بچووکەکانی ئەم جۆرە خانوانە تا ڕادێک هەمویانوان، وەگەوەی لاوەکە دەنگی زەنگەکەی فرامۆش کردبێت و ئێستا هەرە و دەنگە شتێکی کتوپڕی بەیات هێنابێتەوە و لە بەرچاویە بەرجەستەی کردبێ. سڵەمیەوە هەم جاریان بە تەواوی دەماری لە ژەنگ و ژاریدا بوو. دوای کەمێک درزێکی بچکۆلە کەوتە دەرگاکە. خاوەن ماڵ بێ متمانەکردن لە پاڵ دەرگاکەوە تەماشای میوانە ناوەختەکەی کرد. لەو تاریکەدا تەنیا چاوە بچووکە درەوشاوەکانی ئەبینرا. وەلێ کە لە بەردەم پلیکانەکاندا کۆمەڵێک خەڵکی زۆری بینی، غیرەت گرتی و دەرگای بە تەواوی کردەوە. لاوەکە بەردەمی دەرگاکەی بڕی و پێی نایە ناو ئەو ژوورە تاریکەوە کە پەردێک جای کردوتەوە و ئەو دیم و بەقا. پیرێژن بێدەنگ وەستا بوو، بەنیگایەکی پرسیار ئامێزەوە لێڕوانی. ژنێکی لاوازی وشکەڵات و تەمەن 6 ساڵ، چاوی تیژ و شەڕانی، لوتی باریک و بچووک و قژی پاکژ و ناڕێک بوو. پرچی سپی و چاگڕۆن کرا بوو. شاڵێکی بە دەوری ملە بەرز و باریکەکەیدا کە لە قاچی مریشکیە کرد ئاڵاند بوو. لەگەڵەوەشدا
کە دنیا گەرم بوو کەوڵێکی دابووە سەرشانیە کە لە کۆنیدا زەر هەڵگەڕا بوو. پیرێژن بەردەوام ئەکۆکی و ئەیناڵان پێچولاوە کە تەماشایەکی سەیری پیرێژنەکەی کردبێ، چونکە لە ناکاوێکدا دیسان چای پڕ بوو لە گومان و بێمتمانەی. لاوەکە کە ئەوەی بەیات هاتەوە بێت لەگەڵیدا میهرەبان بێ بۆی نوشتایە و بەپە لە پێیوت: بەندە ڕاستکۆڵینکۆفم، قوتابیم، مانگێک لەمەوبەر هاتمەلات. پیرێژن کەنیگای پرسیارامێزی لە ڕووی لاوەکە ناکردەوە، بە نەقەنق پێیوت: لە بیرمە بەڕێز، هاتنەکەتم باش لە یادا. ڕاستکۆڵینکۆف کە کەمێک لە نادڵنیاییەکەی پیرێژن دڵگران و هەراسان بوو لەسەر قسەکانی ڕۆشتوتی: بەڵێ، ئێستاش هەر بۆ هەمان کار. هەستێکی ناخۆشی تێگەڕا و بیری کردەوە، ڕەنگە هەمیشەوا بێت و جاری پێشوو من هەستم پێی نەکردبێ. پیرێژن بێدەنگ بوو، وەک بیر بکاتەوە بوو، پاشان خۆی لادا و ئاماژەی بۆ لای دەرگاکە کرد. میوانەکەی دایە پێشوتی: فەرموو بەڕێز. کوڕەکە چوە ناو ژوورێکی بچکۆلەوە کە دیوارەکانی بە پەڕە غەزی زەرد داپۆشرا بوون. پەردەی سەر پەنجەرەکان ناسک و لە بەردەمیشیاندا گوڵدان دانرا بوو. هێشتا ژوورەکە بە تیشکی خۆری دەمکەلتەوە و ڕووناک بوو، تۆ بڵی لەو کاتەدا خۆر هەر ئاوا بدرەوشێتەوە. بەم بیرۆکەیەوە کە کتوپڕ بەزەینی ڕاستکۆڵینکۆفدا تێپەڕی، تەماشایەکی خێرای هەموو شتی ناو ژوورەکەی کرد تا چەند بکرێ زیاتر لەبارەی ژوورەکە بزانێت و لە بیری نەکا، وەلێ ژوورەکەشتی تایبەتمەند و سەرنجڕاکێشی تیانە بوو. هەموو مۆبیلیاتی ناو ژوورەکە کە زۆر کۆن و لە داری زەر دروستکرابوون بریتی بوو لە قەنەفەیەکی پشداری گەورە و کوڕ، مێزێکی شێوە هێلکەی کە لە بەردەم قەنەفەکەدا دانرا بوو، مێز تەوالێتێکی ئاوێنێدار کە کەوتو بۆ نێوان دووپای ژوورەکەوە، چەند کورسێک لە پاڵ دیواردا و دووسێ تابلۆی هەرزان بەها بریتی بوون لە کچانێکی ئەڵمانی کە باڵندیان لەسەر دەستە و لە چوارچێوەیەکی زرد هەڵگەڕاودا بە دیوارەکەەوە هەڵواسراون. هەموو کەلوپەلەکان بریتی بوون لەمانە. لە سوچێکدا بەرامبەر پەیکەرە بچکۆلەیەکی پیرۆز مۆمدانەگە سوتا، هەموو شتێک زۆر پاگژە هاتە بەرچاو. زەوی ژوورەکە و شتومەکەکانی ناوی هێن چەور کرابوون ئەبریقانەوە. لاوەکە ئەوەی بەبیرداهات کە ئەمە کاری لیزاڤێتە لە تەواوی ماڵەکەدا تۆز و خۆڵ بەدی ناکرا. ڕاستکۆڵینکۆف کەوتەوە بیرکردنەوە، تەنیا لای پیرەکچانی شەڕانی و بەدکار ئەم جۆرە پاک و خاوێنی ئەبینرێت. ڕاستکۆڵینکۆف دزە چاوی خستە سەر ئەو پەردە قماشەی بەرامبەر بە دەرگای ژوورێکی بچووکی دی دادرابووە. ئەو ژوورە قەرەوێڵەی نووسن و دۆڵابی پیرێژنەکەی تیا بوو کە ئەم تا ئەو کاتە هەرگیز نەیدی بوو. هەموو ئاپارتمانەکە بریتی بوو لەم دوو ژوورە. کە پیرێژن چووە ژوورێ وەک پێشوو بەرامبەر بەلاوەکە وەستا تا چاک لی بڕوانێ. دڵکارانە لی پرسی: چی دەوێ؟ ڕاستکۆڵینکۆف وتی: بارمتەیەکم هێناوە، ئەمەیە. ئەمەی وت و سەعاتێکی تەخت زیوینی لە گیرفانی دەرهێنا کە وێنەیەکی گۆیزەوی بە پشتەکەیەوە بوو. زنجیری سەعاتەکە پۆڵا بوو. پیرێژنەکەوتی: ماوەی بارمتەکەی پێشویشت تەواو بووە، 3 ڕۆژ بەسەر مانگەکەدا تێپەڕیوە. ڕاستکۆڵینکۆف وتی: قازانجی مانگێکی تر دەدەمێ، سەبرم لێ بگرە. پیرێژن وتی: ئەویان پەیوەندی بە منەوە هەیە بەڕێز، ئەتوانم بی هەڵمەوە یان بیفرۆشم. ڕاستکۆڵینکۆف وتی: ئالێنا ئیڤانۆڤنا، بۆم سەعاتە زۆرمە دەیتێ؟ پیرێژن وتی: جەناب، تۆ هەمیشە لەو شتە ناچیزانم بۆ دێنی کە چ نرخێکی نییە. جاری پێشوو 2 ڕۆبڵم لە بارمتەی ئەنگوستی لاگچکەکەتدا دایتێ، لە کاتێکدا هەموو کەسە گەتوانێ لای زەڕەنگەر ئەنگوستیلێکی تازەی لەو جۆرە بە ڕۆبڵ و نیوێک بکرێ. ڕاستکۆڵینکۆف وتی: باشە، 4 ڕۆبڵم بدەرێ، ئەویان لە بارمتەی دەردێنم. سەعاتەکە لە باوکمەوە بۆم بەجێماوە، بەم زوانە پارەم پێگا. پیرێژنەکەوتی:
گەر پێت خۆشە ڕۆبڵ و نیوەکە دەدەمێ و سوودەکەیشی لە پێشەوە وەرەگرم. لاوەکە هاواری لێ هەستاوتی ڕۆبڵ و نیوەک پێرێژن ساعتەکەی بۆ درێژ کردوتی میل خۆتە. لاوەکە ساعتەکەی لێوەرگرت و ئەمەندە ڕگرتی ویستی بڕوە وەلێ زوو هاتەوە سەرخۆی بیری کەوتەوە کە شوێنی تر نازانێت و لەم هاتنشیدا مەبەستێکی تری هەیە. بەڕقەوتی بەم دەرێ. پیرێژن دەستی بە گیرفانیدا کرد و کلیلەکەی دەرهێنا لە پشت پەردەکەوە چووە ژوورەکەی دی. لاوەکە کە لە ناوڕاستی ژوورەکەدا بە تەنیا مابووە بۆ سوسەکردن گوێ قوڵاق بوو. بیری کردەوە گوێی لە دەنگی کردنەوەی دۆڵابەکە بوو. بەخۆی وت بێگومان چەکمەجەی سەرەوەیە. دیارە کلیلەکەیش ئەخاتە گیرفانی لای ڕاستیەوە. هەموو کلیلەکان باڵقەیەکی پۆڵاون. کلیلێکیان لە هەمویان گەورەترە، 3 قات لەوان گەورەترە و ددانەدارە. هەڵبەتە ئەوەیان کلیلی دۆڵابەکە نییە، کەواتە چەکمەجەیەکی دی یان سنۆقێکی بچکۆلەی تر هەیە. ئامە گرنگە کە هەموو داخراوەکان لەو کلیلایان هەیە، بەڵام بەڕاستی هەموو ئەم کارانە قێزەونن. پیرێژن گڕایوتی فەرموو جەناب، ئەگەر هەر ڕۆبڵێک لە مانگێکدا 10 کۆپیک سود بێنێت، لە مانگێکدا بۆ ڕۆبڵ و نیوە گەکاتە 15 کۆپیک. بەو پێیە لە 2 ڕۆبڵەکەی پێشویش 20 کۆپیک داشکێت، هەموو یەکاتە 35 کۆپیک. کەواتە بۆ سەعاتەکەتان ڕۆبڵێک و 15 کۆپیکتان بەرەکەوێ. فەرموو بیگرە. لاوەکەوتی چۆن؟ یعنی تەنیا ڕۆبڵێک و 15 کۆپیک؟ پیرێژنوتی بەڵێ وایە. لاوەکە بێ چەند و چوون پارەکەی وەرگرت، لە پیرێژنەکە ڕاما و پەلەی ڕۆشتنی نەکرد، وەک بێوێ شتێکی تر بڵێ یان کارێک بکە، وەلێ لەوە ئەچوو خۆشی نەزانێ چی بکە. لاوەکەوتی ئەلێنا ئیڤانۆڤنا، ڕەنگە ڕۆژانی داهات و شتێکی باشتر بهێنم، تەپڵەکێکی جگەرەی زیوین، هەرکە لە هاوڕێکەمم سندەوە بۆتی دێنم. پاشان بەجارزی بێدەنگ بوو. پیرێژنوتی چاکە ئازیژیان کە هێنات قسەی لێکەین. ڕاستکۆلینکۆڤ چوە ڕاڕەوەکە، ئەوەندەی پێیکرا بێ دەربەستانەوتی خواد لەگەڵ، تۆ هەمیشە لێرەدا بەتەنیایت. ئەی خوشکەکەت؟ پیرێژنوتی چ کارێکت پێ هەیە؟ بەڕێز. ڕاستکۆلینکۆڤوتی نا هیچ، هەروە پرسیم. تۆ ئێستا خواد لەگەڵ ئەلێنا ئیڤانۆڤنا. جۆگرانی ئازیز، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕۆمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵقەی دووەم. ڕاستکۆلینکۆڤ بە جارزیەکی زۆرەوە چوە دەرێ تا هات وەرزیەکەی زیاترە بوو کە لە پلیکانەکان هاتە خوارێ، وەک سەری لە شتێک سوڕما بێ چەند جارێک وەستا. پاشان هەرکە هەنگاوی نایە سەر شەقامەکە بە دەنگی بەرزوتی خوایە گشتم کارانە چەندە قێزەونن، ئەکرێت کە من؟ پاشان بە دڵنیاییەوە لەسەری ڕۆشتوتی نا، ئەمە کارێکی خراپ و گەوجانەیە، تۆ بڵێ بیرێکی وا ترسناک پەی بە مێشکم بردبێ؟ بەڕاست دڵی من هێن پۆخلی هەڵەگرێ؟ بەڵێ، لە هەمووی گرنگترەوەیە کە ئەمە کارێکی قێزەون و دزێوە. بەڵێ دزێوە، منیش هەموو ئەم مانگە وەلێ نەبە و شەو و نەبەدەنگ نەیتوانی هەموو بێزارێکی خۆی دەرببڕێ. ئەو وەرزی و پەستیە بێ کۆتاییەی کە لە کاتی ڕۆشتنیدا بۆ لای پیرێژنەکە سەر و دڵی گرت، ئەوەندەی تین بۆ هێنابوو نێزانی چۆن خۆی لەو دڵتەنگی ڕزگار بکە. لەسەر شۆستەکە وەک سەرخۆش هەنگاوی ئەنا بێ ئەوەی ئاگادار بێ خۆی بە ڕێبوارەکاندا کێشا. تەنیا لە شەقامەکەی دواتردا هاتەوە سەرخۆی کە سەیری دەوروبەری خۆی کرد، زانی لە پاڵ ئەم مەیخانەیەکدایە. پلیکانێک لە شۆستەکەەوە ئەچوە ناو مەیخانەکە، وا تا قاتێکی ژێرزەوی. هەر لەوێدا 2 سەرخۆش کە پاڵیاندا بۆ یەک و گوێنیانەدا
لەو پلیکانانەوە هاتنە سەر شەقامەکە. ڕاستکۆڵینکۆڤ زۆری بیر لێ نەکردەوە و لە پلیکانەکانەوە چوە خوارێ تا ئەو ساتە هەرگیز سەری بە مەیخانەیەکدا نەکرد بوو و لێوا ئێستا سەری گێژە خوات و تینوێتی بەتەنگی هێناوە. حەزی لە نۆشینی بیرەیەک بوو بە تایبەتی کە هۆی ئەم بێهێزیە کتوپڕەی خۆی بە برسێتیە زانی. لە سوچێکی تاریک و چەپەڵدا لە پشت مێزێکی بچووکەوە دانیشت. داوای بیرەی کرد و یەکەمین پەرداخی بە تاسەوە هەڵدا. دڵی هاتەوە سەرخۆی و بیریشی هەندێک ڕووناک بووە. ئومێدی دایە خۆوتی ئەمانە هیچ نین، پێویست ناکات خۆتیان بۆ ناڕەحەت بکەیت، تەنیا لەشدا هێزانە. پەرداخێک بیرە و پارچێک بسکیت بەسە بۆ ئەوەی یەکسەر عەقڵت کۆک و بیرت ڕوون و ویستت پایەدار بێت. هەموو ئەمانە چەندە ڕسوان. وەلێ لەگەڵ ئەم وتان نەفرەتیانشدا وەک لە پڕا لە بارێکی گران و ترسناک ڕزگاری بوو بێ، ڕووی کرایە و تەماشایەکی دۆستانی ئەو کەسانی کرد کە لە دەوروبەریدا بوون، بەڵام تەنانەت لەم کاتەشدا بە جۆرێکی نادیار هەستی بەوە کرد کە ئەم حاڵەتەی ئێستاشی جۆرە نەخۆشیەکە بۆ خۆی. لەو ساتەدا خەڵکێکی کەم لە مەیخانەکەدا مابوو، بێجگە لەو دوانەی لەسەر پلیکانەکان پیان گەیشت. کۆمەڵێکی 5 کەسی تریش بە ئۆکۆردیۆن و لەگەڵ کچێکدا چوونە دەرێ. دوای ئەوان مەیخانەکە هێور و ئاسوودەتر بوو، بێجگە لە پیاوێکی مەست کە هێشتا تەواو سەرخۆش نەبوو، بیرێکی لە بەردەمدا و لە فرۆشیاری ناو بازاڕە چوو. هاوڕێکیشی زۆر بەخۆ قەڵە و تەواو سەرخۆش بوو، ڕێشی سپی و چاکەتێکی ئەستوری لە بەردا و لەسەر کورسێکەی وەنەوزیەدا. جارە ناجارێک وەک لە دنیای خەونیدا چەقەوانەی بێتێ لە پڕا هەردوو باڵی ئەکێشایەوە و بێ ئەوەی لە شوێنەکەی هەڵسێت لەشی بەرەو ژوور ڕائەنا و لە ژێر لێوە شتێکی بێمانایەوت ئەویست ئەو شێرانەی بیر بکەوێتەوە کە لەم بابەتە بوون. ساڵێکی تەواو ژنەکەمم لاوان، ساڵێکی تەواو ژنەکەمم لاواند. یان لە پڕا بە ئاگا هاتەوە ئەیوت بە پادیا چیسکدا تێپەڕیم، دۆستە دێرینەکەمم دۆزیەوە. بەڵام هیچ کەسێک هاوبەشی خۆشیەکەی نەبوو، تەنانەت هاوڕێ بێدەنگەکەی بەڕق و بێزاریەوە لە هەموو ئەو جم و جۆڵەکت و پڕانەی ئەڕوانی. یەکێکی تریشی لێبوو پێ ئەچوو کارمەندێکی خانەنشین بێت، بە شێوازێکی تایبەتمەندانە لە بەردەم پێکەکەیدا دانیشت بوو، بە دەگمەن قومێکی لێدا و تەماشای ئەم لاو ئەولایە کرد. ئەدوت ئەویش نیگەران و شپرزەیە. ڕاستکۆڵینکۆڤ حەزی بە تێکەڵبوونی خەڵک ناکرد، وەک پێشتری ژوتمان بە تایبەت لەم دواییەدا خۆی لەو تێکەڵیە ئەدزیەوە، بەڵام ئێستا لە خۆ شتێک بەرەو لای خەڵکی بەکێشیە کرد، وەگەوەی گۆڕانێکی تازەی تیا ڕوودابێت و لەو نێوانەدا حەزی بەرەو لای خەڵک چوونی تیا زۆر بوو بێ. ئەمەندە لەو مانگەدا دڵتەنگێکی زۆر و بێزاریەکی پڕ لە خەمی چەشت بوو، ئەویست هەرچۆنێک بێ لە دنیایەکی تردا، هەر دنیایەک بێ هەناسێکی تازە هەڵکێشێت. بۆیە چەندە مەیخانەکە پیس و پۆخڵ بوو، بە ئارەزوێکی تەواو پڕەوە تیا دانیشت. مەیخانەچیەکە لە ژوورێکی تر بوو، وەلێ زۆر جار لە شوێنێکی نادیارەوە بە پلیکانەکاندا بۆ هۆڵەکە ئەهاتە خوارێ. پێشەوەی خۆی دەربکەوێ جزمە بریقەدار و گەورە و سوورەکانی دەرەکەوت، پاڵتۆیەکی درێژ و هێلەکێکی ئاوریشمێنی ڕەشی زۆر ئەستور و پیسی لەبەرە کرد و بۆین باخی نابەست. ئەدوت وە قفڵێکی ئاسن دەم و چاویان بە زەیت چاوەڕ کردووە. لە پشت پێشخوانەکەەوە مناڵێکی 14 ساڵە وەستا بوو، لە پاڵیا کوڕژگەیەکی لەو مناڵتر بوو، ئەگەر مشتری شتێکی بیویستایە ئەیدانێ. لەسەر پێشخوانەکە خیارە چەمیلە و پسکیتی ڕەش و ماسی پارچە پارچە کراو ئەبینرا، بۆنێکی ناخۆش لە هەمویان هات. هەواکەی هێن خەفە کرده بوو، بەرگەی دانیشتن ناگرت و شتەکانیش ئەوەندەیان بۆ نیمەی گرتە بوو. ئەدوت هەر بەو هەوایە بە 5 دقیقە مەز دەبیت. هەندێک جار تەنانەت لە نێوان چەند کەسێکی تەواو نەناسراودا ڕێکەوتێکی وا دێتە پێشێ کە پێشەوەی وشەیەک بدرکێنن، هەر بە یەکەم نیگە هەستی لێکتر نزیک بوونەوە ئەکەن.
وا ئێستا ڕاستکۆڵینکۆفیش لە بینینی ئەو مشتریەی دوور لەمەوە دانیشت بوو لە کارمەندێکی خانەنشینیە کرد ئەو هەستە دروست بوو. لاوەکە لەوە دوا زۆر جار ئەو یەکەمین کاریگەری وە بیر خۆی دێنایەوە و بە جۆرێک لە سروش یان هەستی دەرونی ئەدایە قەڵم. تەواو چاوی لە کارمەندەکە بڕی بوو لەبەرەوەی کارمەندەکەش بە قوڵی لە میێڕوانی دیار بوو ئەوێت دەرگای قسەی لەگەڵدا بکاتەوە. ئەوانەش کە لە مەیخانەکەدا بوون تەنانەت خودی مەیخانەچیەکەیش کارمەندەکە بە چاوی ئاسایی و تا ڕادێک سەرزەنشتکەرانە تەماشایەکردن. ڕوانینەکەی تێکەڵ بوو لە بایەخ پێنەدانێکی بێباکانە وەک بڵێ ئەوان لە چینی خوارەوەی کۆمەڵدان و ئەم قسەیەکی پێنیە لەگەڵیاندا بیکە. وا دەرەکەوت تەمەنی پیاوەکە لە 50 ساڵ زیاتر بێ، باڵای مامناوەند و تا ڕادێک لەشی بەخۆ بوو، قژی ماش و برنج و زۆرێک لەسەری ڕووتابەوە. دەموچای بەهۆی مەستیە بەردەوامەکەیەوە ئاوسا و زەرد و تەنانەت بەلای سەوزیدا ئەیڕوانی. پێڵووی پفدراو لە ژێریدا چاوە بچکۆلە و سوور و بێ حاڵەکانی وەک دوو کونی ورد ئەدرەوشانەوە. لەو دەموچاوەدا شتێکی نائاسایی بە دەرەکەوت. لە ڕوانینیدا جۆرێک لە ڕاکێشان و تەنانەت هزر و زیرەکیان تیابینرا. لەگەڵەمانشدا هەندێک ئاسەواری شێتیشیان تیا بوو. جلەکانی بریتی بوو لە فراکێکی ڕەش کە هەمووی دڕاو و قۆبچەکانی کەوتبوون. تەنیا قۆبچێکی مابەوە کە جلەکانی پێداخست و ئەویست ئەوە دەربخا کە مرۆڤێکی بە ئەدەبە. کراسە ڕقەڵاتوە پیس و چڵکن و لە کەدارەکەی لە ژێر هێلەکە دەزوەکەیەوە هات بۆ دەرێ. شێوەی دەموچاوی لە موچە خۆریەکەت، بەڵام چونکە ماوەیەک بوو ڕیشی نەتاشی بوو موەسپی و زبرەکانی کە لە مووی شاڵە چوون بە دەموچاویەوە دەرکەوت بوون. ڕەفتارە بەوی قارەکەشی هەر لە هەڵسوکەوتی کارمەندیە کرد، بەڵام بێ ئارامەینوان قژی سەری گڤ و هەندێک جاریش غەمگینانە سەری لە نێو هەردوو دەستێنا. ئانیشکی کە لە قۆڵە دراوەکەیەوە هاتبوونە دەرێ لەسەر مێزە چەسپ و بە بادە خوساوەکەدانا. پاشان ڕاست چاوی لە نێو چاوی ڕاستکۆڵینکۆف بڕی، بەدەنگی بەرز و پتە و پێیوت: گەورەی ئازیز، ئایا ئەتوانم بەڕێزەوە ڕووی قسە تێ بکەم؟ هەرچەند دیمەنەکەت زۆر ئاساییە، بەڵام بە پێی ئەزمموی خۆمەزانم تۆ مرۆڤێکی باش پەروەردەکراویت و زۆریش لەگەڵ خواردنەوەدا سەر و ساختت نییە. من هەمیشە ڕێز لەو پەروەردەیەگرم کە لە دڵەوە هەستی تایە. بێجگە لەمە من کارمەندی دەوڵەت بووم و ناوبانگم مارمیلادۆڤای ڕاوێژکارە. ئەتوانم بپرسم کە جەنابیشت هەر کارمەندی دەوڵەت بوویت؟ لاوەکە لەو قسە بە پێچ و پەنا و لەو پرسیارە ڕوون و بێ دەربەستانێ سەری سوورما و وای وەڵامدایەوە: نەخێر، خوێنکارم. هەرچەندە کەمێک پێشتر حەزی بە هاودەمی کەسێک بوو کە چێستا لەگەڵ یەکەمین ڕستەدا کە پیاوەکەوتی لە ناکاوێکدا هەمان هەستی ناخۆش و ڕق و نەفرەتیەکەی تێگەڕایەوە کە ئاسایی لە نزیک کەوتنەوەی هەر کەسێکی نەناسرا و یان لەسەر و بەندی یەکدیناسیندا هەستی پێکرد. کارمەندەکە بە دەنگی بەرزوتی: کەواتە تۆ یان خوێنکاریت یان پێشتر خوێنکار بوویت. منیش هەروام بیر لێ کردەوە. ئەمە ئەزمونە گەورەی ئازیز، ئەزمونێکی بەردەوام، وەک دەستخۆشی لە زرنگی خۆی بکات دەستی نایە سەر تێوێڵی. خوێنکار بوویت یان تەنیا ڕشتەیەکی زانستی دەخوێند؟ یارمەتی هەیە؟ لەسەر جێگاکەی هەستا، لارە لارەی بوو، قاپی مەزە و پەرداخەکەی هەڵگرت و کەمێک لەو لای کوڕەکەەوە دانیشت. مەست بوو، بەڵام زۆر ئاقلانە و بەکاو خۆوە دووە. تەنیا هەندێک جار قسەی لێ ئەشێوا و زۆر بڵێ کرد. بە تاسێکی زۆرەوە ڕووی لە ڕاستکۆڵینکۆف کرد. ئەدوت مانگێکە قسەی لەگەڵ کەسدا نەکردووە. بەدەنگێکی تا ڕادێک خۆ نمایشکارانەوتی: گەورە و ئازیز، هەژاری تاوان نییە و ئەمە حەقیقەتێکی سەلماوە. ئەوەی ژەزانم سەرخۆشیش کارێکی چاک نییە، بەڵێ ئەمەش باشەزانم، بەڵام داماوی بەڕێزەکەم داماوی شوورەیە
تۆ ئەگەر پارەشت نەبێ ئەتوانیت ناموس و هەستی ڕسەنی خۆت بپارێزیت، بەڵام کە داماو بوویت هەرگیز کاری وات پێ ناکرێت. لە ناو کۆبوونەدا مرۆڤی داماو بەدار دەرناکەن، بەڵکو بۆ زیاتر سوکاتی پێکردنی بە گسک دەری ئەپەڕێن و حەقیشیانە، چونکە کە داماو بوویت پێش هەر کەسێک تۆ خۆت سوکاتیت بە خۆت کردووە. مەی خواردنەوەش لێەوە سەرچاوەگرێ. گەورەی ئازیز، مانگێک پێش ئێستا جەنابی لێبێ زیاتینکۆڤ تێر لە ژنەکەمیدا، بەڵام ژنەکەم لەگەڵ مندا جیاوازە. تێگەیت مۆڵەتم بدە، هەر وەک خۆ هەڵتێ قورتاندن پرسیارێکت لێ بکەم. ئایا لە بەلەمێکدا کە تەرخان کرابێ بۆ کاکێشان لەسەر ڕووباری نیڤە هەرگیز شەوت ڕۆژ کردوتەوە؟ ڕاستکۆڵینکۆڤ وەڵامی دایەوتی نا، تووشی شتیوانە بووم، وەلێ چیت مەبەستا؟ کابراوتی باشە، بەڵام من لێەوە هاتووم و پێنج شەویشەکە. لەو ساتەدا کارمەندەکە پێکەکەی پڕ کرد و بەسەریەوە ناو خەیاڵ بردەوە. لە ڕاستیشدا پەڕەکە بە جلوبەرگ و قژیەوە بوو. زۆر پێچوو، 5 ڕۆژی ڕێک بێ جلی دانەکەند بێت و دەست و دەم و چاوی نشت بێ، بە تایبەتی دەستی پیس و چەور و سوور و نینۆکی ڕەشدا گەڕا بوو. لەوە چ قسەکانی سەرنجی هەمویانی تا ڕادێک ڕاکێشا بێ. ئەو کوڕانەی لە پێشخوانەکە وەستا بوون کرکەکرکی پێکەنینیان بوو. مەیخانە چیەکە وەک بان قەست هاتبێ لە ژووری سەرەوە هاتبووە خوارێت تا گوێ لە قسە بەتامەکان بگرێ، هەرچەندە بە تەمەڵیەکی ویقار ئامێزەوە باوێشکێدا لە سوچێکدا دانیشت. وا دیار بوو ئەوان لە دەمێکەوە مارمیلادۆڤایان لەوێدا ناسی بوو. ڕەنگ ئەو جۆرە گفتوگویانی لەبەرەوە پێخۆش بێ، چونکە بەردەوام لە مەیخانەدا و لەگەڵ نەناسەکاندا بە قسانە ڕاهات بوو. ئەم نەریتی قسەکردنە لای هەندێک مەیخۆر بە تایبەتی لای ئەوانیان کە لە ماڵی خۆیاندا ڕویان نادەنێ و مامەڵی ناخۆشیان لەگەڵەکەن ئەبێتە پێویستی. بۆیە لە دانیشتنی مەینۆشاندا ئەم جۆرە کەسانە هەمیشە هەوڵی ئەوەیانە حەق بەخۆ بدەن و چەندیش بتوانن ڕێز بەدەست بێنن. مەیخانە چیەکە بە دەنگی بەرزوتی قەشمەر، ئەی بۆ کار ناکەیت؟ ئەگەر کارمەندی بۆ ناچیتە سەر کارەکەت. مارمیلادۆڤا چۆن ڕوویدەمی لە ڕاستکۆڵینکۆڤ بوو، هەروەک ئەویش پرسیارەکەی لێکرد بێ، پێیوت بۆ کار ناکەم گەورەی بەڕێز، بۆ کار ناکەم، بۆ دڵم ناسووتێکەوەندە بێهودە خۆم کەساس و بچووگە بینم. بۆ مانگێک لەمەوبەر کە جەنابی لێبێ زیاتینکۆڤ لە ژنەکەی دام و منیش بە سەرخۆشی کەوتە بووم، ئازارم پێ ناگەیشت. ڕێگام بدە کوڕی ڕەند، ئایا تۆ ئەوەت پێش هاتووە کە هوم کە بێ ئەوەی هیچ ئومێدێکت هەبێ داوای قەرز بکەیت؟ ڕاستکۆڵینکۆڤوتی ئەشێت، بەڵام مەبەستان لە بێ ئومێدی چییە؟ مارمیلادۆڤاوتی یانی هەر تەواو ناومێت، پێشتر لەوە دڵنیای کە هیچ ئەنجامێک لەم کارە بۆ بەدەست نایێت. با بڵێن تۆ لەو پێش و بە چاکی ئەوە زانیت کە ئەو کەسە ئەو پیاوەی بێکۆتایی خۆش باوەڕ و سوود بەخشە بە هیچ جۆرێک پارەت ناداتێ، چونکە ئەمەوێت بپرسم ئاخر بۆ بداتێ. ئەو ئەزانێت من قەرزەکەی نادەمەوە، ئەی بەزەیی پیام دابێتەوە. بەڵام جەنابی لیبێ زیاتینکۆڤ کە ئاگاداری بیری تازێ ماوەیەک لەمەوبەر ئەوەی ڕووناکردەوە کە لەم سەردەمەی ئێمەدا بەزەی پیادەهاتنەوە تەنانەت لەباری زانستی شەوە قەدەغەیە. لە ئینگلستان کە زانستی ئابووری باڵادەستە ماوەیە کە پەیڕەوی لەم تیۆراکرێ. باشە کەواتە من لە تۆ پرسم ئاخر بۆ پارە بدات، لەگەڵەوەشدا کە تۆ پێشتر ئەوە زانیت هیچت ناداتێ، کەچی هەر ئەچێتە لای و ڕاستکۆڵینکۆڤوتی جا بۆ ئەچیتە لای. مارمیلادۆڤاوتی چونکە کەسی تر نییە، ناتوانیت ڕوو لە شوێنێکی دی بکەی. ئاخر هەر کەسێک ئەبێت جێگایەکی هەبێت پەنای بۆ بەرێ، چونکە پێشاتی وات دێتە ڕێک کە پێویستە مرۆڤ بتوانێت بۆ جێگایەک هەر جێگایەک بێ بڕوە. کچەکەی من ژیانی خۆی لەگەڵ بلێتی زەردا بەسەرەبات. مارمیلادۆڤا قسانەی بە زەبوونیەوە کرد و چاوی لە ڕاستکۆڵینکۆڤ بڕی بوو. هیچ نییە. کە دوو مێرد منداڵەکەی لە پژمێزەکەەوە بینی پێی پێکەن و خاوەنی مەیخانەکەش زەردەی دێتێ بەپەلە، بەڵام لەسەر خۆتی هیچ نییە گەورەی عەزیز، هیچ نییە.
من بەو سەر ڕاوەشاندنانە قەڵەز نابم چونکە ئیدی خەڵکی هەموو شتێگەزان و هەموو نهێنیەکانیش دەرەکەون و من لەم مەسەلێشدا هەست بە بێزاری ناکەم بەڵکو پێی قایلم. باشە بۆ بێت مرۆڤ وایە ڕێگام بدە کوڕی باش. ئایا ئەتوانیت بەڵام ئەبێت چاکتر و ڕوونتری بڵێم؟ ناڵێم ئەتوانیت، ئەبێت بڵێم ئەوێریت ئێستا کە تەماشامەکەیت بەڕاستی پێم بڵێت کە من بەراز نیم؟ لاوەکە وەڵامی نەدایەوە. کابرای قسەکەر دوای ئەوەی بە هەموو وقارێکەوە چاوەڕێ کرد تا دەنگی حیلکەکە لە ژوورەکە بڕا لەسەر قسەکانی ڕۆیشت. وتی باشە با بڵێن من بەرازم، بەڵام ئەو خانمە من لە ئاژەڵە چم وەلێ کاترینا ئیڤانۆڤنای هاوسەرم کەسایەتێکی ڕووناکبیرە و کچی سەرهەنگە و من کەسێکی نابوتم، خۆش نەکەم، هەم گیانێکی بەرزی هەیە و هەم هەستێکی پڕ. ئەمانەی بەرەنجامی پەروەردەی خانەدانیەتیە و لەگەڵ هەموو ئەمانشدا خۆزگا ئەو دڵی بە من بسووتایە. گەورە و ئازیز بەڕێز گیان، ئاخر پێویستە هەر مرۆڤێک لانی کەم کەسێکی هەبێت دڵی بۆی بسووتێ. کاترینا ئیڤانۆڤنا هەرچەندە ژنێکی چاکە بەڵام بێویژدانە. ئەگەرچی من خۆم لەوە گەیشتوم کە ئەگەر قژیشم لە بن هەڵکێشێ لە ڕووی دڵسۆزیەوەیە. لەبەر ئەوەی جارێکی تر گوێی لە پێکەنین بوو زۆر بەڕێز و سەنگینیە وتیەوە. بەڵێ گەوری ئازیز، بێت تەریق بوونەوە ملی بۆ دەم کەموەکانم دەرکێشێت و ئەشی کات، بەڵام خواجیان چییە بۆ گەر تاقە جارێک؟ بەڵام نا، هەموو ئەمانە بێهودەن و شیاوی باسکردنین، شیاونین، چونکە ئەوەی منەمەویست زۆر جار ڕووی داوە گەلێک کەڕەت بەزەیان پێمدا هاتوتەوە. بەڵام ئیتر ئەمە لە تایبەتمەندیەکانی منە و منیش دەخۆمدا ئاژەڵەکەم. خاوەن مەیخانەکە بەدەم باوێشکدانەوتی وایە. مار میلادۆڤا مشتە کۆڵەیەکی توندی بە مێزەکەدا کێشاوتی ئەمە سروشتی تایبەتی منە. ئەزانیت؟ ئایا زانیت گەورم، من تەنانەت گۆرەویەکانیم فرۆشت و بە پارەکەی شەرابم کڕی؟ خراپ تێنەگەیت، پێڵاوەکانیم نەفرۆشت، چونکە ئەگەر پێڵاوەکانیم بفرۆشتایە ئەوەندە سیر نابوو. من گۆرەویەکانی ئەوم دایە خواردنەوە. لەشکەکەی سەریشی کە لە کورکی نەرم دروست کرابوو پێشتر بە دیاری دابیانێ ماڵی خۆشی بوو نەک ماڵی من، ئەویشم دایە خواردنەوە. بێ لەمانە ئێمە لە ژوورێکی سارداژین و لەم زستانەدا سەرمای بووە و ماوەیەکە کۆکەکەی خوێنی پێوەیە. سێ مناڵی بچووکمان هەیە و کاترینا ئیڤانۆڤنا لە بەیانیەوە تا ئێوارە کارەکە ئەشوا و ئەسڕێ و مناڵەکان پاگەکاتەوە لەبەرەوەی لە مناڵیەوە بە پاکژی ڕاهاتووە، وەلێ بە سنگی لاوازەوە کە ڕەنگە سیلی گرت بێت و من چاک هەست بەماکەم بۆ من بێهەستم. چەند زیاتر بخۆمەوە زۆرتر هەست دەکەم. هەر لەبەر ئەمەی ئەخۆمەوە چونکە خەم و ئازار لە خواردنەوە بینم. ئەخۆمەوە چونکە ئەمەوێت ئازار بچێژم. جۆگرانی ئازیز، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵقەی سێم. مار میلادۆڤا بەدەم ئەم قسانە و ناومێدانە سەری خۆی بەسەر مێزەکەدا شۆڕ کردەوە. پاشان دیسانەوە سەری بەرز کردەوە کەوتەوە قسەکردنەوەتی کوڕی چاک، لە ڕوودا جۆرە خەم و ڕەنجێگە بینم. هەر کە هاتی تەژورۆ هەستم پێ کرد و هەر لەبەر ئەوەش بوو زوو لەگەڵ تا کەوتمە قسەکردن. مەبەستم لە باسکردنی ژیانی خۆم بۆ ئێوە بۆ ڕسواکردنی خۆم نییە لە بەردەم ئەم بێکارانەدا. بە هەر حاڵ ئەمانە بێوتنی خۆشم لەوە ئاگادارن. من بەدوای کەسێکی هەستیار و خوێنەوارە وێڵم. ئەوە بزانە ژنەکەم لە قوتابخانەیەکی ناوچەی گرنگی
ئۆرستۆکراتیەکاندا خوێندوێتی و لە ئاهەنگی دەرچوونیشیدا لە بەرامبەر پارێزگار و ئەوانی تردا سەمایەکی شالی کردووە و بەو بۆنێەوە میدالێکی زێر و ڕێزنامەیەکی دراوەتێ. میدال ئیدی میدالەکەمان فرۆشت ماوەیەکە هوم، بەڵام ڕێزنامەکە هێشتا لە سندوقەکەیدایە. لەم ماوەیەدا پیشانی خاوەن ماڵەکەیدا، ئەگەر چی لە نێوان ئەو خاوەن ماڵەکەدا هەمیشە کێشێکی زۆر هەیە، بەڵام لە دواییدا ئەویست لە بەردەم کەسێکدا شانازی بەخۆی بکات و باز لە ڕۆژە خۆشەکانی ڕابردووی بکە. من ئەم کارە بە سوک نازانم، نا هیچ بە سوکی نازانم، چونکە ئەوە تا قەشتێکی یادەوەری ڕابردووە کە بۆی مابێتەوە و هەموو شتەکانی تری بەباچووە. بەڵێ ژنێکە زۆر خوێنی ئەجۆشێت، بەخۆیە نازێ و سەرسەختە، خۆی ناو ژوورەکە شوە و بەنانی ڕق قایلە، بەڵام ڕێبەوە نادا کەس بێ ڕێزی پێ بکە. هەر لەبەر ئەوە بوو نەیویست لە شەڕ ئەنگێزیەکەی جەنابی لێبێزیانتیکۆڤ بێدەنگ بێ، بۆیە کە جەنابی لێبێزیانتیکۆڤ لێیدا ئەو زیاتر لە داخە لە سەرجێکەوت نەک لەبەر ئازاری لێدانەکە. کە من هێنان بێوەژن بوو، 3 مناڵی هەبوو، یەک لەوی دی بچووکتر لەگەڵ شوو یەکەمیدا کە ئەفسەری پیادە بوو بە خۆشەویستی پێگەیشت بوون و لە ماڵی باوکی هەڵاتە بوو. مێردەکەی زۆر خۆشویستەوە، بەڵام ئەو دەستی داوەتە قومارکردن تا گەیشتۆتە دادگاییکردنی و مردووە. لە دوایشدا زۆری لە ژنەکەی داوە، هەرچەندە کاترینا ئیڤانۆڤنایش کەمی پێ نەکردبوو و من ئەمە بە بڕوا و بەڵگەوە زانم، بەڵام تا ئێستاش کە مێردە کۆنەکەی دێتەوە یاد فرمێسک لە چاوی قەتیس ئەمێنێت و بۆ ئەو سەرکۆنەی منەکە. من پێم خۆشە، بەڵێ پێم خۆشە، چونکە لە خەیاڵی خۆیدا بەختەوەریە لە دەستچۆکەی دیسان ئەبینێتەوە. دوای مێردی پێشووی خۆی و 3 مناڵی بچووکی لە شارۆچکەیەکی دوور و پڕ لە مەترسیدا ژیان. منیش ئەوسا لەوێ بوو. ئەو لە کەساسیەکی هێن بێ ئومێدانەدا ژیا کە هەرچەندە من گەلێک پێشاتی زۆر ناخۆشم دیوە، بەڵام ناتوانم وەسفی ئەوەی ئەو بکەم. هەموو خزمەکانی پشتیان لێ هەڵکردبوو، بێجگەلەوەی خۆشی لە خۆبایی بوو، لە خۆبایی بوونەکەی لە ڕادە بەدەر بوو. لەو ماوەیەدا گەورەی بەڕێز، لەو ماوەیەدا منیش ژنەکەم مردبوو، کچێکی 15 ساڵم لێی هەبوو. داوام لێ کرد شوم پێ بکات، چونکە لە بەردەم ئەو ئازارەدا خۆم بۆ ڕاگیر ناکرا. ژنێکی بە تەربێتی ڕووناکبیر و لە خێزانێکی ناودار ئامادە بێت ببێتە ژنم، ئیتر ئەوە خۆتان بڕیار بدەن کە ئەبێت لە چ بەدبەختیەکدا بوو بێ. بەڵێ شووی پێکردم، بەدەم گریە و زاریەوە لە تاوە دەستی هەڵەگڵۆفت بوو بە ژنم، چونکە چ پەنایەکی تری نەبوو. تێگەیت جەناب، تێگەیت بێ پەنایی مانای چی؟ نا، تۆ هێشتا تێناگەیت. ساڵێکی تەواو بەدڵسۆزی بڕواوە کاری خۆم بەجێ ئەهێنا و دەستم بۆ ئەمە نەبرد. مار میلادۆڤ لێرەدا ئاماژە بۆ قاپی مەیەکەکە، چونکە من مرۆڤێکی پڕ لە سۆزم، بەڵام بەم کاریشەوە نەمتوانی دڵی بەدەست بێنم. لە کارەکەشم دەرکرام بێ ئەوەی گوناهێکمە بێ، تەنیا لەبەرەوەی ئەیانەویست ئاڵوگۆڕ لە کارمەنداندا بکەن. ئیتر لەو کاتەوە دەستم پێکرد. ساڵونیوێک لەمەوبەر دوای گەلێک سەرگەردانی و بەدبەختی لەم پایتەختە جوانەدا گیرساینەوە کە بە پەیکەری بێ ئەژمار ڕازاوەتەوە. لێرە کارم پەیدا کرد، پەیدام کرد و دیسان لە دەستمدایەوە. تێگەیت ئەم جاریان کار لە دەستدانەکەم سوچی خۆم بوو، چونکە ئیدی سروشتە ڕاستەقینەکەی خۆم زاڵ ببوو. وای ئێستا لە سوچی ماڵێکدا ژین. ژنەکە ناوی ئامالیا فیۆدۆرۆڤنا لیپڤیگزڵە، بەڵام بەچی ئەژین و چۆن کرێ ژوورەکە دەی نازانم. بێجگە لە ئێمە خەڵکی تری زۆر لێیە. شارە سامناکەکەی لوتە هوم، بەڵێ کچەکەیشم گەورە بوو، کچی ژنی یەکەمم. ئەو کچە داماوە تا گەورە بوو، چ بەڵایەکی لە باوەژن بینی ئەو باز ناکەم، چونکە ئەگەرچی کاترینا ئیڤانۆڤنا لێوان لێوە لە هەستی گەورەی، بەڵام ژنێکی زۆر تووڕێ و زوو هەڵەچێ. بەڵێ وەلێ بەیاتێنانەوەی ئەو شتانە تازە چ سوودی هەیە؟ سۆنیا، خۆتان چۆنتان ئەوێت وای وێنە بکەن. پەروەردە و خوێندنی بەخۆیەوە نەدی. 4 ساڵ لەمەوبەر ویستم خۆم جوگرافیا و مێژووی دنیای فێر بکەم،
وەلێ لەبەرەوەی شارەزاییەکی باشم لەو زانستەدا نەبوو، ڕابەرێکی چاکیشم هەر نەبوو، نەمتوانی. آخر من کۆمەڵێک کتێبم هەبوو، ئەو کتێبانەشم نەمابوو، بۆیە نەمتوانی هیچ فێری کچەکەم بکەم. لەسەر کۆرشی پاشای فارز وەستاین. پاشان کە تەمەنی گەشتە باڵقی چەند ڕۆمانێکی خوێندەوە، تازەیش بەهۆی جەنابی لیبزیاتین کۆفەوە کتێبی ژیانزانی لیویس ئایا ئەو کتێبە زانیت بەوردی خوێندیەوە و تەنانەت هەندێکیشی بۆ باسکردین. ئەمە هەموو خوێندنەکانیەتی. ئێستا گەورەی ئازیز بەرەوڕووی پرسیارێکی تایبەتیت ئەکەمەوە. ئاخۆ بەڕای ئێوە کچێکی هێژار و خانەدان ئەتوانێت بەڕێگایەکی شەرافەتمەندانە پارەیەکی زۆر پەیدا بکە، چەندیش خۆی بڕەتێنێت. ئەگەر شەریف بێ و بەهرەی تایبەتی نەبێ، هێشتا ڕۆژی 15 کوپیک پەیدا ناکە. ئەو قەمورە ئیڤان ئیڤانۆڤیچ کە نازانم ناوی بیستویان نا، نەک تەنیا پارەی دوورینی 6 کراسی قماشی هۆڵندی خۆی بەبیانی ئەوە کە خێکرازەکان لارن و باش نەدوراون تا ئێستا نەداوە، بەڵکو کەوتۆتە سوکاتی پێکردن و پێی بە زەویدا کێشا و تێر جوێنی کردووە و سۆنیای ڕاوناوە. مناڵەکانیش برسیان بوو. کاترینا ئیڤانۆڤنایش لە داخ و خەفەتا دەستی هەڵەگڵۆفت و بەناو ژوورەکەدا هەرا هاتووە و پەڵە سوورەکانی سەر ڕوومەتیشی کە هەمیشە لەگەڵ ئەو نەخۆشیەدان دەرەکەوتن. وەک ئەوە بوو کە بێت بە سۆنیا بڵێ تۆی تەمەڵ لای ئێمەژی ئەخۆیت و ئەخۆیتەوە و سەرماد نابێ، بەڵام چ خواردن و خواردنەوەیەک جاری وا هەبوو مناڵەکان بە 3 ڕۆژتی کێک نانیان نابینی. من لەو کاتەدا خەوتە بووم، بڵێم چی خەوێکی مەستانە. لە پرێکدا گوێم لە سۆنیاکەم بوو، ئەو گەلێک ئەساس و هێورە و دەنگێکی شەرمنانەی پێوەیە، قژی زەردە، هەمیشە ڕەنگی دەم و چاوی پەڕیۆ و لاوازە. ئەیوت باشە کاترینا ئیڤانۆڤنا، ئایا لای تۆ ڕەوایە من کاری وا بکەم؟ با ئەوەش بڵێم. داریا فرانسۆڤنا کە ئافرەتێکی بەدڕەوەش بوو، پۆلیس باشیانە ناسی، 3 جار هات بۆ لای خاوەن ماڵەکەمان و هەواڵی سۆنیای پرسی بوو. کاترینا ئیڤانۆڤنا بە تەوسەوە وەڵامی سۆنیای دایوتی ئەی بۆ چ سوودێکت لە پاراستنی ئەم گەنجینێ دەزەکەوێ؟ مارمیلادۆڤاوتی بەڵام گەورەوازیز لۆمەی مەکە، نا لۆمەی مەکە. ئەو قسانی لە حاڵ خاسیدا نەوتوە، بەڵکو لە کاتێکدا کردوونی کە تەواو پەرێشان و نەخۆش بووە. ئەو کاتە ئەو قسانەی ئەکرد کە گوێی لە گریانی مناڵە برسیەکانیە بوو. ئەو قسانی بەڕاز نەبوو، بەڵکو تەنیا بە تەوسەوە ئەیوتن، چونکە ئەوە خۆی کاترینا ئیڤانۆڤنایە. هەر کە مناڵەکان بگرین ئەگەر لە برسانی شابێ یەکسەر دەست بە لێدانیانەکە. ئەو کاتە لە دەوری سەعات 6دا سۆنیای ئازیزم بینی هەستا، سەرپۆشەکەی هەڵگرت و چاکەتەکەی لەبەر کرد. لە ماڵ چوە دەرێ و سەعات 9 گەڕایەوە. ڕاست چوو بۆ لای کاترینا ئیڤانۆڤنا و لەسەرخۆ 30 ڕۆبلی نایە بەردەستی، تەنانەت وشەیەکی نەوت. خۆزگە هیچ نەبووە تەماشایەکیشی بکردایە، نا پەتوە ئاوریشمە سەوزەکەمانی هەڵگرت. ئەو پەتوەی هەمومان بەکاری دێنین. سەر و چاوی خۆی پێداپۆشی، ڕووی لە دیوارەکە کرد و لەسەر قەرێوێڵەکە ڕاکشا. تەنیا لەرزینی شانە بچکۆلەکانی و لەشیمانە بینی. من هەر وەک جاران ڕاکشا بووم. ئەو کاتە بینیم لاوی بەڕێز بینیم، بەڵێ کاترینا ئیڤانۆڤنان بینی بێ ئەوەی وشەیەکی بەدەمدا بێ چوە نزیک جێگاکەی سۆنیا گیانەوە و بە درێژای ئەو شەوە لەبەر پێیدا چۆکی دادا ماچێ کرد و نەیەویست هەستێت. پاشان هەردووکیان لە ئامێز یەکتردا خەویان لێکەوت، هەردووکیان پێکەوە. بەڵێ منیش بە سەرخۆشی لێکەوتە بووم. مارمیلادۆڤ بێدەنگ بوو، وەک دەنگی بڕابێدوا بوو. لە پراوە پەلە کەمێک بادەی لە پەرداخەکە کرد و هەڵیدا. ناڵاندی و دوای کەمێک بێدەنگی کەوتەوە قسەوتی لەو کاتەوە گەورم، لەو کاتەوە بەهۆی ڕووداوی ناخۆش و لە ئەنجامی بوختانی خەڵکانی خراپەوە، بە تایبەتی داریا فرانسڤنا بە بیانی ئەوە کە ڕێزیان لێ نەگرتووە ڕقیالگرت بوو. لەو کاتەوە سۆفیا سیمیۆنۆڤنای کچم ناچار بوو کارتی زەرد هەڵبگرێت و ئیدی نەیەتوانی لای ئێمە بێنێتەوە.
بێلەمەش ئامالیا فیۆدرۆڤنای خاوەن ماڵیشمان قایل نەبوو بەمانەوەی هەرچەندە پێشتر خۆی هاوکاری داریا فرانزڤنای کردبوو. هەروەها جەنابی لێبێزیاتینکۆڤ هوم ئەوەی لە نێوان ئەو کاترینا ئیڤانۆڤنا ڕوویدا لەسەر سۆنیا بوو. لە سەرەتادا ئەویست خۆی لە سۆنیا نزیک بکاتەوە کەچی لە پرێکە فیزی هاتێوتی چۆنە بێت کەسێکی وەک منی بەڕەوشت و زانە لەگەڵ ژنێکی ئاوادا لە شوێنێکدا بژیم. کاترینا ئیڤانۆڤنایش بەسەر سوکاتی پێکردنەکەیەوە نەچوو لایەنی سۆنیای گرت. ئیتر ئەوە ڕوویدا کە ڕوویدا. ئێستا سۆنیا گیان زیاتر بەشە و سەرمان لێدات و یارمەتی کاترینا ئیڤانۆڤنادا. ئەو پارەی بە خوێنی دڵی دەستی خات بۆ ئێمەی دێنێ. ماڵەکەشی لای کاپرنامۆفی خەیاتە ژوورێکی لێ بەکرێگرتووە. کاپرنامۆف شەلە و لاڵەپەتەیە. هەموو مناڵەکانی لاڵەپەتەن و ژنەکەشی هەر لاڵەپەتەیە. هەمویان لە ژوورێکدان. سۆنیایش ژوورێکی تایبەت و گەنجینێکی بچووکەیە. هوم بەڵێ کەسانێکی کەساس و لاڵەپەتە. بەڵێ بەیانی ڕۆژی دوای هەستام جلە دراوەکانم لەبەر کرد. دەستم بەرەو ئاسمان بەرز کردە و چوومە لای جەنابی ئیڤان ئافانازیڤیچ. ئایا تۆ جەنابی ئیڤان ئافانازیڤیچ ئەناسیت؟ نا، کەواتە تۆ خەڵکانێکی ڕوو لە خوا ناناسیت. مۆمێکە بەرامبەر وێنەی خوا وەک مۆم ئەتوێتەوە. دوای ئەوەی گوێی لە هەموو شتەکانم گرت فرمێسک لە چاوی گەڕا و فەرمووی باشە مار میلادۆڤە، جارێک فریوت دام و ئەوەی چاوەڕێم لێە کردیت نەتکرد. جارێکی تریش بەرپرسیاری دەکەم و داد ئەمەزرێنمەوە. ڕێک و ڕەوان وایوت ئەمەت لەبیر نەچێت، بڕۆ. من بە خەیاڵ خاکی بەرپێی ماچ کرد چونکە بەڕاستی ئەو ڕێنگایی بەکاری وانە ئەدا. لەبەرەوەی پیاوێکی پایە بڵند و بیری سیاسی و پەروەردەیەکی نوێی هەبوو. گەڕامەوە ماڵێ و هەر ئەوەندەی پێم وتن دیسان گەڕاومەتەوە سەرکار و موچەوەرەگرم خوا ئەزانێت لە خۆشیاچیان کرد. مار میلادۆڤا دیسانەوە بە ناڕەحەتێکی زۆر قسەکانی خۆی بڕی. لەو کاتەدا کۆمەڵێک مەیخۆر کە هەمویان تەواو مەست بوون لە کۆڵانەکەەوە هاتن ناو مەیخانەکەەوە. هەر لە بەردەرگاوە دەنگی ساز و ئاواز و دەنگی ناسکی مناڵێکی تەمەن 7 ساڵە کە گۆرانی کاڵیتە بچووکەکەیوت بەرز بۆوە. مەیخانەکە بوو بە ژاوەژاو. خاوەنەکەی و کارگوزەرانی بەرەو پیریان چوون. مار میلادۆڤایش بێەوەی گوێ بە تازە هاتووەکان بدا لەسەر جێڕانەوەی چیرۆکەکەی خۆی بەردەوام بوو و ئاهاتە بەرچاو کە بە تەواوی تێکچوو بێ. بەڵام چەند زۆرتر سەرخۆش بووایە ئەوەندە زیاتر قسە کرد. پێچوو یادی کارە سەرکەوتۆکەی ماوەیەک لەمەوبەری هێنابێتەوە سەرخۆی بە جۆرێک کە درەوشانەوەیکی تایبەتی بەڕوویە و ئەبینرا. ڕاستکۆلینکۆڤ باش گوێی بۆ گرت بوو. مار میلادۆڤاوتی ئەمڕۆ داوە گەورم 5 هەفتە لەمەوبەر بوو. بەڵێ هەرەوەندەی کاترینا ئیڤانۆڤنا و سۆنیا گیان پیانزانی خوایە ئەدوت گوێزرامەوە بۆ ئاسمان. جاران وەک ئاژەڵەکەوتم و تەنیا گوێنمە خوارد وەلی هەنووکە هەمویان لەسەر نوکی پەنجە ئەڕۆشتن. مناڵەکانیان هێورە کردەوە کە سمیۆن زاخارویچ ماندووە ئەحەسێتەوە. وس وای لێ هاتبوو پێش چوونە سەرکار قاوەیان ئەدامێ، شیریان گەرمە کرد و سەرتوێژەکان ئەدامێ. سەرتوێژی ڕاستیان بۆ پەیدا کردم. گوێت لێمە چۆن توانیان 11 ڕۆبڵ و 50 کۆپێک کۆبکەنەوە نازانم. پێڵاو کراس و یەخەی ناسکی زۆر باش بەرگی فەرمی هەموو ئەمانیان بە 11 ڕۆبڵ و 50 کۆپیک بە شێوەیەکی زۆر شایستە دروست کرد بوو. ڕۆژ یەکەم کە لە کار گەڕامەوە بینیم کاترینا ئیڤانۆڤنا 2 جۆر خواردنی دروست کردووە. سوپ و خواردنێک لە گۆشتی بەراز لەگەڵ سوسێکی تایبەتی لە ڕەگی خەرتەلە کە تا ئەو کاتارگیز بیریشمان لێ نەکرد بووە. لە ڕاستیە کاترینا هەرجلی نەبوو، یعنی هیچی نەبوو. وەلی لەو ڕۆژەدا وەک بێوێ بڕواتە میوانداری بەرگی گۆڕی، ئەویش نەک بەرگی یاسایی. ئەوە توانێ لە هیچ هەموو شتێک دروست بکە. قژیشانە کرد. یەخەیەکی پاک و بچکۆلە بۆ گردنی و سەردەستێکی جوانیشی فراهەم هێنا بوو. بەگشتی مرۆڤێکی تر دەرچوو بوو، گەنجتر و جوانتریش. سۆنیا گیانیش کۆترە بچکۆلەکەم تەنیا بە پارە کۆمەکیە کردین. ئەیوت تا ماوەیەکی تر باش نییە من زۆر بێمەلاتان مەگەر لە شەودا کە کەس نەمبینێت.
مارمیلادۆڤاوتی گوێت لێیە هاتم دوای نانی نیوەڕۆ بنوم چیت بەبیردادێت. کاترینا ئیڤانۆڤنا لەوە زیاتر خۆی بۆ نەگیرا، هەرچەندە پێش هەفتەیەک لەگەڵ خاوەن ماڵەکەماندا ئامالیا فیۆدۆڤنا بەشەڕات بوو، بەڵام داوەتی قاوە خواردنەوەی کرد. 2 ساعات پێکەوە دانیشتن و بەگوێی یەکدیدا چرپاندیان کە بەڵێ وا ئێستا سیمۆن زاخارویچ لە سەرکارە و موچەوەرەگرێ. خۆی بە شخصی چۆتە لای بەڕێوەبەری بەڕێز و ئەویش خۆی بە پیریەوە هاتووە و دەستوری داوە هەموو ئەوانی دی چاوەڕێ بن، بەتەنیا دەستی سمیۆن زاخارویچی بە بەرچاوی هەمووانەوە گرتووە و بردوێتە ژووری کارکردنی خۆیەوە. ها گوێت لێمە هەروها پێیوتووە بێگومان سمیۆن زاخارویچ من کارەکانی تۆ لەبیر ناکەم، هەرچەندە تۆ لە بێ دەربەستی خۆتەوە تووشی لاوازیەک دێیت، بەڵام کە ئێستا وا بڕیارت داوە نەگەڕێتەوە سەر ئەو سرە ڕۆیانە بێجگەلەوەی کە کاروبارمان بێتەوە لاسەنگ بووە. گوێت لێمە چاک گوێت لێمە لەبەرەوە ئێستا کە سوێندت بە شەرەف خواردووە هیوادارم بەڵێنەکانت ببەیتە سەر. با پێتان بڵێم کاترینا ئیڤانۆڤنا هەموو ئەمانەی لە خۆ دروست کردبوو، وا نەزانن ئەمانەی لە بێفکری یان بۆ خۆ هەڵنان کردووە، نا خۆی بڕوای بە هەموو ئەمانە هەیە. بەخوا دڵی خۆی بە خەیاڵەکانی خۆشەکە، منیش لێ ناگرم، نەخێر ئەوە بە خەوش نانانێم. کاتێک 6 ڕۆژ لەمە و پێش یەکەم وچم واتە 23 ڕۆبڵ و 40 کۆپیکمدایە ناوی لێنام ماسیە بچکۆلە. ئەیوت تۆ ماسیەکی بچکۆلەیت. کە بەتەنیا بووین ئەم قسەی کرد، تێگەیت ئاخر چ جوانیەک لە مندا هەیە، چ جۆرە مێردێکم. نا تەنانەت ڕوومەتی گرتموتی ئای چ ماسیەکی بچکۆلەیت. مارمیلادۆف لە قسەکردن وەستا، ویستی زەردەخەنێ بکە وەلێ چەناگەی لەرزی، هەر چۆنێک بوو خۆی گرت. ئەم مەیخانەیە ئەم ڕەنگ و دەم و چاوەش پرزەیە چیرۆکی پێنجشەوی کە بە سەرکەشتی بار هەڵگرەوە بووە، ژیانی لەگەڵ ئارەقدا ئەو خۆشەویستیە نائاساییەشی کە بۆ ژن و خێزانەکەی هەیەتی، هەموو ئەم شتانە بە تەواوی ڕاستکۆڵینکۆفیان سەرسام کرد بوو. ڕاستکۆڵینکۆف بە قوڵی بەڵام بە هەستێکی نامەوە گوێی بۆ قسەکانی گرت بوو، لەوەش بێتاقەت بوو کە ئەسڵەن بۆ هاتوتە ئێرە. مارمیلادۆف هاتەوە سەرخۆی وتی گەورەی ئازیزم، ڕەنگە پێکەنینت بە هەموو ئەم شتانە بێت وەک چیرۆکی تریش، ڕەنگە بەم هەڵ بزڕکاندن و وردەشتە هیچ و پوچانەی ژیانی خێزانیم هەراسانم کردبیت، بەڵام هەرگی زەمانە من ناهێنە پێکەنین چونکە لە ناخەوە هەستم ئەجوڵێنن. بە درێژایە و ڕۆژە بەهشتی ژیان و هەموو شەوەکەشی خۆم بە سەرباڵی خەیاڵە و ئەبینی، واتە بیرم لەوە کردەوە چۆن گشت کارەکانم ڕێک بخەم، چۆن مناڵەکانم پۆشتە و پەرداخ بکەمەوە، چۆن ژنەکەم ئاسوودە و دڵنیا بکەم، چۆنیش کچە تاقانەکەم لە ناو ئەو شوورەی و شەرمەزاریەدا ڕزگار بکەم و بیخەمەوە ناو ئامێزی خێزانەکەمەوە. خەونم بە زۆر شتی تریشەوە بینی، زۆر شتی تر، هەمویان ڕەوان گەورم. لە پڕە مارمیلادۆف مچۆرکێکی پێهات، سەری بەرز کردە و لە گوێگرەکەی خۆی ڕوانی. باشە، بەڵام ڕۆژی دوایی پاش ئەم هەموو ئارەزوانە تەواو هەر پێش 5 ڕۆژ لەمەوبەر بەڕاوڕێویەک وەک دزیشە و کلیلی سندوقی کاترینا ئیڤانۆڤنا فراند و چی لە موچەکەم ما بۆ هەڵم گرت. چەند بوو نازانم، ئێستا تەماشا بکەم. تەواو بوو 5 ڕۆژە لە ماڵ هاتوومەتە دەرێ و ئەوان بە دوامدا ئەگەڕێن. کارەکەم تەواو جلە ڕسمەکەیشم لە مەیخانەیەکی نزیک بە پردێمی سەرماوەتەوە و لە باتی ئەو ئەم جلە شڕانیان داومەتێ هەموو شتێک تەواو بوو. مارمیلادۆڤا مستێکی بە تەوێڵی خۆیدا کێشە، لێوی کرۆشت، چاوی نەقاند و بە هەموو توانایەوە ئانیشکی دادایە سەرمێزەکە، بەڵام دوای چرکە ساتێک لە پڕات دەم و چاوی گۆڕا، بەڕوێکی ساختە و فێڵاویەوە تەماشای ڕاستکۆڵینکۆفی کرد. پێکەنی وتی ئەمڕۆژ لای سۆنیا بووم تا لە بری واسێنان لە بەدمەستێکم پاری لێوەرگرم. هەها
یەکێک لەوانەی تازە هات بۆ ژوورێ و لە سوچەکە دانیشت بوو هاواری لێستاوتی جا بڵێی پارەی دابێتێ زۆریش پێکەنی. مار میلادۆف تەنیا ڕووی لە ڕاستکۆڵینکۆف کردووتی ئەمنی و قاپەم لە پارەی ئەو کڕیوە. 30 کوپیکی دەرهێنا بەدەستی خۆی دوا پولی بوو. چی پێبوو دایمێ؟ خۆم بینیم هیچی نەوت، تەنیا بێدەنگ لێی ڕوانیم. کەس لەم دنیادا کاری واناکە، تەنیا لە ئاسمانەوە بەزەی وان بە خەڵکا دێتەوە لە بری سەرزەنشت و لۆمە بۆ یەکگرین. ئەمەیان ناخۆشە، زۆر ناخۆشترە ئەگەر سەر کۆنت نەکەن. 30 کۆپیک بێگومان خۆی ئێستا پێویستێتی. ها تۆڵێکی گەورەی ئازیز، ئاخرە بێت ئێستا ئەو ئاگای لە پاک و خاوێنی خۆی بێت، پاک و خاوێنی تایبەتیش پارەی گەرەکە. تێگەیت بێلەوە ئەو پێویستی بە عەتر و سوراوە، تەنورەی ڕێک و پێڵاوی جوانی ئەوێت تا لە پەڕینەوەی قڕۆچڵ پاودا بتوانێت قاز درێژ بکات و دەری بخا. جەناب تێگەیت مانای پاک و خاوێنی چییە؟ باشە، وا منی باوک 30 کوپیکەکەم بۆ بەدمەستی لێفراند و وا ئێستا خەریکی خواردنەوەم، هەموویم دایە ئارەق تەواو بوو. باشە چێ هەیە بەزەی بەیەکێکی وەک مندا بێتەوە؟ ها تۆ دڵت پێمە سووتێت؟ بیڵێ جەناب، دڵت پێمە سووتێ یان نا؟ ها ویستی پێکێکی تر بکە، بەڵام هیچی تیانەما بوو. بوتڵەکە خاڵی بوو، مەیخانە چێکە کە لایەن دانیشت بوو گەزاری لێکێشا وتی جابۆ بەزەیان پیاد دابێتەوە. دەنگی پێکەنین و تەنانەت جوێنیش بەرز بۆ پێکەنین و جوێنی گوێگران بوو. هی ئەوانەیش کە جوێن لە هیچ نەگرت بوو، بەڵکو تەنیا بۆ تەماشاکردنی هەیکەلی کارمەندە خانە نشینەکە هاتبوون. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 4. مارمیلادۆف لە ناکاوێکدا کاتێک کە دەستی بۆ پێشەوە درێژ کرد بە دەنگی سروش ئامێزەوە وەگەوەی تەنیا چاوەڕوانی ئەم وشانە بوو بێ نەڕاندی وتی بەزەیی بۆ دڵتان پێم بسووتێ، تۆ ئەڵەی بۆ بەزەییان پێتا بێتەوە. بەڵێ هیچ هۆیەک بۆ بەزەیی پیاهاتنەوەم نییە، حەق وایە لە خاچم بدەن، خاچ نەک بەزەییان پیامدا بێتەوە، کەواتە لە خاچیدا. ئەی قازی لە خاچیدا و دوای ئەوە بەزەیت پیایدا بێتەوە. ئەو سا من خۆم بۆ لە خاچدان دێمە بەردەمت، چونکە من تینوی خۆشی نیم، بەڵکو تینوی خەم و فرمێسکم. تۆ ئەی ئارەق فرۆش وازانی ئەمنی و قاپەی تۆ خۆشیم پێبەخشێ، من لە ناویا بۆ خەم و ئازارە گەڕێم، خەم و فرمێسک و چەشتیشم. دەستم کەوت، بەڵام ئەو کەسە دڵی بە منە سووتێت کە دڵی بۆ هەموو کەسێک بسووتێت. ئەو کەسەی لە هەموو کەسێک و لە هەموو شتێک تێگەیشت ئەوە تاقە کەس و هەر ئەویش دادوەرە. لە ڕۆژی قیامەتدا دێت و ئەپرسێت ئەو کچە لەکوێیە کە بۆ باوەژنی زاڵم و سیلاوی لەبەر مناڵی بێگانە و ساوە خۆی فرۆشتووە؟ ئەو کچە لەکوێیە کە بۆ باوکەکەی سەرزەمینی کە سەرخۆش و بێکارەیە بێ ئەوەی ترسی لە ئاژەڵیەتیەکەی باوکی هەبێ بەزەی پێبەخشی؟ دیسانەوەڵێت وەرە جارێک تۆم بەخشی، جارێک بەخشیمیت، وا ئێستاش لە هەموو گوناهەکانت ئەبورم چونکە تۆ میهرەبانیت. اینجا لە سۆنیای من ئەبورێت، ئەزانم ئەبورێت. من ئەو کاتەی لای بووم ئەم هەستە لە دڵم گەڕابوو. خوا داوەری هەمویانەکات ویان بەخشێت، چاکەکان و خراپەکان، عاقڵ و نەزانەکان، کە کاری هەمووی تەواو کرد. ئەو سا بە ئێمە ئەڵێت ئێوەش وەرنە دەرێ سەرخۆشەکان، وەرنە دەرێ لاوازەکان، وەرنە دەرێ گوناهکاران. ئێمە هەموو دەینە دەرێ و ئەوەستین. ئەو ئەڵێت ئێوە بەرازن، لە حەیوانە چن، بەڵام ئێوەش هەروەرن. ئەو ساداناکان دێنە دەنگ، هزرمەندانیش دێنە دەنگ،
کە خودایە لەبەرچی پێشوازی لەمانەکەی. ئەو ئەڵێت پێشوازی لەمانەکەم، ئەی دانایەن پێشوازیان لێکەم، ئەی هزرمەندان، چونکە هیچ یەکێک لەمانە هەرگیز خۆی بە شایستەی ئەم بەخشینە نەزانیوە. اینجا خوا دەستی بۆ لای ئێمە درێژەکات و ئێمەش ماچیەکەین، ئەگرین و تێگەین، ئەوسا لە هەمووش دەگەین، هەموو تێگەن، تەنانەت کاترینا ئیڤانۆڤنا ئەویش تێگا. خوایە با فریشتەکانت زووتر بگەن. مار میلادۆڤا بێ ئەوەی تەماشای کەس بکە بێهێز و توانا کەوتە سەر قەنەفەکە، وەک دەوروبەرەکەی فرامۆش کرد بێ کەوتوو بووە بیرکردنەوەیەکی قوڵەوە. وتەکانی کاریگەر بوون، چرکە ساتێک هەموو کڕبوون، بەڵام زۆری نەبرد دەنگی پێکەنین و گوێنەکانی پێش و کەوتنەوە بەرگوێ. داوەریەکی باش بەسەریەکیا ترشان، ئیتر کارمەندە چی و چی تریش. مار میلادۆڤا لە پرا سەری بەرز کردەوە و بەڕاست کۆڵ نیکۆفی وت با بڕۆین گەورم بمگێنە ماڵی کۆزیل ناو حەسارەکە، ئیدیە بێت بگەڕێمەوە لای کاترینا ئیڤانۆڤنا. دەمێک بوو ڕاستکۆڵ نیکۆف نیازی ڕۆشتنی بوو، هەر لە خۆشیەوە ئەوەی لە بیردا بوو هاوکاری ئەم پیاوە بکە کە کەوتنە ڕێ. دیار بوو هەنگاوەکانی مار میلادۆڤا لە توانای قسەکردنەکەی بێهێزتر بوو، لەبەرەوە تونپاڵی بەلاوەکەودا هەموو ڕێگاکە 200-300 هەنگاو زیاتر نەبوو. چەندە لە ماڵەکە نزیکتر بکەوتنایەتەوە، زیاتر ترس و ناڕەحەتی بەرکی پیاوە سەرخۆشەکەی گرت. بەنی گەرانیەوە لە ژێر لێوتی من لە کاترینا ئیڤانۆڤنا ناترسم، لەوەش ناترسم چۆن قژم ڕاکێشێ. قژ چییە؟ هیچ نییە، من ئەماڵم، ئەسڵەن چاکتر وایە قژم پێوە نەهێڵێ. من لەوە ناترسم، من لە چاویە ترسم، بەڵێ لە چاوی، لە پەڵە سوورەکانی سەر ڕوومەتیە ترسم و هەروایش لە هەناسەیە ترسم. ئایا ئەو جۆرە نەخۆشانت دیوە چۆن هەناسە دەن بە تایبەتی کە تووشی هەڵچوندێن؟ لە گریانی مناڵەکانیژە ترسم، چونکە ئەگەر سۆنیا خواردنی نەدابێت نێ نازانم چی ڕووی داوە، نازانم، بەڵام لە لێدان ناترسم. گەورم بزانە کە ئەو جۆرە لێدانانە بۆ من ترسناک نییە، بەڵکو چێژم پێبەخشێت، چونکە بێ ئەوە هەرگیز کارم ڕایی نابێ. ئەمیان باشترە لێگەڕێ لێم بدات و داخی دڵی بڕێژێت، ئەمیان باشترە. باشە، ئەمەیش ماڵەکە، ماڵی کوزیل، دارتاشی دەوڵەمەندی ئەڵمانی. با بڕۆین. لە حەوشەوە چوونە ژوورێ، سەرکەوتنە قاتی چوارم. چەند زیاتر بە پلیکانەکاندا سەر بکەوتنایە تاریکترە بوو. سعات نزیکە 11 بوو، هەرچەندە لەم وەرزەدا پترزبۆرگ شەوی ڕاستەقینەی نییە، بەڵام سەر پلیکانەکان زۆر تاریک بوو. دەرگایەکی بچووکی دوو کەڵاوی لەسەرەوە لە کۆتایی پلیکانەکاندا کرابەوە. لە ناو مۆمێک ژوورێکی زۆر گەنیلەی ڕووناگە کردەوە کە درێژەکەی دەهەنگاو بوو. هەموو ژوورەکە لە هەیوانەکەەوە ئەبینرا، هەموو شتێک بە تایبەتی پەڕۆپیتاڵی کۆنەی مناڵانە لەو ناوەدا کەوتە بوو. لە سوچی ئەو پەڕی ژوورەکەدا پەردەیەکی کونکون ڕاکێشرا بوو، زۆر لەوە چوو پشتەوەی قەرەوێڵەیەکی نووسن بێ. هەر لە ناو ژوورەکەدا تەنیا 2 کورسی، قەنەفەیەکی شکاوی پەڕپوت کە قۆماشێکی چەوری بەسەردا درابوو، مێزێکی کۆنی موبەق کە لە دارێکی خراپی بۆیە نەکرا و بێ ئەوەی سفرەی بەسەرەوە بێ بەرامبەر بە قەرەوێڵەکە بینرا. لە سوچێکی مێزەکەدا پاژماوەی مۆمی ناو و مۆمدانێکی فافۆنە سووتە. دیار بوو مار میلادۆڤا لە خودی ژوورەکەدا نیشتەجێ بوو، نەک هەموو بەشەکەی گرت بێ. ژوورەکەی سەرەڕێ بوو، ئەو دەرگای ئەچووە سەر ژوورەکان، یان باشتری بڵێم لانەکانی تر و خانۆکەی ئامالیا لیپە و فخزلی پێگەهێنا. نیوەی کرابەوە و لەوێ گوێت لە هەراو زەنا بوو پێەکەنین. لەوە چوو یاری کاغەزیان بکەن و چاپ خۆنەوە و هەندێک جاریش قسەی قۆڕی بێسەرە و بەرە بکەن.
ڕاستکۆڵنیکۆف زوو کاترینا ئیڤانۆڤنای ناسی، ژنێکی زۆر لاواز و باریک و تا ڕادێک باڵا بەرز و ڕێک، قژێکی زەردی هێشتا زۆر جوان ڕاست بوو بەسەر ڕوومەتیشیەوە دوو لەکەی سوور هەبوو. کاترینا ئیڤانۆڤنا دەستی نووساند بووە سنگەوە، لە ژوورە بچووکەکەی خۆی داهات و چۆیە کرد، لێوی وشک و هەناسە بڕکەی بوو، چاوی وەک تا لێ هاتوویەک ئەدرەوشایەوە، بەڵام ڕوانینی تیژ و بێتروکە بوو. دەم و چاوە سیلاویەکەی لەبەر ڕووناکی دواتروسکەی مۆمەتەوە بۆکەدا نەخۆش ئەینوان. بەلای ڕاستکۆڵنیکۆفەوە تەمەنی 30 ساڵان بوو، بەحەق نەبوو هاوسەری مارمیلادۆڤا بێ. ژنەکە بە هاتنیانی نەزانی و دەنگی نەبیستن، ئەدوت لە جۆرە بێهۆشیەکدایە کە نەئەبیسێ و نەئەبینێ. هەرچەندە هەوای ژوورەکە خەفەکەر بوو کەچی بەوەی شەوە پەنجەرەی نەکردبەوە، لە پلیکانەکانەوە بۆ گەنێگەها، وەلێ ئەو دەرگای ئەچووە سەر پلیکانەکان دانەخرا بوو. لە ژوورەکانی تەنیشتەوە لە دەرگانی وەکراوەکەوە شەپۆلی دووکەڵی جگەرە ئەهاتە ژوورێ. ژنەکە کۆکی و کەچی دەرگای داناخست، بچووکترین کچۆڵیان کە تەمەنی 6 ساڵە بوو بە چیچکانەوە کزۆڵی کرد بوو، سەری نابووە کورسیەکەوە و لەسەر زەویەکە خەوی لێکەوت بوو. کوڕێک کە پێچ و ساڵێک لەو گەورەتر بێ لە سوچێکدا ئەلەرزی و ئەگریا، ئەدوت تازە لێ دراوە. کچە گەورەکە کە تەمەنی 9 ساڵ و باڵای بەرز و وەک دەنکی شقارتە باریک بوو، باڵاپۆشێکی کۆنەیدا بۆ سەر شانە ڕووتەکەیدا کە دیار بوو 2 ساڵ لەوەبەر بۆیان دروو بوو، چونکە ئێستا ناگەیشتە سەر ئەژنۆی. کچە لە پاڵ برا بچووکەکەیدا لە سوچێکدا وەستا بوو، دەستە درێژ و مژان ئاساکەی تند ئاڵاند بۆ ملی براکەی، گوایە بێدەنگێکە. شتێکی بەگوێیدا ئەچرپاند و هەوڵیەدا جارێکی دی مناڵەکە نەکەوێتەوە هەنسکدان، لەگەڵەوەیشدا بە چاوە زۆر گەورە و تێرەکانی کە بە دەم و چاوە لاواز و هەڵبزڕکاوەکەیەوە گەورەتر دەرەکەوت، بە ترسەوە لە دایکی ئەڕوانی و چاودێری لێکرد. مارمیلادۆڤا بێ ئەوەی بڕواتە ژوورەکەوە لە بەردەم دەرگاکەدا کەوتە سەر چۆک و ڕاستکۆڵنیکۆفی بۆ ژوورەوە ڕادا. ژنەکە چای بەو پیاوە غەریبە کەوت بەسەر سوورمانەوە لە ڕووی داوەستا. دوای کەمێک هاتەوە سەرخۆی و ئەدوت بیری لێ کردوتەوە کە ئەو پیاوە بۆ هاتۆتە ژوورێ. زۆر زوویش وای لێکدایە و کە ڕەنگە بۆ ماڵی تر هات بێ، چونکە ژوورەکەی سەرڕێی ئەوانی ترە. هەر بەو بیرەوە بێ ئەوەی گوێ بە پیاوەکە بدا، ژن بەرە و ڕاڕەوە کەچوو تا دەرگاکەدا بخە. لە پرا کە مێردەکەی بینی لە بەردەم دەرگاکەدا چۆکی داداوە، هاواری لێستا. زۆر بە تووڕێیەوەوتی: ها گەڕایتەوە شەیتان، حەیوان، پارەکان کوان؟ چیت لە گیرفاندایە؟ پیشانمدا. جلەکانیشت گۆڕاوە، کوا ئەوەی خۆت؟ پارەکان کوان؟ دەی قسە بکە. یەکسەر کەوتە پشکنینی گیرفانی مێردەکەی. مارمیلادۆڤا زوو خۆی بۆشل کرد و دەستی بڵاو کردەوە و بە تەنیشتی خۆیدا درێژی کردن تا بە ئاسانی گیرفانەکانی بپشکنێت. تەنانەت کوپێکێکی تیانەما بوو. ژنە هاواری لێستاوتی: ئەی پارەکە کووە؟ خوایە، یعنی هەمووت بەبادا؟ ئاخر هێشتا 12 ڕۆبڵ لە سنووقەکەدا مابووەوە. لە ناکاودا بەو پەڕی تووڕەیەوە دەستی لە قژی گیر کرد و بەرەو ناو ژوورەکە ڕایکێشا. مارمیلادۆڤا بۆ ئەوەی ژنەکەی ماندوونەکە ملی بۆدا و لەسەر ئەژنۆ کەوتە دوای و لە کاتی قژڕاکێشانیدا 1-2 جار سەری بەرزەوی کەوت. مارمیلادۆڤا ڕوو بە هاوڕێکەی بەدەنگی بەرزەی وت: گەورە و بەڕێز، ئەمە خۆشیم پێبەخشێ، ئەمە ڕەنج و ئازار نییە، بەڵکو شادی و خۆشیە. کچە مناڵەکەی کە لەسەر زەویەکە نووسە بوو لە خەو هەستا و کەوتە گریان. کوڕەکەیش کە لە سوچێکدا وەستا بوو ئۆقرەی نەگرت، لەرزی، هاواری کرد و بە ترس و لەرزێکەوە کە نزیک بوو لە فێلێ هاتن خۆی دایە پەنای خوشکی. کچە گەورەکە لە تاو بێخەوی وەک گەڵا لەرزی. ژنە داماوەکەیش بە نائومێدیەوە هاواریە کرد: خواردتەوە؟ هەمووی هەڵدا؟ جلەکانیشت ئەوانەی خۆت نین؟ بەدەستیشی کە لە داخە وای هەڵەگڵۆفتن نزیک بوون لە شکان، ئاماژەی بۆ لای مناڵەکانە کردووەی وت: برسیانە، برسی، هەی دڕندەی نەفرەت لێکراو. لە پرا پەلاماری ڕاستکۆڵنیکۆفی داوتی: ئەی تۆ تەریق نابیتەوە کە لە مەیخانەوە گەڕێیتەوە؟ تۆ لەگەڵ ئەودا ئەت خواردەوە، تۆیش لەگەڵ ئەودا ئارەقت خواردەوە؟ دەی بۆ دەرەوە.
لاوەکە بێ ئەوەی قسێک بکە پەلەی ڕۆشتنی کرد. لەو کاتەدا دەرگایەک کە ڕێگاکەی ئەچووە سەر ژوورەکانی دی تەواو کرایەوە. دەم و چاوی چەند کەسێکی ماتیگرت دەرکەوت. چەند سەر و جۆلاکێک کە قسەی ناشرینیانە کرد بە پێکەنین و جگەرە و سەبیل بە دەم و شەو کڵاو بەسەرەوە بەرەو ژوورەکە ڕیزیان بەستە بوو. جلێکی هەراوی ماڵەوەیان لەبەردا بوو یان بە بەرگێکی هاوینەی بێشەرمانەوە خۆیان داپۆشی بوو. هەندێکیان کاغەزی قوماریان بەدەستەوە بوو، بە تایبەتی کاتێک پێکەنین کە قژی مارمیلادۆف ڕاکێشرا و ئەو خۆی بەزەویۆ ئەنووساند و هاواریە کردووی وت ئەمە خۆشیم پێبەخشێ. هەندێکیان وردە وردە هاتنە ناو ژوورەکەەوە تا سەرنجام دەنگێکی شوم هاتە بەرگوێ. دەنگی خودی ئامالیا بوو کە ئەهات و ڕێگەی بۆ خۆیە کردەوە بۆ ئەوەی بە شێوازەکەی دۆخەکە بێنێتەوە سەرخۆی و بۆ سەدەم جارژ نەداماوەکە بترسێنێت و هەڕەشەی ئەوەی لێ بکە کابێت بەیانی ژوورەکە چۆنکە. ڕاستکۆڵنیکۆف لە کاتی ڕۆشتنیدا دەرفەتی بۆ ڕەخسات تا دەست بە گیرفانی دابکا و هەر پارێکی مسینی مەیخانەکە کە لە باقیاتی ڕۆبلێک وەریگرت بۆ دەری بهێنێت و بێ ئەوەی کەس پێبزانێ بیخاتە بەردەم پەنجەرەکە وەلێ لەسەر پلیکانەکان لە کارەکەی پەشیمان بووە و خەریک بوو گەڕێتەوە. بەخۆی وت ئەم کارە خراوەچی بوو کردم. ئەوان سۆنیایان هەیە و من خۆم پێویستم بە پارەیە، بەڵام کەزانی تازە ئەو پارەی دەست ناکەوێتەوە بەبێ ئەوەیش هەرگیز ئەو پارەی ناویستەوە. شانی هەڵتەکاند و بەرەو ماڵەکەی کەوتەڕێ کە بە شەقامەکەدا ڕۆشت کەوتەوە دوای بیرۆکەکانی و بە زەردەخەنێکی تاڵەوتی ڕاستە سۆنیا پێویستی بە سووداوە. ئەو پاکی زێتیە پارەی ئەوێت. هم بێگومان ئەمڕۆ سۆنیا خۆشی نابوو دەبێت و هیچی دەست ناکەوێت. ئەمەش هەر هەمان قوماری هەمیشەیە و مەترسیدارە، وەک ڕاوە ئاژەڵ و گەڕان بە دوای زێرداوایە. بەیانی ئەگەر ئەو پارەی من نەبێ هەمویان لە برسا ئەمرن. سۆنیا چکانزایەکیان هەڵکەندووە، سوودیان لێدیوە، بێگومان سوودیان لێدیوە و تازە خۆشیان پێوە گرتووە. کەمێک گریاون و ئێستا ڕاهاتون. مرۆڤ ڕسوایە و خوو بە هەموو شتێکەوە گرێ. ڕاستکۆڵنیکۆف دیسان و بیری کردەوە لە ناکاوێکدا بێ ئیرادە هاواری کرد. جاکێڵێت من ڕازەکەم و لەسەر حەقم. ئەگەر لە ڕاستیدا مرۆڤ بەگشتی یعنی هەموو ڕەگەزی مرۆڤ ڕسوانە بن کەواتە شتەکانی تر هەموو شتەکان ئەبنە هیچ و ترسێکی خەیاڵی. هیچ بەربەستێکیش بۆ ئەمە نییە. ڕۆژی دوایی پاش خەوێکی ناخۆش تا ڕادەیەک ڕاستکۆڵنیکۆف درەنگ لە خەو هەستا. لەگەڵەوەشدا خەوەکە چتوانە و ئاسوودەیەکی تێنەجێڕابوو کە هەستا تووڕە و بێزار و ڕکن بوو. بە بێزاریەوە لە ژوورە قێزەونەکەی خۆی ڕوانی. ژوورەکەی قەفەزێکی زۆر بچکۆلە بوو. درێژەکەی شەشهەنگا و دیوارەکانی بە کاغەزێکی گرد لێ نیشتووی زەرد داپۆشرا بوو. کاغەزەکە لە هەموو لایەکەوە لە دیوارەکە کرابەوە. بنمیچەکەی هێن نزم بوو، ئەبوو یەکێکی کەمێک بە باڵان لەوە بترسێ سەری لێی بدا. دیمەنەکەی تەواو نالەبار بوو. کەرەستەکانی ناوژوورەکە لەگەڵ ئەو دیمەنەدا چاکڕێکەوتە بوو. سێ کورسی کۆنی شەق و شەڕ لە سوچێکدا مێزێکی زەیدکرا و کە چەند دەفتەر و کتێبێکی لەسەر بوو. هێند تۆز و خۆڵ لەسەر کتێبەکان کەڵەکە ببوون کاتزانی ماوەیەکی زۆرە دەستی کەسیان بەرنەکەوتووە. قەنەفەیەکی زەبەلاحی بەدڕوخسار کە نزیکەی درێژی دیوارەکە و بەپانیشی نیوەی ژوورەکەی داگیر کرد بوو. ڕۆژانێکیش پارچە قوماشێکیاندا بۆ سەریدا کە ئێستا هەمووی دڕاوە. تەختە خەوی ڕاستکۆڵنیکۆف بوو. زۆر جار ئەم لاوە بێ ئەوەی خۆی بگۆڕێ هەر بەجرەکانیەوە لەسەری خەوت. لە باتی مەلافە پاڵتاوە کۆنەکەی پاڵتاوە خوێنکاریەکەی بەسەر خۆی داکێشە. تاقە سەرینەکەشی ئەوەندە گچکە بوو کە هەموو جلکە پاک و پیسەکانی خۆی لە ژێر ئەنا تا ژێرسەری کەمێک بەرز بێ. بەرامبەر قەنەفەکە مێزێکی بچکۆل لەدانرا بوو. چ ژیانێک لەمە ناخۆش و بەتر هەیە. وەلێ ڕاستکۆڵنیکۆف بەو بارە دەرونیەوە کە هەیبوو قایل ئەهاتە بەرچاو. تەنانەت پێچوو چێژی لێوەربگرێ.
وەکی سڵ خزابووە قاوڵەکەیەوە و بە تەواوی لە دنیا دابڕابوو. تەنانەت بینینی کارەکەرەکە کابوو سەر لە ژوورەکەی بدات و خزمەتی بکە تووڕە و بێزاریە کرد. ئەمە حاڵەتی زۆرێک لەو کەسانەیە کە نەخۆشن و بیری خۆیان تەنیا لەسەر یەک مەسەلەی تایبەتی ئەچەسپێنن. خاوەن ماڵەکەی 2 هەفتە بوو کە ئیتر خۆراکی بۆ نەئەنارد، بەڵام ڕاستکۆڵنیکۆف هەرچەندە بەسکی برسی سەری ئەنایەوە کەچی بیری لەوە ناکردەوە بچێتە لای و لەو بارەوە قسەی لەگەڵدا بکە. ناستاسیایی تاقا چێشکەر و کارەکەری خاوەن ماڵ تا ڕادێک لەو بارە دەروونەی کرێگرتەکە ڕازی بوو. بە تەواوی لە چوون و ڕێک و پێکردنی ژوورەکە دەستی هەڵگرتە بوو. تەنیا هەفتەی جارێک بەڕێکەوت گسکەکەی لە دەسەگرت وا ئەمڕۆ بەسەرسەری لاوەکەەوە وەستا و لە خەو هەڵیستان هاواری لێکردوتی هەستە بۆ نووسوی. سەعاد لەنەوە تێپەڕیوە. چایم بۆ هێناویت؟ حەز لە چاکەیت ها؟ چەندە لاواز و بێجان بوویت. کرێگرتە چاپی کردەوە سڵەمیەوە و ناستاسیای ناسی. پاشان بەڕوێکی دەردناکەوە لەسەر قەنەفەکە دانیشت و لەسەر فۆلێ پرسی چای خاوەن ماڵەکەیە؟ ناستاسیاوتی بەڵێ ئەوە. ئەوسا قۆریە قوپاوەکەی بە چاکۆنەکە و 2 کڵۆشەکەی زەرد هەڵگەڕاوە خستە بەردەمی. ڕاستکۆڵنیکۆف دوای ئەوەی گیرفانەکانی خۆی باش پشکنی هەر بەو جۆرەی بەجلەکانی و نووسە بوو هەندێک پارەی ئاستنی دەرهێناوتی وەرە ناستاسیە تکایە بەم پارەیە نانم بۆ بکڕە و لای کالباس فرۆشەکانیش کەمێک کالباسم بۆ بکڕە، بەڵام هەرزانترینیان. ناستاسیاوتی ئێستا نانت بۆ دێنم، بەڵام لە باتی کالباس شۆربای کەلەرمت ناوێ؟ شۆربایەکی خۆشە هی دوێنێشەوە. لە دوێنێشەوە بۆم هەڵگرتوویت، وەلێ تۆ دوێنێت درەنگ هاتیتەوە. شۆربایەکی باشە. کە شۆرباکە هێنا و لاوەکە کەوتە نان خواردن، ناستاسیا لەسەر قەنەفەکە لە پاڵیا دانیشت و کەوتە هەڵەوەڕی. ژنێکی لادەی زۆر چەنەباز بوو. ناستاسیاوتی پراسکۆفیا پاڤلۆڤنا ئەیەوێت لای پۆلیس شکاتت لێ بکە. کوڕە ناوچاوی بەیەکدا داوتی لای پۆلیس بۆچی ئەوێت؟ ناستاسیاوتی کرێ نادەیت، ماڵەکەیش چۆڵ ناکەیت، ئیدی دیارە چیەوێت؟ ڕاستکۆڵنیکۆڤ لە ژێر لێوتی نەفرەت لە شەیتان، هەر ئەمەم کەم بوو. نا ئەمە ئێستا بۆ من خراپە. پاشان بەدەنگی بەرز لەسەر قسەکانی ڕۆشتوتی گەلحۆیە، من ئەمڕۆ سەری لێ دەم و لە گەڵیا ئەپەیڤم. ناستاسیاوتی بۆ گەلحۆیە وەک من، وەلێ ئەی تۆ چۆن عاقڵیت؟ وەک تورەکە هەڵا ژیاویت و خێرت نییە. تۆ ئەڵێی پێشتر وانت بە قوتابی وتۆتەوە، ئەی بۆ ئێستا هیچ ناکەیت؟ ڕاستکۆڵنیکۆڤ بە نابەدلی هاتە قسە و بە شێوازێکی وشگوتی بۆ من کارەکەم. ناستاسیاوتی چیەکەی؟ ڕاستکۆڵنیکۆڤ کار. ناستاسیاوتی کاری چی؟ کوڕە دوای کەمێک بێدەنگی بەجەخت لەسەرکردنەوەتی بیرەکەمەوە. ناستاسیا دایە پێکەنین. لەو پێکەنینانەی هەندێک جار لەسەر شتی ناقۆڵا ئەیگرت، ئەوەندەیش بێدەنگ پێکەنی هەموو گیانی ئاهاتە لەرزین تا ئەکەوتە هێڵنجدان. پاشان بە زەحمەت لێی پرسی باشە بیرکردنەوە پارەی زۆری دەستخستویت؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ناکرێت پێڵاوت لە پێدانە بێت و وانە بە قوتابی بڵێیتەوە، تف لە هەموو شتێک. ناستاسیاوتی چاک نییە تفلەکانی ڕۆبکەی. ڕاستکۆڵنیکۆڤ وەگەوەی وەڵامی بیر و بۆچوونی خۆی بداتەوە بە نابەدلی وتیەوە بۆ وانەوتنەوە بە قوتابی پارەی ئاسنەدەن و بە پارەی وردەیش هیچەکرێ؟ ناستاسیاوتی پێت ناخۆش نییە ئەگەر یەکسەر پارەیەکی زۆرت بدەنێ؟ لاوەکە تەماشایەکی سەیری کرد و دوای کەمێک بێدەنگی بە سووربوونەوتی بەڵێ پارێکی زۆر. ناستاسیاوتی باشە کەمێک لەسەر خۆتر بڕۆ نەت بکەوی، ئاخر زۆر ترسناکە. بەڕاست بچم بۆ نانەکەیان نا؟ ڕاستکۆڵنیکۆڤتی ئارەزوتە. ناستاسیاوتی بەڕاست لەبیرم چوو دوێنێ کە لێرە نەبوویت نامەیەکت بۆ هات. ڕاستکۆڵنیکۆڤتی نامە بۆ من لای کێوە؟ ناستاسیاوتی نازانم لە کێوە، لە گیرفانی خۆشم 3 کۆپیکمدایە پۆستەچیەکە، ئەم دەیتەوە؟ ڕاستکۆڵنیکۆڤ زۆر شڵەژاو هاواری یەکردوتی بڕۆ بیهێنە، بۆ خاتری خوا بیهێنە، خوا هاوار.
جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵقەی پێنجەم. دوای چەند چرکێک نامەکە گەیشت و خۆی دڵی لێیدا بوو نامەکە لە دایکیەوە بوو لە ناوچەی ڕێ هەر بە نامە وەرگرتنەکە ڕەنگی پەڕی ماوەیەک بوو نامەی پێنەگەیشت بوو وەلێ ئێستا لە پراشتێکی تریش دڵی گرت. ڕاستکۆڵنیکۆڤوتی ناستاسیا بڕۆ تو خوا بڕۆ ئەمە سێ کۆپێکەکەت بۆ خاتری خوازوو بڕۆ. نامەکە لە دەستی ئەلەرزی نەیویست لە پێشچاوی کارەکەرەکەدا بیکاتەوە. هەزیە کرد خۆی بەتەنیا لەگەڵ نامەکەدا بێ کە ناستاسیا چوە دەرێ بەپەلە نامەکەی لە زاری نزیک خستە و ماچی کرد. پاشان بۆ ماوەیەک لە ناو نیشانەکە ڕامە لە خەتەورد و لارەکەی دایکی خۆشەویستی ڕامە کە ئیناسیەوە. خەتی دایکی کە ڕۆژانێک فێری خوێندن و نووسینی کردبوو لەکردنەوەی نامەکە ماتەڵیە کرد وەگەوەی لە شتێک بترسێ. لە دوایدا کردیەوە نامەیەکی دوور و درێژ بوو دوو لاپەڕی بەر و پشت بە خەتی ورد پڕ کرد بووە. دایکی نووسی بووی: ڕۆدیای ئازیزم، زیاد لە 2 مانگە بە نووسین هیچم لەگەڵدا باز نەکردویت. ئەمە زۆر ئازاری داوم و هەندێک شەو خەو لە چاوم نەکەوتووە و هەر بیرم کردوێتەوە. وەلێ بێگومان تۆ لەو بێدەنگێم ئەبووریت کە بە دەستی ئەنقەز نەبووە. تۆ زانیت چەندم خۆشەوێت. من و دنیا هەر تۆمان هەیە. تۆ هەموو شتێکی ئێمەیت، هەموو ئومێد و بڕوای ئێمەیت. نازانیت چیم بەسەرهات کاتێک لەوە بە ئاگا هاتم کە چەند مانگێکە لەبەر نەبوونی وازت لە زانکۆ هێناوە و وانەوتن و سەرچاوەکانی تری ژیانت لەدەستداوە. ئەی منم توانی بە 120 ڕۆبڵی ساڵانەی خانە نشینی هاوکاریت بکەم؟ ئەو 15 ڕۆبڵەی 4 مانگ لەمە پێش بۆم ناردیت و خۆ دەزانیت هەر لەسەر ئەو موچەی ساڵانەیە بە قەرز لە ڤازیلی ئیڤانۆڤیچ ڤاخروشینی بازرگانی لای خۆمانم وەرگەتە بوو. ڤازیلی پیاوێکی میهرەبانە و هاوڕێی باوکت بووە، بەڵام کە کردمە وەکیلی خۆم بۆ وەرگرتنی موچەکە ناچار بووم چاوەڕێ بم تا قەرزەکە تەواو بێت. ئەمەش تازە بە ئەنجام گەیشتووە، بۆیە بە درێژایی ئەم ماوەیە نەمتوانیەوە هیچت بۆ بنێرم. وەلی ئێستا ڕەنگە لە سای خوا و بتوانم دیسان پارەت بۆ ڕەوانە بکەم. تێگراتوانین ئێستا لە بەختی خۆمان ڕازی بین و ئەمەش مەسەلەیەکە حەزەکەم زوو پێتی ڕابگەێنم. یەکەم، ڕۆدیای ئازیز، ئەتەوێ بزانیت کە نزیکەی مانگ و نیوەکە خوشکت لەگەڵ مندا ئەژی و ئیدی لە یەکتر جیانابینەوە. سوپاس بۆ خوا کۆتایی بە خەموو ئازارەکانی هات، وەلێ ئەمەوێت یەک بە یەکت بۆ بازکەم بۆی بزانیت کارەکە چۆن ڕوویداوە و تا ئێستا چیمان لە تۆ شاردۆتەوە. کاتێک 2 مانگ لەمەوبەر بۆ نووسی بووم لە یەکێکت بیستووە دنیا لە ماڵی سفیدری گایلۆڤ تووشی مامەڵەیەکی زۆر ناخۆش بووە. تۆیش لەو بارەیەوە داوای ڕوونکردنەوەی وردت لێ کرد بووم. من لەو کاتەدا ئەمتوانی چ وەڵامێکت بدەمەوە. ئەگەر هەموو ڕاستیەکانم بۆ بنووسی تایە بێگومان گشتکارەکانت ئەخستەلا و هەر بە پێ ئەگەشتی تەلامان، چونکە من ڕەوشت و هەستت ئەناسم و نەدەهێشت دڵی خوشکت بڕەنجێنن. من خۆشم لە ناومێدیەکی ترسناکدا ئاژیان، وەلێ چیم بۆ کرا. تەنانەت ئەوسا خۆشم تەواوی ڕاستیەکانم نازانی. گرنگترین کێشە لەوەدا بوو کە دنیا کاتێک 2 ساڵ لەمە پێش بۆ پەروەردەکردنی مناڵەکان لەو ماڵەتدا دەست بەکار بوو لە پێشەوە 100 ڕۆبلی لێوەرگرتە بوون تا لەوە دووە هەموو مانگێک هەندێک لە موچەکەی ببڕن. بۆیە نەیەتوانی پێشدانەوەی سلفەکە واز لەو ماڵە بهێنێت. ئەو پارەی ئەتوانم ڕۆدیای ئازیز هەموو شتێکت بۆ ڕوونکەمەوە. زیاتر بۆ ئەو وەرگرتە بوو تا 60 ڕۆبلی بۆ تۆ بنێرێت. تۆ لەو کاتەدا زۆرت پێویست پێ بوو. ئەو پارەیە بوو کە تۆ پار بەدەستت گەیشت.
ئەوسا تۆمان بەوە فریودا کە بۆمان نووسیت ئەو پارەیە پاشەکەوتی پارە کۆنەکانی دنیاە، بەڵام وانە بوو. ئێستا تەواوی ڕاستیەکەت بۆ نووسم، چونکە شتەکان هەموو ڕوو لە چاکین. ئەبێت تۆیش ئەوە بزانی تا چ ڕادەیەک دنیا تۆی خۆشەوێت و چ دڵێکی بێوێنێ هەیە. لە ڕاستیدا جەنابی سفیدریگایلۆف لە سەرەتادا زۆر لەگەڵیا دڵڕق بووە و جۆرەها قسەی ناخۆش و گاڵتە ئامێزی لەسەر نان خواردن پێوتووە. بەڵام کە ئێستا هەموو شتێک کۆتای پێهاتووە، نامەوێت بچمە ناو ورد و درشتی گشتەکانەوە بۆ ئەوەی بێهودە تۆیش ناڕەحەت نەکەم. بە کورتی مارفا پترۆڤنایی ژنی سفیدریگایلۆڤ و تەواوی کەسەکانی تری ماڵەکە ڕەفتاریان لەگەڵ دنیادا باش و خۆشەویستانە بوو. بەڵام کە بەڕێز سفیدریگایلۆڤ هەر لەسەر ڕەوشە کۆنەکەی کە لە سەردەمی سەربازیەوە بۆی مابەوە کەوتە ژێر کاریگەری باخۆسی خوای شەراب و مەستیەوە، ئیتر زۆر بە سەختی کات بەسەر دنیادا ئەگوزەرا. وەلێ ئەزانیت ئەنجام چۆن شکایەوە؟ بیر لەوە بکەرەوەکان پیاوە زۆردارە ماوەیەکی زۆر چاوی بڕیوەتە دنیا، ئارەزووی خۆی لە ژێر دەمامکی دڵڕەقی و نەفرەتدا بەرامبەری شاردوتەوە. ڕەنگە لەبەرەوەی پیاوی گەورەی ماڵ بووە و بەو تەمەنەوە و ئەو ئارەزووە نامەردانێەوە هەستی بە شەرم و ترسێ کردبێت و هەر لەبەر ئەوەیش بێویستی خۆی ڕقی لە دنیا بوو بێتەوە، یان ویست بێتی بەو ڕەفتاری زبر و گاڵتە ئامێزەی خۆی ڕاستیەکە لە خەڵکی تر بشارێتەوە. بەڵام سەرنجام خۆی نەگرتووە و پڕکێشی کردووە کە بێ پەردە پێشنیازی خراپ بۆ دنیا بکات و بەڵێنی جۆر بە جۆری بداتێ کە هەموو شتەکان لە بەرژەوەندی دنیادا بێ. لەبەر ئەو واز لە زۆر شت دێنێ، ئەچێتە گوندێکی تر یان تەنانەت بیبا بۆ دەرەوەی وڵات. بێگومان تۆ ئێستا توانیت لای خۆتەوە ڕەنج و کەسەری دنیا بەرجەستە بکەی. دنیا کەوازی لەو ماڵە نەئەهێنا تەنیا لەبەر ئەو قەرزە نەبوو کە لەسەری بوو، بەڵکو لەبەر دڵسۆزی و ڕێز لێگرتنی مارفا پترۆڤنا بوو، چونکە لەوانە بوو مارفا کت و پرگومان بکات و لە ئەنجامدا ببێتە هۆی جیابوونەوە یان کێشەی نێوانیان. بێجگە لەمانە بۆ دنیایش ئەمەندە کارێکی ئاسان نەبوو، بێگومان شتی تری لێکەوتەوە. گەلێک هۆی تر هەبوون کەوایان لە دنیا کرد نەتوانێ پێش 6 هەفتەی تر لەو ماڵە نەگریسە خۆی ڕزگار بکە. دیارە تۆ خۆت دنیا ئەناسی تۆزانیت چەندە وریا و خاوەن کەسایەتی خۆیەتی. دنیا لە توانایدایە بەرگەی زۆر شت بگرێت و لە شوێنی خۆیدا ئەمەندە جوامێرانە بێتە دەست کە توانا و خۆگریەکەی لە دەست نەدا، تەنانەت بۆ ئەوەی ناڕەحەت نەبم هەموو شتێکی بۆ نەئەنووسیم. هەرچەندە گەلێک جار نامەمان بۆ یەک دێنارد و لەباری هەواڵ و حاڵی یەکترەوە ئەدواین لە ناکاوێکدا و یەکسەرگرەی کار کرایەوە. بەڕێکەوت مارفا پترۆڤنا گوێی لە قسەکانی مێردەکەی بێ کە لە باخەکەدا بۆ دنیای کات و چۆن لێ ئەپارێتەوە، وەلێ ئەو بە پێچەوانەوە تێگات و تاوانەکە خاتە سەر دنیا. گوای ئەو ئەم پێشاتەی دروست کردووە، هەر لە ناو باخەکەدا نمایشێکی سامناک ڕوویدا. مارفا پترۆڤنا لە دنیایدا و بڕوای بەخسەکانی نەکرد، خۆشی سەعاتێکی تەواو کەوتە هاوار و گریان، پاشان فەرمانیدا لە عەرەبانەیەکی نابوتی گوندیدا دنیایان بەپەلەهێنایەوە شار بۆ لای خۆم. هەرچی جلو بەرگی هەبووە خۆی بێ ئەوەی بیپێچنەوە فڕیاندا بۆ ناو عارەبانەکەەوە. ڕێکەوت لەو کاتێشدا بارانێکی بە خوڕدای کردبوو. دنیا بە دڵشکای و سوکاتی پێکردنەوە بە ناچاری 17 فرسەخی تەواوی لەگەڵ دێهاتیەک و لە عارەبانەیەکی سەردانە پۆشراودا بڕی. ئێستا بیری لێ بکەرەوە، من لە وەڵامی نامەکەی تۆدا کە 2 مانگ لەمەو پێش بەدەستم گەیشت ئەم توانی چی بنووسم. خۆم زۆر پەرێشان بووم، نەمەوێرا ڕاستیەکەت بۆ بنووسم، چونکە بێگومان بووم تۆش پرزە و غەمگینە بوویت. تازە توانی چی بکەیت؟ لەوانە بوو خۆت بکوژیت. بێجگەلەوەیش دنیا نەیەهێشت، نامە پڕکردنەوەیش بە قسەی هیچ و پوچ لە کاتێکدا کە دڵم لێوان لێوی غەم و پەژارە بوو بۆ تەواو لە هەموو شارەکەماندا لەبارەی ئەم ڕووداوە قسەکرا. وای لێ هاتبوو من و دنیا لە تاو چرپە چرپ و تەماشای نەفرەت ئامێزی خەڵکی تەنانەت نەمانەتوانی ڕوو لە کەنیسەیەش بکەین. هەندێک جاریش خەڵکانێک بەدەنگی بەرز و ڕوبەڕووی خۆمان پلاریان ئەوەشان، هەموو دۆستەکانمان لێمان ئەتەکینەوە، هەمویان تەنانەت بەسەریش سڵاویان لێ ناکردین. لەو باوەڕەدا بووم هەندێک لە شاگردوکان و کارمەندە بچووکەکان ئەیانویست قەتران بە دەرگای ماڵاوماندا بکەن تا سووک ڕسوابین.
وای لێ هاتبوو خاوەن ماڵەکەمان جەختی لێکردین خانەوەکە چۆڵ بکەین. هۆی گشت ئەمانە مارفا پترۆڤنا بوو کە لە هەموو ماڵەکاندا تاوانەکەی خست بۆ سەر دنیا و ئابڕووی بردەبوو. ئەو لێرە هەموو کەس ئەناسێت و لە ماوەی ئەو مانگەدا بەردەوام هاتوچۆی شاریە کرد، لەبەرەوەیش کە کەمێک چەنەبازە و حەزی بە قسەی ناوماڵ و خێزانە و بە تایبەتی دەردە دڵی لەبارەی مێردەکەیەوە کە کارێکی باش نییە، بۆیە لە ماوەیەکی کورتە نەک تەنیا لە ناو شارەکەماندا بەڵکو لە گشت هەرێمەکەدا ڕووداوەکەی بڵاو کردەوە. من نەخۆش کەوتم وە لێ دنیا لە من خۆگرتر بوو. خۆزگە ئەتبینی چۆن بەرگەی هەموو ئەو شتانەی ئەگرت و تەنانەت دڵخۆشی منی ئەدایەوە. ئەو فریشتەیە خوا بەزەی پیامان دەهاتەوە و کارێکی کرد کۆتایی بە ئازارەکانمان هات، چونکە جەنابی سفیدریگالۆڤ عەقڵی بەسەردەهاتەوە پەشیمان بووە. دیارە بەزەی بە دنیا داهاتوتەوە گەلێک بەڵگەی حاشە هەڵنەگر و ئاشکرای لەبارەی بێتاوانی دنیا و بە مارفا پترۆڤنا داوە، واتە هەمان نامەی دنیا کە بە ناچاری و بە مەبەستی ڕەتکردنەوەی ئەو پێشنیازانەی سفیدریگالۆڤ بۆ بینینی بەنهێنی و قسەکردن لەگەڵیا کردبووی و لێی پاڕابەوە پێشەوەی مارفا پترۆڤنا لە باخەکەدا بیان بینێت. دنیا نامەکەی دابووە سفیدریگالۆڤ و دوای ڕۆشتنی هەر لای ئەو مابووە. لە نامەکەدا دنیا بە ڕاشکاوی و تووڕێیەکی زۆرەوە دەربارەی ڕەفتاری نامەردانەی سفیدریگالۆڤ بە تایبەت بەرامبەر مارفا پترۆڤنا قسەکات و سەرزەنشتێکات و ئەوەی بەبیر دێنێتەوە کە ئەو باوکی خێزان و سەرۆکی ماڵە. لە دوایشدا پێڵێ کە ئازار پێگەیاندن و بەدبەختکردنی کچێکی نەکبەت و چارە ڕەشی بێپشت و پەنا لەلایەن ئەو پەڕی نامەردیە. بە کورتی ڕودای ئازیزم، نامەکە ئەمەندە نەجیبانە و کاریگەر نووسرا بوو کام خوێندەوە بە کوڵە گریام و ئێستایش بێ فرمێسک ڕشتن ناتوانم بیخوێنمەوە. بێلەوەش شایەتی دانی خزمەتکارەکانیش کە لە حاڵەتی لەم جۆرەدا زیاتر لەوەی سفیدریگالۆڤ بە خەیاڵیدا بێ بینی بوویان و بیستبوویان بوو بەهۆی ئەوەی دنیا بێتاوان دەربچێ. مارفا پترۆڤنا تەواو سەراسیمە و خۆی لای ئێمە دانی پیادانا دووبارە کەوتو بۆ حاڵەتی مردن، بەڵام بە تەواوی لەوە گەیشت کە دنیا بێگوناهە و ڕۆژی یەکشەمەی دوایی هەر لەگەڵ گەیشتە کەنیسە کەوتە سەر ئەژنۆ، گریا و لە حەزرەتی مریەم پاڕای و داوای لێکرد لەو ئەزمونە تازێدا تێگنشکێ و ئەو توانایی بداتێ کە ئەرکەکانی بە چاکی ئەنجامدا، پاشان ڕاستەوخۆ بێ ئەوەی سەر لە کەس بدا هاتە لامان و هەموو شتێکی بۆ باسکردین. بە کوڵ گریا و بە پەشیمانێکی زۆرەوە دنیای لە باوەشگرت و داوای لێبوردن و لێخۆشبوونی لێکرد. هەر ئەو بەیانێ بێکات بە فیڕۆدان یەکسەر لای ئێمەوە چووە سەردانی هەموو ماڵەکانی تریشار، لەگە شوێنەکاندا بە خوڕ فرمێسکی ڕشت زۆر لەبارەی دنیاوە قسەی باشیە کرد، باسی بێتاوانی و جوامێری و هەستی بەرزی دنیای بۆ هەموو کەسێک ئەجێڕایەوە. لەمانەیش زیاتر ئەو نامەی کە دنیا خۆی بۆ جەنابی سفیدریگالۆڤی نووسی بوو پیشانی هەموو کەسێکیدا و بەدەنگی بەرز بۆی خوێندنەوە، تەنانەت مۆڵەتی ئەوەشی دانێک کە وێنەی لەبەر بگرنەوە. بەڕای من ئیتر ئەم کارەیان زیاد بوو پێویستنیا کرد. بەم جۆرە بە ناچاری چەند ڕۆژێک لەسەر یەک چووە ماڵی هەموو ئاشنا و دۆستەکانی شاری، چونکە هەندێک لەوانە لەوە دڵگیر بوون کە بایەخ بە هەندێکی تر دراوە، بۆیە سەرەی بۆگرتن و ئیدی هەموو ئەیانزانی کە فلانە ڕۆژ مارفا پترۆڤنا لە فلانە شوێن نامەکە خوێنێتەوە. بۆ بیستنی تەنانەت ئەوانش کە چەند جارێک دەقی نامەکەیان لە ماڵی خۆیان و کەسانی ناسیاوی تریشدا بیست بوو کۆ ئەبوونەوە. بەلای منەوە گەلێک لەم کارانە زیاد بوون، بەڵام ئەمە ڕەوشی مارفا پترۆڤنایە. لانی کەم هەموو ئابڕوویەکی بۆ دنیا جێڕایەوە و هەموو عیبە و خەوشەکانی لە ئەستۆی مێردەکەینا کە لە ڕاستیدا هەر ئەویش تاوانباری سەرەکی بوو. تەنانەت وای لێکرد بوو کە بەزەیم پیایدا بێتەوە. ئەو کارەی بەو پیاوە داماوەیان کرد زۆر لەوە سەختتر بوو کە چاوەڕێکرا. هەر دوای ئەوە گەلێک خێزان داوایان لە دنیا کرد کەوانە بە مناڵەکانیان بڵێتەوە، بەڵام ئەو داوای بەخشین لێکردن بەگشتی لە ناکاوێکدا هەموو ڕووی ڕێزیان تێکرد و بە تایبەتی ڕەفتاری باشیان لەگەڵیان وان.
گشت ئەم ڕووداوانە پێشاتێکی چاوەڕوان نەکراوی ویان هێنایە گۆڕەیەکە توانین بڵێن بە تەواوی چارە نووسی ئەمەی گۆڕی ئەو بزانە ڕودیای ئازیز پیاوێک داوای دنیای کردەوە ئەویش قایل بوو ئەمەوێت ئەم مەسەلێت زوو پێ بگەنم هەرچەندە لەم کارەدا ڕاوێژ بە تۆ نەکراوە بەڵام هەرگیز لە هەڵوێستی من و خوشکت دڵگران نابی چونکەوە خۆت ئەزانی دواخستنی و کارە تا گەیشتنی وەڵامی تۆ بۆ ئێمە ناگونجە بێجگە لەمە تۆ هەروە دوور بە دوور نەدەتوانی بە وردی بڕیار لەسەر هەموو شتێک بدەیت ئەمەش درێژەی باسەکەیە ئەو پیاوە واتە پیتەر پیترۆڤیچ لۆژین کارمەندێکی پایە بەرزە لەگەڵ مارفا پترۆڤنادا کە لەم کارەدا دەستی باڵای هەبوو خزمایەتێکی دووریان هەیە کارەکەوا دەستی پێکرد کە لە پێشدا بەهۆی ئەم خانمەوە لۆژین حەزی بە ئاشنایەتی ئێمە کردبوو پێشوازی چاکی لێکرا قاوەی خواردەوە و ڕۆژی دوای نامەیەکی بۆ ناردین لە نامەکەیدا زۆر بەڕێزەوە پێشنیازەکەی خستە ڕوو داخوازیەکەشی ئەوە بوو کە بە زووترین کات وەڵامی تەواوی بدەینەوە ئەو پیاوێکی کارایە گەلێک سەری قاڵە و ئێستا ئەوێ بەپەلە بڕواتە پترۆزبورگ بۆیە هەموو دەقیقێکی لا بنرخە بێگومان ئێمە لە سەرەتاوە ئەومان زۆر لە لاسەیر بوو چونکە کارەکە زۆر بەپەلە و بێ چاوەڕوانی کردن ئەنجامدرا ئەو ڕۆژە هەمووی ئێمە بە جوتە بیرمان کردەوە و گژلایەکیمان هەڵسەنگان ئەو کەسێکە بڕوای پێکرێ هەبووە لە دوو شوێن کارەکات و سەرمایەکی باشی پاشەکەوت کردووە ڕاستە تەمەنی 45 ساڵە بەڵام هێشتا بەدیمەنە و جێسەرنجیژنە بەگشتی مرۆڤێکی دروست و لایەقە تەنیا ئەوەی هەیە کەمێک ڕووتاڵ و لوت بەرزە ڕەنگە ئەمەش تەنیا لە یەکەم بینینیدا ئەو هەستت تێبگەڕێنێ ڕودیای ئازیز وا لە پێشەوە پێ دەڵێم هەر کاتێک لە پترۆزبورگدا یەکترتان بینی ئەمە لە ئایندێکی زۆر نزیکدا ڕووەدا ئەگەر لە یەکەمین بینین تا خەوشێکت تیا بەدی کرد لەبارەوە وەک ڕەوش و نەریتی تایبەتیت کە زوو هەڵەچیت بڕیاری بەسەرەمەدا ئەمەت هەر بۆ ئاگاداری پێڵم ئەگینا لەوە دڵنیام کە ڕاد بەرامبەری چاکە بێ لەمەیش بۆ ناسینی هەر کەسێک ئەبێت لەگەڵیدا وردەوردە هەڵسوکەت بکەیت و لەوە ئاگاداربی کە تووشی هەڵەیەکی وانەبی پاشان نەتوانی ڕاستی بکەیتەوە بەڵام گەلێک بەڵگە لەسەرەوە هەیە کە پیتەر پیترۆڤیچ کەسێکی تەواو بەڕێزە لە یەکەم دیداریدا لەگەڵماندا ئەوەی دەرخست کە کەسێکە خاوەن بڕیاری خۆیەتی وەلێ لە گەلێک بوارداوە خۆی ئەیوت هاوبیری نەوەی نوێیە و دوژمنی هەموو شتێکی خەیاڵیە گەلێک شتی تریشی وت وەک ئەوەی هەندێک حەزی لە ناوبانگە و زۆری پێخۆشە گوێ بۆ قسەی ڕادێرن ئەمیش تاوان نییە دیارە مشتی لەوە زیاتر تێنەگەشتم وەلێ دنیا پێیوتم کە هەرچەندە زانیاری زۆری نییە بەڵام ئاقڵ و قسەزان و میهرەبانە ڕودیا تۆ ڕەوشی خوشکە دەناسی کچێکی ڕەند و بە ئاوەز خۆگر و پرشکۆ ئەگەرچی دڵێکی ئاگرینی هەیە و من ئەوم بە چاکی تیا هەست پێ کردووە هەڵبەتە هیچ کامێکیان عشقێکی زۆر گەوریان بۆ یەکتری نییە بەڵام دنیا بێژگەل لە ئاقلیەکەی کچێکی گەلێک مەردە فریشتەیەکە بۆ خۆی ئەرکی خۆی لە بەختەوەری مێردەکەی دابینێ کە ئەویش لای خۆیەوە هەوڵی بەختەوەری ئەمێتی هەرچەندە پێویستە دان بۆ دابنێن کە تا ڕادەیەگەم کارە زوو ئەنجامدرا وەلێ لە ڕاستیدا لەبارەی نیەت پاکی پیتەر پیترۆڤیچەوە هیچ بەڵگەیەکی گوماناویمان نییە هەر لەم بارەوە ئەبێت ئەوەیش بڵێم کە پیاوێکی زۆر ئاقڵ و بەڕاو تەکبیرە بێگومان خۆی ئەوە ئەبینێ کە دابینکردنی بەختەوەری خودی ئەو لەبارەی هاوسەریەتیەوە بەسراوەتەوە بە بەختەوەری دنیاوە و ئەو ژیانەی لەگەڵ ئەودا بەسەریە بە سەبارەت بە هەندێک ناهەمواری لە ئاکار و هەندێک دابوونەریتی کۆن و تەنانەت بەشێک لە جیاوازی بیر و باوەڕ کە شادمانترین هاوسەریش ناتوانێت خۆی لێ ببوێرێت دنیای پێیوتم کە بڕوای بەخۆی هەیە و هیچ جۆرە ترسێکی لێ بەدی ناکرێت و ئەتوانێت زۆر خۆگر بێ بەمەرجێک پەیوەندیەکان لەسەر بنەمای ڕازگۆیی و یەکسانی دامەزرا بێ لە ڕووی دەرەوەیدا بە پیاوێکی زۆر بە زەبر و زەنگ ئەچێ بۆ نمونە لەو سەرەتایەوە من هەندێک بەڕکن هاتە بەرچاوم وە لە ئەشێت ئەمە لەوێەوە سەرچاوی گرت بێ کە پیاوێکی ڕێک و ڕاستە لەو باوەڕێژدام کەوایە هەروها لە دیدەنی دووەمدا دوای ئەوەی زانی دنیا قایلە لە بێنە و بەردەی قسەکانیدا ئەوەی دەرخست کە پێشتر واتە پێش ئاشنایەتی لەگەڵ دنیادا
مەرجی لەگەڵ خۆیدا کردووە کە کچێکی ڕەسەن و بێجیازی بهێنێ کە سەختی زەمانەی چەشت بێ. بەڕای ئەو نابێت مێرد بە هیچ جۆرێک قەرزاری ژنەکەی بێ، بەڵکو و چاکتر وایە ژن مێردەکەی بە گەورەی خۆی بزانێ. ئەبێت لێرەدا ئەو بڵێم کە ئەم مەبەستەی هەندێک هێور و میهرەبانانەتر لەوەوت کە ئێستا من بۆ تۆم نووسی، وەلێ من ڕستەکانیم لەیاد کردووە و تەنیا ماناکانم لەبیرە. بێجگەلەوەش هیچ مەبەستێکی لە دوای ئەم قسەیەوە نەبوو، بەڵکو لەبەرەوەی گەرمی قسە ببوو لە دەمی لەرپەڕی بە جۆرە کە پاشان ئەیویست هەر چۆنێک بۆ وتەکەی پینە بکات و سووکتر بیخاتە ڕوو. لەگەڵ ئەوەیشدا من قسەکەم زبر هاتە پێش چاو، پاشان ئەمەم بە دنیاوت، بەڵام دنیا بە تووڕێی وەڵامی دامەوە کە قسە شتێکە و کردەوە شتێکی تر. بێگومان ڕازەکە دنیا پێشەوەی بڕیار بدا بە درێژایی شەو نەنووست. ئەو وایە زانی من خەوتوم، بۆیە لە جێگاکەی هاتە دەرێ و هەموو شەوەکە لە ژوورەکەدا کەوتە پیاسەکردن تا لە ئەنجامدا بەرامبەر پەیکەرەکەی ئیسا بە چۆکدا هات. بۆ ماوەیەک دوعا و نزای کرد و بەیانی پێیوتم بڕیاری شوکردنەکەی داوە. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی شەشەم. پێشتر ئاماژەم بەوەدا کە پیتەر پیترۆڤیچ دێت بۆ پترۆسبۆرگ، لەوێ کاری گرنگی هەیە و ئەوێت لە پترۆسبۆرگ نووسینگەی ڕاوێژکاری پارێزەری بکاتەوە. ماوەیەک هە بە دوای کاری ماف و دادگاییەوەیە. چەند ڕۆژێک پێش ئێستا دادگاییەکی گرنگی بردەوە. لەم بارەوە پێویستە بچێ بۆ پترۆسبۆرگ چونکە لە ئەنجومەنی نمایندەکاندا کارێکی بایەقداری هەیە. بەم جۆرە ڕودیای ئازیزم ڕەنگە ئەمە بۆ تۆیش سوودی هەبێت و من و دنیاوامان بیر لێ کردەوە کە تۆ هەر لە ئێستاوە بتانی بێ سێودووکردن بکەویتە دوای کاری ئایندەی خۆت و چارە نووست دەستە بەرکەی. خوا بکەم ئەم کارە بێتە دی چونکە دەستکەوتێکی گەورەیە. ئابێت ئەمە تەنیا بە دلۆڤانیەکی خوداوەند لە قەڵم بدەین بەرامبەر بە ئێمە. دنیا بێجگە لەمە چ ئاواتێکی ترینە. تەنانەت پیرۆسیامان لێ کرد و لەم بارەوە چەند شتێکمان بە پیتەر پیترۆڤیچ وت. ئەویش دوای ڕامان و سێودوویەکی خۆی وەڵامەکەی وابوو کە کاری ئەوەی بێز کردتر بەڕێوە ناچێت و چاکتریژەوەیە مافی کارەکە خزمێک وەری بگرێ نەک بێگانێک. بەو مەرجەی خزمەکە ئامادەی کارکردن بێت و نکۆڵی لێنەکە. ئەشێت تۆ نەتوانی ئەو کارە بکەیت، بەڵام ئەو زوو دوودڵیەکی بە خەرجدا کە ڕەنگە خوێندنی زانکۆت بواری ئەوەت نەداتێ کاری نووسینگەکەی ئەنجام بدەیت. قسەکان لێرەدا کۆتاییان هات، بەڵام ئێستا دنیا بێجگە لەمە بیر لە هیچی تر ناکاتەوە. چەند ڕۆژێکە ئەم بیرە تای لێهێناوە، پلانێکی وردی بۆ داڕشتووە کە پاشان بتوانیت لە کاروباری دادگادا هاوکاری یان ببیتە هاوبەشی پیتەر پیترۆڤیچ بە تایبەتی کە خۆیشت لە کۆلێژی مافیت. ڕودیا، من بە تەواوی لەگەڵ یام و لە هەموو نەخشە و ئاواتێکیدا هاوبەشم، چونکە بەدیهاتنی بەگران نازانم. هەرچەندە پیتەر پیترۆڤیچ کەمێک لە ئێستادا ڕاڕایە چونکە هێشتا تۆ ناناسێت، بەڵام دنیا تەواو لەوە دڵنیایە کاتوانێت کاریگەریەکی باش لە مێردی ئایندەی خۆی بکات و بە ئاوات بگا. لەم لایەنەوە بڕوای تەواوی هەیە. بێگومان ئێمە خۆمان لەوە نەبان کرد کە بەرامبەر بە پیتەر پیترۆڤیچ لەبارەی ئەم حەزە دوور و درێژانەمانەوە هیچ بڵین، بە تایبەتی کە تۆ ببیتە هاوبەشی کارەکەی، چونکە ئەو پیاوێکی کردە و بە بڕیارە و لەوانە بۆ قسەکانی ئێمە بە وشکی وەربگرێ، لەوانە بوو تەنیا بە خەیاڵاتی بزانێ. هەروەها نەمن و نەدنیا لەبارەی ئاواتی خۆمانەوە کە ڕەنگە بتوانێت تا تۆ لە زانکۆیت هاوکاری ئەومان بکە پارەت بۆ بنێرین. تا ئێستا وشەیەکمان نەدەرکاندووە، یەکەم لەبەرەوەی کە ئەم مەسەلێ لە دواییدا خۆ بەخۆ ئەڕواتە پێشێ و بێ ئەم لاولا خودی پیتەر خۆی پێشنیازیەکە بۆ ئەبێت قسەی دنیا ڕەت بکاتەوە، بە تایبەتی کە تۆ ئەتوانیت
لە نووسنگەکەیدا ببیتە دەسەڕاستی و ئەو هاوکاریە وەک مافی تەواوی خۆت وەربگری نەک پێبەخشین. دنیا هیوادارە بە باشی ئەم کارە ئەنجام بدات و من بە تەواوی لەگەڵیدام. دووەم لەبەر ئەوە هیچم نەوت چونکە من زۆرم پێخۆش بوو لەو بەیەگەشتنتاندا هەردووکتان هاوشان و یەکسان بەیەکلی بن. کە دنیا بە چاکی لەبارەی تۆ دوا پیتەر وای وەڵامدایەوە کە بۆ بڕیاردان لەسەر هەر کەسێگە بێ بە شەخسی و لە نزیکەوە بیبینی و بیناسی. ئەو مافەی بۆ خۆی بەجێهێشتووە کە لە دوای ناسینت اینجا لەبارەتەوە ڕای خۆی دەربڕێ. ئازانیت ڕودیای ئازیزم بە پێی بۆچوونی من لەسەر هەندێک وێنای خۆم بێگومان ئەمە بە هیچ جۆرێک پەیوەندی بە پیتەر پیترۆڤیچەوە نییە و تەنیا بیانوێکی تایبەتی و پیرێژنانی خۆمە. بەڕای من وا چاکترە کە دوای زەماوەندی ئەوان وەک چۆن ئێستا ژیم هەر ئاو بە تەنیا بژیم نەک لەگەڵ ئەواندا. من تەواو لەوە دڵنیام ئەو هێن خانەدانە خۆی ڕووم لێ ئەنێ کە لە کچەکەم جانەبمەوە کە تا ئێستا هیچی نەوتۆ تەنیا لەبەرەوەیە ئەم مەسلەیە قسەی ناوێت و هەر لە خۆیدا ڕوون و ئاشکرایە. بەڵام من ئەوە ڕەدەکەمەوە. لە ژیانمە گەلێک جار سەرنجی ئەوم داوە کە زاوە زۆر خەسووی خۆش ناوێ. منیش نەک نامەوێت ببم بەبار بەسەر کەسێکەوە بەڵکو تاتی کێک نان و مناڵێکی وەک تۆ و دنیا گیانم هەبێ ئەمەوێت تەواو بە ئازادی بشیم. ئەگەر بکرێت ماڵەکەم نزیک بە هەردووکتان بێت چونکە ڕودیا من جوانترین شتم بۆ کۆتایی نامەکەم هێشتوتەوە. ئەوە بزانە کوڕی خۆشەویستم. ڕەنگە لە ئایندەیەکی زۆر نزیکدا هەمومان جارێکی تر لە دەوری یەکدی کۆ ببینەوە و دوای 3 ساڵ لە یەکتر دابڕان هەرسێکمان بکەوینە ئامێزی یەکترەوە. ئەمە بڕیارێکی بنەبڕە کە من و دنیا ئەچین بۆ پترسبۆرگ. کەی ئەوەیان بە تەواوی نازانم وەلێ بە هەر حاڵ زۆر زوو ڕەنگە تا هەفتەیەکی تر بکەوینە ڕێ. هەموو شتەکان بە پیتەر پیترۆڤیچەوە بەسراونەتەوە کە لەگەڵ یەکەم دەرفەتدا لە پترسبۆرگەوە هەواڵمان پێ بگەێنێ. ئەو لەبەر چەند هۆیەک ئەوێ بە زووترین کات زەماوەندەکە بسازێت و تەنانەت ئەگەر بشێت پێش هەفتەی گۆشتخۆری بکرێت. ئەگەر بەهۆی کەمی کاتەوە ساز نەبوو ئەو سایەکسەر لە دوای ڕۆژانی ڕۆژوەوە ئەنجام درێ. ئای بە چ شادمانیەکەوە بە سنگەوت ئەنووسێنم. دنیا لە خۆشی ئەو دیدارت لە گەشکەدایە و جارێک بەگاڵتەوەتی هەر تەنیا لەبەر ئەمە بوو کەویستم ببمە ژنی پیتەر پیترۆڤیچ. دنیا فریشتەیە. ئێستا خۆی هیچ نانووسێت و تەنیا پێیوتم ئەوەت بۆ بنووسم کە ئەمەندە قسەی بۆ تۆ هەیە. ئەمەندە قسەی هەیە ناتوانێت دەست بۆ قەڵەم درێژ بکە. ئەزانێت لە چەندێ ڕێکدا هیچ ناوتێت بەڵکو زیاترە بێتە هۆی ناڕەحەتی. ئەوێت تند لە ئامێزت بگرم و ماچی بێ ئەندازت بۆ بنێرم. ئەگەرچی ڕەنگە بەم زوانە هەموو لە دەوری یەکتر کۆبین لەگەڵەوەشدا لەم ڕۆژانەدا چەند بتوانم پارەت بۆ نێرم. ئێستا کە هەموو زانیویانە دنیا ئەبێتە ژنی پیتەر پیترۆڤیچ لە پڕا ئەعتیباری منیش زیادی کردووە بۆیە توانم لە جاران زیاتر قەرز بکەم و ڕەنگە 25 یان 30 ڕۆبڵت بۆ ڕەوانە بکەم. لە خەرجی ڕێگامان ئەترسم ئەگینا زیاترم بۆ ناردی. هەرچەندە پیتەر پیترۆڤیچ هێن میهرەبان بوو کە بەشێکی خەرجی هاتنمان بۆ پایتەختی لە ئەستۆگرت یعنی خۆی پێشنیازی کرد کە بار و سنووقی گەورەمان لەسەر گیرفانی خۆی بۆ وارکە. گوایە بەهۆی ناسیاوەکانیەوە سازاندوێتی لەگەڵەمانێشدا ئەبێت حسابی گەیشتنە پترسبۆرگیش بکرێت چونکە لەوێ لانی کەم لە ڕۆژەکانی بەرایدا نابێت تەواو بێپارە بین. ئێمە بە وردی لەگەڵ دنیادا حسابی تەواومان کردو و زانیمان ڕێگا ئەوەندە خەرجی نابێت. لە ماڵەوە تا وێزگەی شەمەندەفەر تەنیا 90 فەرسەخە. ئێمەش هەر لێستاوە لەگەڵ گالیسکەوانێکی دێهاتیدا ڕێکەوتوین. لەوێەوە بە شەمەندەفەری پلەسێ سەفەرێکی زۆر خۆشەکەین بۆیە شێت و ڕەنگە هەروایش بێ کە بتوانم زرنگی بکەم و لە باتی 25 ڕۆبڵ 30 ڕۆبڵت بۆ بنێرم. باشە ئیتر بەسە 2 پەڕەی تەواوم بۆ پڕکردەوەتەوە و ئیدی جێگەی خاڵی نەماوەتەوە. هەموو چیرۆکەکانم نووسی چی ڕوویدا بوو چی وترا بوو. ئێستاش ڕوودیای بێوێنم تا بە یەکگەشتێکی نزیک لە ئامێز دەگرم و درودی پاکی دایکانت بۆ نێرم. ڕودیا دنیای خوشکت خۆش بێت.
چەند ئەو تۆی خۆشەوێت تۆیش ئەوەندە ئەوەش بزانە کە ئەو بێ ئەندازە تۆی خۆشەوێت تەنانەت لە بۆنی خۆی زیاتر تۆی خۆشەوێت فریشتەی و تۆیش ڕوودیا تۆ هەموو شتێکی بۆ ئێمە گشت ئومێد و ئارەزۆکانی ئێمەیت ئەگەر تۆ بەختیار بیت ئێمەش بەختەوەرە بین ئایا تۆک جاران لەخوا ئەپارڕێتەوە بڕوات بە چاکی پەروەردگار و فریاد ڕەسەکان هەیە لە ناخی دڵمەوە ئەترسم نەکاتۆیش ئەم بێ باوەڕێت تازەیە کاری لێکرد بێتی ئەگەر وابێ من لە باتی تۆ لەخوا پاڕێمەوە ئازیزم لەبێرت نەچێ چۆن کەم ناڵ بوویت هێشتا باوکت نەمرد بوو تۆ لەسەر ئەژنۆم دائەنیشتیت و درودەکانت بە زمانی مناڵانە لەبەرخۆتەوە ئەوت و چۆن ئێمە هەمومان بەختەوەر بووین خواد لەگەڵ بەڵکو بە ئومێدی دیدار تون لە باوەش دەگرم و ماچی بێ ئەژمارت دەکەم تا مردن بە قوربانت بم پولخریا ڕاستکۆڵنیکۆفا پولخریا ڕاستکۆڵنیکۆفا لە هەموو ماوەیەدا کە ڕاستکۆڵنیکۆف نامەکەی خوێندەوەوە تا لە دەست پێکردنیەوە تا کۆتایی فەرمێسک دەم و چاوی تەرکرد بوو بەڵام کە لە خوێندنەوەی بووەوە ڕەنگی ڕووی پەڕی و لەرقا گرژ ببوو زەردەخەنێکی تاڵ و ناخۆش و زەردباوی و وەک ماری کەوت بەسەر لێ و سەری نایە بان سەرینە کۆنەکەی و کەوتە بیرکردنەوە ماوەیەک بیری کردەوە دڵی تون لێدا و هۆشی زۆر پەرێشان بوو سەرنجام ئەو ژوورە بچووکە زەرد هەڵگەڕاوی زیاتر لە دۆڵاب یان سنووغەچوو لی بەتەنگات و هەناسەی گیرا ڕوانین و بیری داوای کرانەوەیان لێکرد کڵاوەکە هەڵگرت و لە ژوورەکە بە دەرکەوت ئەم جاریان باکی لە هیچ کەسێک نەبوو کە لە ڕێگەی پلیکانەکاندا بیبینێت و بە تەواوی ئەو بابەتەی فرامۆش کرد بۆ ڕۆشتن بۆ دوورگەی ڤازیلیڤسکی شەقامی ڤی هەڵبژارد و ئەدوت پەلەی بە ئەنجامگەاندنی کارێکیە ئاسایی لە کاتی ڕۆشتندا بێەوەی ئاگاداری شەقامەکە بێ لە ژێر لێەوە شتێکیەوە تەنانەت هەندێک جار بە دەنگی بەرز لەگەڵ خۆیدا ئەدووە و ئەمەش ڕێبوارەکانی سەرسام کرد بوو گەلێک لەو ڕێبوارانە بەسەرخۆشیان نەزانی نامەکەی دایکی تەواو بێحەوسڵەی کرد بوو بەڵام لەبارەی گرنگترین و سەرەکی ترین مەسەلەوە بۆ چرکەیەکیش تەنانەت کە هێشتا لە خوێندنەوەی نامەکەیش نەبووبووەوە بێد و دڵی بڕیارێکی زۆر قرس و بنبەستی لەسەر مەسەلەکەدا تا من مابم ئەم شوکردن و ژن هێنانە سەر ناگرێ جەنابی لۆژنیش قیر بە قەرز بە تەوسەوە لەگەڵ هەستکردن بە سەرکەوتنی بڕیارەکەی خۆشحاڵی و تووڕێیەکیشی تێگەڕا لەبەر خۆی و کەوتە ورتەورت بەڵێ مەسەلەکە زۆر ڕوونە نا دایکە نا دنیا ئێوە ناتوانن فریوم بدەن تازە بە تازەش داوای لێبوردنەکەن کە پرسیان بە من نەکردووە خۆیان بڕیاریان داوە بێگومان لەو باوەڕێژدان کەیتر ناکرێ و پلانە هەڵوەشێتەوە و لێبینن کەوە کرێیان نا چپاساوێکی گرنگی ژەهێنەوە ئەڵێن پیتەر پیتۆڤیچ هێن دەربەست و ئەوەندە سەرقاڵە کە تەنانەت ئەبێت زەماوەندەکەی لە دەرفەتێکی زۆر کەم یان لە وێزگەی شەمەندەفەردا بکە نەخێر دونێچکە چاگەزانمە دەوێت لەبارەی چمە بەستێکەوە بە درێژی لەگەڵمدا بدوێت ئەوەیش دەزانم کە هەموو ئەو شەوە لە ژوورەکەدا پیاست کردووە بیرت لە چی کردوێتەوە بەرامبەر وێنەکەی مریەمی پاکیزە کە دەستکردی مامۆستایانی غازانە و لە ژووری خەوتنی دایکمدایە بۆچی دوعا و نزات کردووە سەرکەوتن بە چیایی جولجوتە سەختە کەواتە بڕیارەکە بە سەختی درابوو تۆ ئافدوتیا ڕۆمانۆڤنا ئەتەوێت ببیتەژنی پیاوێکی کارە و عەقڵ کە خاوەنی سەرمایە دیارە لەبەرەوەی خاوەن سەرمایە ئیتر ئەوەشتی سەرەکی و ڕەزایەت بەخشە بە قسەی دایکم لە دوو جێگا کارەکات و هاوبیری نەوەی نوێ و بەلای دنیای شەوە گوایە پیاوێکی میهرەبانە وشەی گوایە لە هەمووشت سەرنج ڕاکێشترا
دونێچکایش هەر لەبەر خاتری ئەو گوایە شووی پێکا. زۆر باشە بەڵامە بێت تۆ بە دوای ئەوەدا بگەڕیت کە چۆن دایکم دەربارەی نەوەی نوێ بۆی نووسیوم، تەنیا لەبەرەوەی تایبەتمەندی ئەو پیاوە دیاری بکە یان لەبەر دووربینی خۆی تا خۆشەویستی من بۆ جەنابی لۆژین بجوڵێنێ. ئای فێڵ بازەکان، پێویستە لایەنێکی تریژ ڕوون بکرێتەوە تا چەند ئەم دوژنە لەو ڕۆژە و لەو شەو و تەنانەت دوای ئەوەیش لەگەڵ یەکتریدا ڕاست و ڕەوان بوون. ئایا هەموو قسەکانی نێوان ئەو دوانە هاتووەتە سەر زمانیان یان خۆیان ویان داناوە لە دڵ و بیری هەردووکیاندا یەکشت هەیە و ئەو شتەیش پێویست ناکە بەو شە بوترێ چونکەوتنەکەی بێهودە و زیادەیە. بێگومان تا ڕادێک هەر ئەمەیان بووە. لە نامەکەدا دیارە بەلای دایکمەوە پیاوەکە کەمێک توندە و بە سادەیی خۆی ئەمەی بە دنیاوتووە. بێگومانەویش هەڵچۆ بە تووڕێی وەڵامی داوەتەوە. هەڵبەتە چێ تووڕە نابێ کاتێک مەبەستێکی لاتەوا و ڕوون و ئاشکرا بێ کەچی پرسیاری ساف و سادەی لێ بکرێ، بە تایبەتی ئەگەر پێشتر بڕیاری تەواوی ئەوە درابێت و قابلی چەند و چون نەبێ. ئیتر ئەمە چییە کە بۆی نووسیوم؟ ڕودیا دنیات خۆش بێ، ئەو لە خۆی زیاتر تۆی خۆشەوێ. ئایا ئەمە پەشیمانیەک نییە کە لە ناوەوەیدا ئازاریەدا بەوەی قایل بۆ کچەکەی ببێتە قوربانی بۆ کوڕەکەی؟ تۆ ئومێدمانیت، تۆ هەموو شتێکمانیت. ئای دایکە، ڕقێکی ئەستور لە دڵیا ئاگریە سند و ئەگەر لەو کاتەدا جەنابی لۆژینی بدیایە ئەی کوشت. ڕاستکۆڵنیکۆف کەوتە دوای باهۆزەکانی نێوسەری و بەردەوام بوو لەسەر بیرکردنەوە. ئەم ڕاستە. بەڵێ ڕاستە کە لەگەڵ مرۆڤدا ئەبێت وردە وردە و بە پارێز نزیک بکەویتەوە بۆ ئەوی بکرێت باشی بناسی. بەڵام جەنابی لۆژین دیارە شتی سەرەکی ئەوەیە کە ئەو کەسێکی بەکار و گوای میهرەبانە. وەگاڵتەیە بار و سندوق لەسەر گیرفانی خۆی بارەکە. جا چۆن میهرەبان نەبێ؟ لەگەڵ ئەمانەیشدا هەردووکیان واتە بووک و دایک لەگەڵ کابرای دێهاتیە بڕیویانەتەوە بە گالیسکەکەی ئەو سەفەر بکەن کە حەسیری تیاداخراوە. آخر من خۆم سەفەری ئەو ناوم کردووە. باشە 90 فەرسەخە، دوای ئەویش 1000 فەرسەخی تر بە چاکێ خۆشی بە شەمەندەفەری پلەسێ سەفەرەکەین. ماقوڵیشە چونکە ئەبێت پێ بەقەدەر بەڕەکەت ڕابکێشی. کەواتە تۆ جەنابی لۆژین چکارەیت؟ آخر ئەمە بووکی تۆیە. بۆ ئەبێت نەزانی کە دایکی کچەکە بۆ خەرجی ڕێگا قەرزی کردووە؟ هەڵبەت تۆ لەم ڕۆ حسابێکی بازرگانیانەکەیت. مامەڵەکە یەکسان و لە سوودی هەردوولادایە، کەواتە بێت خەرجەکەشی نیوە بە نیوە بێت. تەواو وەک ئەو پەندەی ئەڵێ برامان برایوم کیسەمانجایی. وەلێ لێرێشدا ئەم پیاوە کارامەیە ئەشێت کڵاوی لەسەر نابن. آخر کرەی بار لە کرێی خۆیان کەمترە، لەوانەیە هەر بە بەلاش بێ. ئای ئەم دوژنە هەموو ئەم شتانیان نەبینیوە یان نەیانویست تۆ بیبینن؟ چەندە دڵخۆش و قایلن. جا ئەمە هێشتا گوڵەکان و میوەکان لە دواون، بەڵام ئەوەی گرنگە چروکی و ڕژدی نییە، بەڵکو ئەو شێوازەیە کە هەموو ئەمانەی تەکبیر کردووە. آخر ئەمە قسەی دوای هاوسەرێتی و بۆ ئێستا جۆرە پێشبینیەکی پەیامبەرانەیە. بەڵام دایە تۆ بە چ بۆنەیەکەوە کەوتوتەتە دوای ئەم بیرە؟ بەچی ڕێگای پترسبۆرگ لە بەرەگریت؟ بە 3 ڕۆبڵ یان وەک پیرێژنەکەڵێ بە 2 گەڵای چروک؟ ئەی لە پترسبۆرگدا چۆنەژی؟ ئەو کە بە چەند بەڵگەیەک لەوە گەیشتووە تەنانەت لە سەرەتای کارەکەشدا ناتوانێت دوای زەماون لەگەڵ دنیادا بژی. گوایە پیاوە ئازیزەکە لەم بارەوە شتێکی لە دەم دەرپەڕیەوە و وا خۆی نیشانداوە. هەرچەندە دایکم تەواو حاشا لەم مەسلەیەکە تۆڵێ خۆم قبوڵی ناکەم. کەواتە بە تەمای چێە؟ بە تەمای ئەو 120 ڕۆبڵەی کە بێت قەرزەکەی ئافاناز ئیڤانۆڤیچیش لەو بدرێتەوە. سەرپۆشی زستانە ئەچنێت، دەستکێشی جوان دروزەکە، چاوکزەکانی لە کیزەچێ، بەڵام سەرپۆشەکان لە ساڵێکدا 20 ڕۆبڵە خەنە سەر 120 ڕۆبڵەکە. من ئەمازانم دیارە هەموو ئومێدێکی ئەو بەزەیی جەنابی لۆژینی خانەدانە، بێگومان خۆشی پێشنیاز و جەختیشی لەم نەکە. بەڵێ هەروایە چاوەڕێ بە. ئای لەو دڵە پاکاشی لە ئاسانی بەردەوام ئاوا خۆش باوەڕن تا دوا چرکە یەکێک وەک پڕی تاوس ڕازێنەوە تا کۆتایی بڕوایان بە چاکە هەیە نەخراپە.
ئەگەرچی هەست بە هەموو شتێگەکەن بەڵام بە هیچ جۆرێک پێشەکی قسەیەکی ڕاز ناکەن تەنانەت بیریشی لێ ناکەنەوە بە هەردوو دەستیان حەقیقەت ئەدەنە دواوە تاو کاتێک کەسێکی لێزان بەدەستی خۆی کڵاوێنەکاتە سەر بەڕاست ئەبێت ئەم جەنابی لۆژینە میدالی شانازی هەبێت یاننا گرەوەکەم کە میدالی ئانای پاکیزەی هەیە و لە کاتی میوانداریکردنی لەلایەن کار بەدەست و بازرگانەکانەوە ئەی کات بخۆیدا ڕەنگە لە ڕۆژی زەماوەندەکەیشیدا هەروە بکە خوا بکەم نینۆکی سەرخوراندنی نەبێت باشە ئەوە دایکم وایە خوا تەمەنی درێژ بکاوا دروست بووە ئەی دنیا تۆ بۆ دنیا چکای ئازیزم من تۆ ئەناسم دوابێنینی یەکتریمان تەمەنت 20 ساڵان بوو من ڕەوشتی تۆم ناسیوە تەنانەت کە دایە ئەڵێت دنیا بەرامبەر زۆشت گۆڕاوە من ئەمە زانم من 2 ساڵ و نیو پێش ئێستا ئەوم زانیوە و لەو کاتەوە کە 2 ساڵ و نیو تێپەڕیوە بیرم لەوە کردوتەوە بەڵێ دەربارەی ئەوەی کە دنیا توانێت بەرگەی زۆرشت بگرێ ئەگەر ئەو بتوانێت بەرگەی جەنابی سفیدریگایلۆڤ بە هەموو ناتەواویەکانیەوە بگرێ ئەوە گومان لەوەدا نامێنێ کە بەڕاستی ئەتوانێت بەرگەی گەلێک ناخۆشی تر بگرێ ئێستا ئەو دایە وازان ئەتوان لەگەڵ جەنابی لۆژیندا هەڵبکەن ئەو کەسەی خاوەنی ئەو گریمانەیە کە بێت ژن لە نێو هەژاران بێنێت بۆەوەی ژن هەمیشە چاو لەبەری چاکەی مێردیان بن هەر ئەو کەسەی کە تا ڕادەیەک لە یەکەم پێگەیشتندا ئەم بیر و باوەڕێی دەربڕیوە باشە با بڵێن ئەم قسەی لە دەم دەرچووە هەرچەندە پیاوێکی بە ئاوەز و خاوەن لۆژیکە زۆر لەوانەشە کام مەبەستی هەرگیز لە دەم دەر نەپەڕی بێ بەڵکو و بە تایبەتی ویستی بێتی زووتر دەری ببڕێ بەڵام دنیا بۆ لای ئەو ئەم پیاوە ڕوون و ئاشکرایە و ئێوێ ژیان لەگەڵ ئەودا بەسەربەرێ دنیا بە نان و ئاوی و شق قەناعەت دەکا بەڵام ڕوحی خۆی نافرۆشێت و ئازادی خۆشی هەرگیز بە ژیانی ڕابواردن ناگۆڕێتەوە تەنانەت بە هەموو ناوچەی شلزویەک هۆلشتاینیشی ناگۆڕێتەوە تا ئەگاتە جەنابی لۆژین نەخێر ئەو دنیای من ناسیم ئەمە نەبوو هەڵبەتە ئێستایش هەر نەگۆڕاوە بێگومان وایە نمونەی سفیدریگایلۆڤ دژوارن و هەڵکردن لەگەڵیاندا زەحمەتە دیارە ئەوەش زەحمەتە کە هەموو تەمەنت بە شاراندا بگەڕێت و بە 200 ڕۆبڵ لە ساڵێکدا مامۆستایی بکەی لەگەڵ ئەمانەشدا من ئەوە زانم کە خوشکەکەم ئەوەی پێ باشترە وەک زنجیەکان ببێتە کۆیلەی مۆڵکداران یان وەک لیتوانیەکان ببێتە بەندەی ئەڵمانەکان نەک ڕۆح و هەستی خۆی بداتە یەکێک کە تا هەتایە حەزی لێ نەکا و بە هیچ پێیەوە نەبەستێت بەڵکو تەنیا و تەنیا لە بەرسوودی شخصی سوودێکی سوک و ڕسوە گریمان جەنابی لۆژین زێڕێکی بێگرت یان پارچە ئەڵماسیش بێت هێشتا ئەو هەر بەوە قایل نییە ببێ بەژنی شەرعی جەنابی لۆژین ئەی چۆن قایل بووە نهێنی ئەم کارە لە چیدایە گرێ کوێرەکە لە کوێدایە مەبەستەکە ڕوونە بۆ خۆی و ئاسوودەی خۆی و تەنانەت بۆ ئەوەیش کە لە مەرگ ڕزگاری بێ ئەو بە هیچ جۆرێک هەر خۆی نافرۆشێ بەڵام ئەوێ لەبەر خاتریەکێکی ترەمە بکە بۆ کەسێکی ئازیز و خۆشەویست خۆی ئەفرۆشێ هەموو مەبەستەکە لێرەدایە لەبەر خاتری برا و دایک خۆی ئەفرۆشێ هەموو شتێگە فرۆشێ بەڵێ چۆن پێویست بکە لەم لایەنەوە بیر و باوەڕە ئاکاریەکانی خۆشمان ئەکوژین ئازادی ئاسوودەی تەنانەت وێژدانیش هەر هەمووی ئەبینە بازار و مامەڵەیان پێکەین چی ئەبێت با ببێ بەو مەرجەی ئەو کەسانی خۆشمان ئەوێن بەختەوەر بن بێ لەمانەیش پاساوی تایبەتدا ئەهێنین لێ سوعیەکانەوە شت وەرەگرین و ئەشێت بۆ ماوەیەک ئارامی بدەینە خۆمان و بڕوا بە خۆمان بهێنین کە بۆ کاری چاکە ئەبێت ئەمە بکەین و هەر ئەبێت بیشیکەین بەڵێ ئێمە واین و هەموو شتێکیش وەک ڕۆژی ڕوون وایە ئەوە ئاشکرایە کە هیچ کەس بێجگەل لە رادیۆن ڕۆمانۆڤێچ لە ئارادانیە و هەر ئەوە پلەی یەکەمی ئەو بڕیاری بۆ دراوە باشە بێگومانە بێت بەختەوەری بۆ ئەو دەستەبەر بکرێت خەرجی زانکۆی فراهەم بهێنرێ بکرێتە هاوبەشی نووسنگەکەی و هەموو ئایندەی بۆ دابێن بکرێت دوور نییە ئەویش لە داهاتوودا دەوڵەمەند و بەڕێز بێت و ڕەنگە ناو ناوبانگیشی لە کۆتایی تەمەنیدا بگاتە دواپلە ئەی دایکە چۆن کچەکەی کاتە قوربانی بەڵام مەسەلەکە ڕوودیای بێوێنە ئازیز و ناوازە ئاخر چۆن ئەبێ بۆ کوڕێکی ئاوا بێوێنێت تەنانەت کچێکی وایش نەکرێتە قوربانی ئای لەو دڵە خۆشەویست و زاڵمە وەلێ ئەمە هیچ نییە
هەر لەمەوە ئەبێت ئێمە ئاگاداری چارەنووسی سۆنیایش بین. سۆنیاچکە مارمیلادۆف، سۆنیاچکە کە تا دنیا بمێنێ ئەویش نەمرا. ئایا ئێوە هەردووکتان بە تەواوی لە مەودای ئەم قوربانیە تێگەیشتون و هەڵتان سەنگاندووە؟ دڵنیان لە دەرەوەی تواناتاندا نییە؟ ئایا قوربانێکی بەکەڵکە؟ عاقڵانەیە؟ دنیا گیان، ئاخۆ زانی کە چارەنووسی سۆنیای ئازیز لەوە خراپتر نییە کە ژیان لەگەڵ جەنابی لۆژیندا بەسەربەری؟ دایکە نووسێت چ خۆشەویستێک لە ئارادا نییە، جا چی مایەوە؟ ئەگەر خۆشەویستی تیانە بێت و ڕێزیشی هەرتیانە بێ، ئیتر چی هەیە؟ ئەی ئەگەر بە پێچەوانە و نەفرەت و بێزاری و سوکاتی تیابێ، ئەوسا چۆن؟ کەواتە و کاتە وا دەرەچێ کا بێت بە ناچاری ئاگاداری پاکیزەیی بیت، وانە؟ تێگەین ئەزانن مانەی پاکیزەیی چییە؟ ئەزانن پاکیزەیی لۆژین لەگەڵ پاکیزەیی سۆنیادا یەکێکە، تۆ بڵێ ئەویان خراپتر و قێزەونتر و نەگریسترە، چونکە تۆ دۆنێچکا لێرەدا تەنیا باز لە ئاسوودەی و خۆش گوزەرانی زیاترەکەیت لە کاتێکدا لەوێت تەنیا و تەنیا ترسی لە برسا مردن هەیە. دۆنێچکا ئەم پاکیزەیە بە نرخێکی گران، زۆر گران کۆتایی دێ. چاکە ئەگەر پاشان دەرکەوت کە توانای هەڵگرتنی ئەو بارە گرانت نییە، تۆ بەکەی چەند خەم و خەفە دەچێژیت، نەفرە دەکەی، بەخڕ فرمێسکی نهێنی ئەڕێژیت، چونکە تۆ مارفا پترۆڤنانیت. هەی ئەوسا لەگەڵ دایکماندا چۆن؟ ئەو لە ئێستاوە ئازارە کێشێت و بێتاقەتە، ئێو کاتێک کە مشتێکی بۆ ڕوونەبێتەوە. ئەی من بەڕاست هیچ بیرت لە من کردوتەوە؟ من دۆنێچکە قوربانیدانی تۆم ناوێت و پێویست ناکە. نادایکە نامەوێت، مەحاڵت تا من ما بم، مەحاڵە بهێڵم ئەو کارە سەر بگرێ، هەرگیز قبوڵی ناکەم. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاو کاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی حەوتەم. لە ناکاوێکدا ڕاستکۆڵنیکۆف هاتەوە سەرخۆی و بێدەنگ بوو. وتی مەحاڵە ئەو زەماوەندە سەر بگرێ، باشە تۆ چیەکەی بۆیس کە سەر نەگرێ؟ ناهێڵیت؟ بە چه حەقێک؟ ئەتوانی لای خۆتەوە بە چ بەڵێنە قایلیان بکەیت تا و حەقت بدەنێ؟ کە خوێندنە تەواو کرد و چوویتە سەرکار، هەموو چارەنووس و ئایندەی خۆت بۆ ئەوان تەرخانەکەی؟ ئەم قسانەمان زۆر بیستووە، قسەی بێناوەڕۆکن. ئێستا چۆن؟ ئەبێت هەر ئێستا کارێک بکەیت، تێگەیت؟ بەڵام تۆ ئەتوانی چی بکەیت؟ تۆ باری بەسەریانەوە و گرفانیان هەڵەتەکێنیت. ئەوان ئەم پارەیە لەسەر 100 ڕۆبڵی خانە نشینیەکان وەرەگرن یان لە سفیدری گایلۆڤی قەرزەکەن. تۆیش ئەی ملیۆنێری ئایندە و ئەی ئەو خودایی کە چارەنووسی ئەوانت لە نێو مشتدایە، چۆن ئەمانە لە دەست سفیدری گایلۆڤەکان و ئافاناسی ئیڤانۆڤیچ فاخروشینەکان ئەپارێزیت؟ 10 ساڵی تر تا 10 ساڵی تر دایک لە دەست دەستماڵ دروستکردن و ڕەنگە ئەمەندەیش فرمێسک بڕێژێت کوێر بێت یا بەهۆی نەخواردنەوە تووشی سیل بێ. ئەی خوشکت چاک بیر بکەوە، تا 10 ساڵی دی یا هەر لەم 10 ساڵەدا خوشکت چی لێ دێ؟ هاتێ گەیشتیت؟ ڕاستکۆڵنیکۆف بەم پرسیارانە ئازاری خۆیەدا و وەک چێژێشی لێوەربگرێ وابوو. وەلێ هەموو ئەم پرسیارانە تازە و کتوپڕ نەبوون، بەڵکو کۆن و بێزارکەر و دێرین بوون. ماوەیەک بۆمانە ئازاریان ئەدایە و بە تەواوی دڵیان ئەپروان. دەمێک بوو ئەو خەمانە لە دەرونی داڕیشیاندا کوتابوو، گەورە ئەبوون، بەسەریەکدا کەڵەکە ئەبوون و لەم دوای یەشدا ئیدی پێگەیشت بوون و خەست ببوونەوە، بە جۆرێکی ترسناک ببوونە پرسیار گەلێکی سەیر و دڵ و عەقلی ئەویان ئازارەدا و سەرسەختانە داوای وەڵامیانە کرد. وا ئێستایش نامەکەی دایکی وەک هەورە بروسکە بەسەریدا کێشا. ئەوە دەرکەوت کە ئێستا تەنیا خەم و خەفەت خواردن بێسوودە و دەردی بێدەرمانە و چەند و چوونی تەنیا دەربارەی پرسیارە بێوەڵامەکان ئیدی بە دەرد ناخوات.
ئەبێت کارێکی بۆ بکرێ هەرچەندە زووتریش بکرێت چاکترە بە هەر نرخێک بۆ پێویستە بڕیارێک بدرێ هەر جۆرە بڕیارێک بێت و یان لە پڕا بە تووڕێیە و هاواری کردوتی یان بە یەکجاری پشت لە ژیانەکەم وە خۆی گوێڕایاڵی چارە نووسە بم و بۆ هەمیشە قبوڵ یەکەم هەموو جۆرە حەقێکی هەوڵدان و ژیان و خۆشەویستی لە خۆمدا کوژم لە پرێکدا پرسیارەکەی مارمیلادۆڤی هاتەوە یادوتی تێگەیت بەڕێزگیان یانی چی ئەگەر نەتوانیت ڕوو لە شوێنێک بکەیت چونکە پێویستە هەموو کەسێک بتوانێت هیچ نەبێت ڕوو لە شوێنێک بکات لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆف تەزوێکی پیاداهات بیرۆکەیەک هەمان بیرۆکەی دوێنێ دیسان لەسەریدایەوە وەلێ بەلایەوە ئەوە سیر نەبوو چونکە ئەیزانی پێشتریش هەستی بۆ کردبوو کە ئەم بیرۆکەیە جارێکی تر سەری لێداتەوە خۆشی هەر لە چاوەڕێ بوو بێجگەلەوە بیرۆکەکە هیچ پەیوەندێکی بە دوێنێەوە نییە وەلێ جیاوازیەکەوەیە کە مانگێک پێشتر و تەنانەت تا دوێنێش بیرۆکەکە بێجگە لە ئارەزوێک زیاتر هیچی تر نەبوو کەچی ئێستا وەک ئارەزوێک دەرنەکەوت بەڵکو بە شێوەیەکی تازە و ترسناک و تەواو نادیار خۆی نیشاندا خۆشی ئەمەی باشە زانی لە پراشە پۆلی خوێن لەسەریدا جۆشی خوارد و بەرچاوی ڕەش بوو بەپەلا ڕووی وەرجێڕا بە دوای شتێکدا ئەگەڕا حەزی کردا بنیشێت بە دوای سەکۆیەک داوێڵ بوو لەو کاتەدا بە شەقامی کافدا تێپەڕی لە دووری 100 مەترێکەوە سەکۆیەکی بینی تاتوانی هەنگاوەکانی فراوانتر کرد بەڵام لە ڕێگاکەیدا پێشاتێکی بچووک بۆ چەند چرکە ساتێک تێگڕای سەرنجی بۆ خۆی ڕاکێشا کە بە دوای سەکۆکەدا گەڕا لە بەرامبەریدا نزیکەی 20 هەنگاوێک لەو بەریەوە ژنێکی ڕێبواری بینی لە سەرەتادا هیچ سەرنجی ڕانەکێشا هەر وەک شتەکانی تری بەرامبەری کە دیار بوون و ئەم سەرنجی نادان زۆر جار ئەوەی بەسەر هاتبوو کە لە گەڕانەوەیدا بۆ ماڵەوە هەرگیز ئەوەی لایەت نەما بێ کە لە کام لاو هاتۆتەوە لەسەر ئەم ڕەوشە ڕاهات بوو وەلێ لە ژنە ڕێبوارەکەدا شتێکی سەرسوڕهێن و تایبەت خۆی حەشاردا بوو کە لە یەکەم بینینیدا بەرچاوە کەوت و وردە وردە بە سەختی سەرنجی بۆ لای خۆی ڕاکێشا لە پێشدا بێ دەربەست و تەنانەت بێمەیلانە تەماشای کرد و پاشان زیاتر و زیاتر بەرەو لای کشا لە پراویستی بزانێ چی لەو ژنەدایە کە هێندە سەرسوڕهێنە وا دەرەکەوت کچێکی زۆر جوان بێ لەم گەرمایەدا بە قژی پەخشانەوە بێ چەتر و دەستکێش لە حاڵێکدا بە جۆرێکی پێکەنین هێنەر دەستی ڕائەتەکاند و بەڕێدا ڕۆیشت کراسێکی ئاوریشمێنی ناسکی وای لەبەردا بوو کە ئەویش بۆ خۆی وەک شتێکی سیر ئەهاتە بەرچاو دوگمەی کراسەکەی بە حاڵە حاڵ داخرابوون لە پشتەوە لە دەوری کەمەریدا لەو جێگایەوە کە داوێن دەست پێکا قڵیشێکی تیا بوو یەکێک لە دوگمەکان تەواوشل بووە و تەکانی خوارد دەسماڵێکی بچووکی بە گەردنە ڕووتەکەیەوە ئاڵاند بوو کە بە لار و گەوێڕی بەست بووی زیاد لە هەموو ئەمانە کیژەکە هەنگاوی ناجۆری ئەنەو پێی هەڵەکەوت و سەرسمێدا ئەم پێگەیشتە سەرنجام هەموو هەست و کون پشکنی ڕاستکۆڵنیکۆفی بزوان ڕێک لە پاڵ سەکۆکەدا بە کچەکە گەیشت وەلێ کچەکە هەر ئەوەندەی لە سەکۆکە نزیکەوتەوە بێ سێود و خۆی دایە سەر لایەکیدا و سەری بە پشتەکەیەوە نا گوایە لەبەرەوەی زۆر ماندوو بووە چاوی نوقان ڕاستکۆڵنیکۆف کە بە جوانی لێ ڕامە زوو زانی تەواو مەستا بینینی ئەم دیمەنە زۆر سەیر و سەمەرە ئەهاتە بەرچاو تەنانەت ڕاستکۆڵنیکۆف بیری کردەوە نەوەک بە هەڵەدا چوو بێ لە بەرامبەریدا دەم و چاوێکی سپی قژ زەرد ورد و قەشەنگ و بێنیهایەت جوان تەمەنی 16 ساڵ یا 15 ساڵ ئەینواند و کەمێک ڕووی خوێن تێزا و تا ڕادەیەک ئاوساوی پێوە دیار بوو وەگەوەی کچە ئاگای لە هیچ نەما بێ قاچی نایە سەر قاچی و لە ڕادە بەدەر ئەندامی لەشی دەرکەوتن هەموو جوڵە و بزاوتێکی ئەویان دەرەخست کە هیچ ئاگای لەوە نەماوە لەسەر شقامێکدایە ڕاستکۆڵنیکۆف دانەنیشت بەڵام خەیاڵی ڕۆشنیشی نەبوو بەسەر سوڕماویە و بەرامبەری وەستا هەمیشە ئەم شەقامە لە دەشتێکی چۆڵچوە و بە تایبەتی ئێستا لەم سەعات 2 پاش نیۆڕۆ گەرمەدا کەسی تیا نەبوو لەگەڵ ئەمەیشدا
کەمێک دوورتر لەمان بە 15 هەنگاوێک پیاوێک لە کەناری شەقامەکەدا وەستا بوو لە هەڵس و کەوتیدا بە چاکی هەست بەوەکرا کە ئەویش ئەوێ بۆ مەبەستێک لە کچەکە نزیک بێتەوە. زۆر لەوە ئەچوو ئەویش کچەکەی لە دوورەوە دیبێت و کەوت بێتە دوای. وەلێ ڕاستکۆڵنیکۆڤ لێی تێکدا. پیاوەکە بە تووڕێیەوە تەماشای ڕاستکۆڵنیکۆفیە کرد. ئەگەرچی ئەیویست ئەم پێی نەزانێ کێچکەوت بۆ کەوڵی و هەر چاوەڕێی ئەوە بوو ئەم شڕە پۆشە بەڵایە دوورکەوێتەوە و نەورە بگاتە سەر ئەو. مەبەستەکە ڕوون و ئاشکرا بوو. تەمەنی پیاوەکە لە دەوری 30 ساڵاندا بوو. لەشپڕ قەڵە و سوور و سپی بوو. تەواو وەک ئەوەی شیرت لەگەڵ خوێندا تێکەڵ کرد بێ لێوی سوور و سمێڵێکی باریک و بەرگیشی تا بڵێ شیک بوو. ڕاستکۆڵنیکۆف ڕق بە تەواوی ئەوکی گرت و لە پرێکداویستی هەر چۆنێک بووە سوکاتێک بەم هەرزە چەور و نەرمە بکە. کەمێک چەکەی بەجێهێشت و بەرەو پیاوەکە چوو. مستەکۆڵەی ئامادە و لە ڕقا دەمی کەفی کرد بوو. پێکەنی و هاواری لێکردوتی سفیدری گایلۆف لێرە چیەکەی؟ پیاوەکە ناوچاوی دابەیەکدا و بەسەر سوورماویەکی لوت بەرزانە و دەنگێکی زبرەوە پرسی یعنی چی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی یعنی بڕۆ و وێڵ بە. سفیدری گایلۆف وتی چەند لە خۆت ڕابینی سەگ. ئەمەی وت و قامچەکەی بەرز کردەوە. ڕاستکۆڵنیکۆڤ بێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە پیاوەکە بە ئاسانی دەرەقەتی دوانی وەک ئەم دێ دایە بەر مشتە کۆڵە و خۆیدا بەسەریدا. لەو کاتەدا یەکێک لە پشتەوە تونگرتی. پاسەوانێک کەوتە بەینیانەوتی بەسە بەڕێزان لە شوێنی گشتیدا پێکدا هەڵمە پرژێن چیتانەبێ. کە لە بەرگەشڕەکەی ڕاستکۆڵنیکۆفی ڕوانی بە ئاوازێکی جددی وتی تۆ چیت؟ ڕاستکۆڵنیکۆف باش لێ ڕامە. لە بەرامبەریدا ڕووی سەربازێکی ئازای بینی کە سمێڵ و ڕیشی بەلای لاجانگیدا سپی بوون و ڕوانینێکی لێزانی هەبوو. زوو دەستی گرت و بەدەنگی بەرزوتی من پێویستم بە تۆیە. من ڕاستکۆڵنیکۆفم کۆنە خوێنکاری زانکۆم. پاشان ڕووی تێکردوتی ئەبێت تۆیش بیزانیت وەرە باش تێکت پیشان بدەم. بەدەم قسەکانەوە دەستی پاسەوانەکەی گرت و بەرە و لای سەکۆکەی هێنا. وتی وەرە تەماشای بکە تەواو سەرخۆشە. ئێستا بەم شەقامەدا تێپەڕی چێت چوزانی چێیە؟ بەڵام لەوە ناچێکەوە پیشەی بێ. زیاتر شیمانەی ئەوەی هەیە کە سەرخۆشیان کرد بێت و فریویاندا بێ. یەکەم جارە تێگەیت هەر بەم حاڵەوە بەرەڵایان کردوتە ناو کوچە و کۆڵان. بڕوانە چۆن کراسەکەی دراوە، بڕوانە چۆنیان لەبەر کردووە. ئاخر خۆی لەبەری نەکردووە و ئەوان جلیان لەبەر کردووە. بێلەوە دەستێکی نەشارەزا دەستی پیاو لەبەری کردووە. ئەوە دیارە ئێستا لەوێ بڕوانە ئەو پیاوەی خۆی بە کەشخا زانێت و ویستم بێکوتم من نایناسم و یەکەم جارە بیبینم. وەلێ ئەو کە ئەم کچە مەست و بێهۆش و گۆشەی لە ڕێگادا بینی حەزی لێ کرد و زۆری ئارەزوو لێیە لێی نزیک بکەوێتەوە چونکە لەو حاڵێشدایە بیفرێنێ و بۆ لایەکی بەرێ. بێگومان وایە باوەڕ بکە من هەڵە نیم. من خۆم بینیم چۆن چاودێری کچەکەیە کرد و چاوی لێکەلان ئاخست. بەڵام من ڕێم لێگرت و ئێستا هەر چاوەڕێی ئەوەیە من بڕۆم. بڕوانە کەمێک دوورکەوتەوە. وەگەوەی خۆی بە پێچانەوەی جگەرەکەیەوە سەرقاڵ بکە چی بکەین تا کچەکەی نەدەینێ چۆن کچەکە ببینەوە ماڵەکەی بیری لێ بکەرەوە. پاسەوانەکە زوو لە هەموو شتەکان گەیشت هەڵبەتە لە وەستانی کابرای قەڵەویش. ئەی کچەکە پاسەوانەکە بەسەر کچەکەدا چەمایە و لە نزیکەوە لێ ڕوانی. سەوزێکی ڕازگۆیانە لە ڕوویدا دەرکەوت و بەدەم سەرڕاوەشاندنەوەتی ئاخ حەیف هێشتا زۆر مناڵە ڕاستە فریویان داوە. پاشان بانگی کچەکەی کردووتی خانم گوێ بگرە ماڵتان لەکوێیە؟ کچەکە چاوە ماندوو مەستەکانی کردەوە و
لەسەرخۆ لەوانەی ڕوانی کە پرسیاریان لێ کرد بەدەست دەریکردن. ڕاستکۆڵنیکۆڤ وتی گوێ بگرە وەرە. لەو کاتەدا گیرفانی خۆی گەڕا و 20 کۆپێکی دۆزیەوە و دەریهێنا. وەرە بیگرە سواری گالیسکەیەکی بکە و پێی بڵێ بیگەێنێتە ماڵەوەیان وەلێ ئەبێت ناونیشانی ماڵەکە بزانین. پاسەوانەکە پارەکەی وەرگرت و دیسان دەستی پێکردەوتی کچی باش، ها کچی باش، هەرێستا گالیسکەیەکت بۆ گرم و خۆم دەگەێنم، بۆ کوێ فەرموویت؟ ها ماڵتان لەکوێیە؟ کچە دیسان دەستی ڕاوەشاندووتی بڕۆ وازم لێ بێنە. پاسەوانەکەوتی ئای ئەمە باش نییە کچی باش، شەرمەزاریە. چ شەرمەزاریەک؟ دیسان لە ڕووی سەرزەنشت و سۆزەوە بە تووڕەیەوە سەری ڕاوەشاندووتی بەڕاستی کێشەیەکە بۆ خۆی. لەگەڵ قسەکانیدا ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کرد و خێرا بەسەر تا پای لەشیدا هەڵی ڕوانی. زۆری بەلاوە سیر بوو کە بەم جلەش ڕوو کۆنانەوە ئاوا پارە ببەخشێتەوە. پاسەوانەکە پرسی ئەم کچت لە شوێنێکی لێرە دوورتر دیوە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی پێم وتیت هەر لێرە بە شەقامەکەدا تێپەڕی، لارە لارەی بوو، هەرکە گەیشتە سەکۆکە بەسەریدا کەوت. پاسەوانەکەوتی چ بێشەرمێک لەم ڕۆژانەدا ڕووی لە دنیا کردووە، خودایە بەم مناڵیە و لەم کاتەدا و سەرخۆشی هەڵیان خڵەتاندووە، بێگومان وایە جلەکانیشی دڕاوە. ئای چ بێ ڕەوشتێک بڵاو بۆتەوە، پێچێت خانەدانیش بێت و هەژار کەوتە بن. لەم بابەتانە ئێستا زۆرن، دیارە خانومانە وەک کچە خانەدانەکان. دیسان بەسەری دانوشتایەوە. ڕەنگە خۆشی کچی هاوتەمەنی وای هەبێ کە وەک کچە خانەدان و نازەنینەکان بن و پەیڕەوی لە هەموو ئاداب و ڕەفتارێکی ڕەوشت باشەکان بکەن و لە ڕێوڕسمی باو دەرنەچن. ڕاستکۆڵنیکۆڤ بە نیگەرانیەوەتی گرنگ ئەوەیە نەیدەین بەدەست ئەم بێ ڕەوشت و داوێن پیسەوە، بێگومان ڕسوایەکە دیارە ئەوێکی بکە، بێ ڕەوشتە ناژوات. ڕاستکۆڵنیکۆڤ بەدەنگی بەرزەدوا و بەدەستیشی ئاماژەی بۆ لای پیاوەکە کرد. ئەویش گوێی لە هەمووی بوو، لەوەدا بوو تووڕە بێ، بەڵام پەشیمان بۆ بە نیگایەکی نەفرەت لێکردنەوە وازیێنە. اینجا لە سەرخۆ دەهەنگا و دوورکەوتەوە و دیسان وەستا. پاسەوانەکە بەدەم بیرکردنەوەتی ئەتوانین نەیدێنێ، بەڵام خۆزگا بمزانایە بۆ کوێیە بین، ئەگەر نا کچی باش. ئەها کچی باش. هەر بەدەمەم قسانە و دیسان بەسەر کچەکەدا چەمایەوە. کچەکە کتوپڕ بە تەواوی چاوی کردە و بە وردی ڕوانی وەگەوەی شتێکی دەستگیر بوو بێ لەسەر سەکۆکە هەستا و بەرەو ئەو شوێنە گەڕایە و کەلەی هاتبوو. بەدەم دەزراوە شاندنەوتی ئاه بێشەرمەکان هێشتا دەست بەردارم نابن. پاشان خێرا کەوتەڕێ، بەڵام لەبەر ئەوەی لارە لارەی بوو پیاوەکە لە ڕێگایەکی ترەوە کەوتەوە دوای و چاوی لێنە ئەتروکان. پاسەوانە سمێڵ بابڕەکە بە جەخت لێکردنەوە بە ڕاستکۆڵنیکۆڤی وت مەترسە ناهێڵم. کەوتە دوایان. پاشان هەناسەیەک هێڵکێشا و بە دەنگی بەرز وتیەوە ئاه چ بێ ڕەوشتێک بڵاو بۆتەوە. لەو کاتەدا وەک شتێک بە ڕاستکۆڵنیکۆڤدا چزابێ بە تەواوی هەموو شتێکی لێ چەواشە بوو. لە دواوە هاواری لە پاسەوانەکە کردووتی ئاها گوێ بگرە. پاسەوانەکە ئاوڕیدایەوە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی وازی لێبهێنا تۆ حەقت چییە؟ وێڵی بکە لێی گەڕێبا ڕابێرێت. بەدەست ئاماژەی بۆ لای پیاوەکە کرد. ئاخر تۆ چه حەقت بەسەریەوە هەیە؟ پاسەوانەکە لە مەبەستی نەگەیشت، بەسەر سامیەوە چاوی لە لاوەکە بڕی. ڕاستکۆڵنیکۆڤ پێکەنی. پاسەوان هەناسی هێڵکێشا و کەوتە دوای پیا و کچەکە. زۆر لەوە دڵنیا بوو کە ڕاستکۆڵنیکۆڤ یان شێتە یان لە شێت خراپترا. ڕاستکۆڵنیکۆڤ
کە بە تەنیا مایەوە بە تووڕێیەوتی بیسکۆپیکەکەی بردم. باشە، لەویش پارە وەرەگرێت و کچەکەی لە چنگ ئەنێت و ئیدی کار لێرەدا بە کۆتاییەگا. باشە، ئەسڵەن من بۆ بیرم لە هاوکاری کردن کردەوە. ئاخر من بۆ یارمەتی بدەم. ئایا من مافی ئەوم هەیە یارمەتی خەڵک بدەم؟ خوایە کرد بە زیندوی یەکیانە خوارد. بە من چی؟ کەی من مافی ئەوم پێدراوە بیسکۆپێک ببەخشم بۆ پارەی من بوو. لەگەڵ ئەم قسە سەیرانەدا باری ڕاستکۆڵنیکۆڤ نادروست بوو. لەسەر سەکۆ خاڵیەکە دانیشت. بیر ئاڵۆز بوو. تێگرا هەموو بیرکردنەوەیەکی ئەو چرکە ساتەی دژوار ئەهاتە بەرچاو. حەزیە کرد بە تەواوی خۆی فرامۆش بکە، هەموو شتێکی لەبیر بچێتەوە، پاشان بێتەوە سەرخۆی و لە نوکەوە دەست پێ بکاتەوە. کە تەماشای گۆشە خاڵیەکەی سەکۆکەی کردوتی کچی بێچارە دێتەوە هۆشخۆی ئەگری، پاشان دایکیش ێزانێ. لە پێشا لێدات و پاشان بە قامچیەکەوێتە وێزەی. ڕەنگە دوای ئەوە سوکاتی پێ بکات و دەری بکە. ئەگەر دەریشی نەکا یەکێکی وەک داریا فرانسۆڤنا بۆ نەکات و ئەو ساکچەکەوێتە هاتوچۆی ئەملا ئەولا. دوای ئەوەیش نەوەرەی خستەخانەیە. هەمیشە ئەمە لەو کەسانە ڕووەدا کە لەگەڵ دایکیاندا زۆر پاکەژین و بەدزی ئەوانەوە بێڕەوشتیەکەن. دوای ئەوەیش دیسانەوە بۆ خستەخانە، شەراب، چاخانە و دیسان خستەخانە. دوای 2-3 ساڵیش لە کارەکەوێت و بەم جۆرە تێگڕا 19 یان 18 ساڵ تەمەن بەسەرەبا. بۆ من لەمانم نەبینیوە. ئەمانە چۆن بەم ڕۆژە گەیشتن؟ تەواو بەم شێوەیە. جا بە من چی؟ ئەڵێن ئەبێت وابێ، ئەڵێن هەر ساڵی ژمارێکی وە یان ڕێژەیەکی سەدی هەیە کەوای لێبێ. گۆڕ بە گۆڕچن. دیارە ئەمە بۆ ئەوەیە کە کەسانی تر ئاسوودە بژین و خەڵکی دی تەنگیان پێ هەڵنەچنن. ڕێژەی سەدی بەڕاستی ئەمە وشەگەلێکی بەتامن، وشەی ئاسوودە بەخشن و زانستی. هەرکەوتیان لە سەداچەن دیارە ئیتر ترسی تیا نامێنێ. بەڵام ئەگەر وشەیەکی تری ئاسایی بێ ئەوسا بێگومان جێی مەترسیە. چۆن ئەگەر دنیای ئازیزیش بکەوێتە ناو ئەو لە سەدا چەندەوە؟ ئەگەر نەبوو بە یەکێک لەوانە ئەڕواتە نێو دەستەیەکی ترەوە. لە پرا ڕاستکۆڵنیکۆڤ بیری کردەوە. بەڵام من بۆ کوێچم؟ سەیرە. ئاخر من بە مەبەستێک کەوتمەڕێ. هەر کە نامەکەم خوێندەوە بێوەستان کەوتمەڕێ بەرەو دوورگەی ڤازیلیڤسکی بۆ لای ڕاز و میخین. ڕاستە ئێستا بیرم کەوتەوە. بەڵام بۆچی؟ بۆ بیری ڕۆشتن بۆ لای ڕاز و میخین ئێستا لە سەری داوم. سەیرە. سەری لە خۆی سوڕما بوو. ڕاز و میخین هاوڕێیەکی کۆنی زانکۆی بوو. سەیر ڕاستکۆڵنیکۆڤ تا لە زانکۆ بوو هاوڕێیەکی نەبوو، تێکەڵ بە کەس نەئەبوو، نەئەچوە لای کەس و ئەگەر یەکێک بهاتایە بۆ لای بە زەحمەت پێشوازی لێ کرد. سەرنجام زوو هەموو پشتیان تێکرد، نە لە دانیشتنی گشتیدا، نە لە گفتوگۆدا، نە لە ڕابواردندا و نە لە کاروباری تردا بەشداری ناکردن. بە هەموو توانایەوە خەریکی خوێندن بوو. بیری لە خۆی ناکردەوە، بۆیە ڕێزیان لێگرت. بەڵام کەس خۆشی ناویست. زۆر هەژار و زۆریش لە خۆی بایی بوو. گەلێکم دوو بوو. ئەدوت نهێنیەکی لە خۆیدا حەشارداوە. هەندێک لە هاوڕێکانی وایە نەزانی وەک مناڵ تەماشای هەمویانەکە کە شایانی چاودێری لێکردن بن، وەگەوەی لە باری زیرەکی و زانست و بیر و باوەڕەوە لە هەمویان لە پێشتر بێت و بە سووکی لە ڕاو و ئارەزۆکانیان بڕوانێ. بەڵام کەس نازانێ چۆن ئەوەندە لە ڕاز و میخینەوە نزیکە. نەکتەنیان نزیکی بەڵکو لەگەڵ ئەودا ڕاست و ڕەوان و هاودەمتریشە، هەرچەندە لەگەڵ ڕاز و میخیندا هەر ئەبووە بێ. ڕاز و میخین لاوێکی گەلێک چاک، ڕەند و میهرەبان بوو. میهرەبانێکی گەشت بۆ ڕادەی سادەی، بەڵام لە پشت ئەو سادەیەوە هەست بە قۆڵی و ویقارەکرا. هاوڕێ هەرە باشەکانی درکیان بەم ڕاستیە کرد بوو، بۆیە هەمویان خۆشیانەویست، بە هیچ جۆرێک گەمژە نەبوو. ئەگەرچی هەندێک جار زۆر سادە دەرەکەوت، دیمەنی سەرنجڕاکێش بوو، باڵا بەرز، لاواز و موڕەش و کەمتر ڕیشیە تاشی. هەندێک جارە کەوتە شەڕ و ئاژاوەنانەوە، بە پاڵەوان ناوبرا. شەوێکی درەنگ لە ناو کۆمەڵێک بێ ئەدەبدا لە زەلامێکی کەتەی درێژی سرەواند و
بە زەویەکەوە خپی کرد. ئەیتوانی بێ سنوور بخواتەوە، ئەیشی توانی هەر نەخواتەوە. هەندێک جار شەیتان بازارێکی ناڕەوای سازدا، بەڵام توانای ئەوەشی هەبوو خۆی لێ دەرباز بکە. شتێکی تر لە تایبەتمەندیەکانی ڕازومیخین ئەوە بوو کە هەرگیز شکست پەلوپۆی ناشکاند و هیچ پێشاتێکی خراپ دەستەوەستانی ناکرد. ئەیتوانی لەسەر بەردی ڕقبژی و بەرگەی برسێتی زۆر و سەرمای سەخت بگرێ. زۆر هەژار و بێکەس بوو، کاری هەمە چەشنەیە کرد و خەرجی خۆی بەدەزەهێنا. گەلێک سەرچاوی پێزانی کە کاری تیابکات و خۆی پێبژێنێ. ساڵێکی ڕێک بە درێژایی زستانەکەی ژوورەکەی خۆی گەرم نەکرد و سوور بوو لەسەرەوەیش کە ئەمە باشتر و بەکەڵکترە، چونکە خەوتنی بەرسەرما خۆشترە. لەو کاتەدا ئەویش ناچار بوو بۆ ماوەیەکی کەم واز لە زانکۆ بهێنێ، بەڵام بە هەموو توانای هەوڵی ئەوەی بوو دۆخەکە لە بارتر بێ بۆ ئەوی بتوانێ درێژە بە خوێندنەکەی بدا. 4 مانگی تەواو بوو ڕاستکۆڵنیکۆف سەردانی نەکرد بوو. ڕازومیخینیش بە جێگای ئەوی هەر نازانی. ڕۆژێک 2 مانگ لەوە پێش جارێکیان نزیک بوو لە کۆڵانێکدا بە یەکتر بگەن، بەڵام ڕاستکۆڵنیکۆف ڕووی وەرجێرا و بۆ ئەوەی ڕازومیخین نەیبینێ بەرەو شەقامێکی ترچوو. ڕازومیخینیش لەگەڵەوەیشدا کە هەستی پێکرد چونکە نەیویست هاوڕێکی دڵگیر بێ، ڕێی خۆی لەبەرگرت و ڕۆیشت. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 8. ڕاستکۆڵنیکۆف لەسەر بیرکردنەوەکانی خۆی هەر بەردەوام بوو. بەڕاستی من بەم دواییە ئەمویست داوای کارێک لە ڕازومیخین کەم، وانەوتنەوە یا کارێکی دی، وەلی ئێستا ئەو ئەتوانێ چ هاوکاریەکم پێ بکە. با بڵێن واتوانی چەندوانەیەکم بۆ پەیدا بکە، با بڵێن وا دوا فلسی خۆی لەگەڵ مندا بەش کرد. هەڵبەتە ئەگەر پارەی هەبێ بۆی پێڵاو و جلێک بکڕم تا بتوانم وانیان پێوە بڵێمەوە باشە. ئەی دوای ئەوە بەم پارەکەمانە توانم چی بکەم؟ من ئێستا چ پێویستیم بەم شتانەیە؟ بەڕاستی ئەم چوونەی من بۆ لای ڕازومیخین پێکەنینی گەرەکە. پرسیاری ئەوەی کە ئێستا بۆچی ڕواتە لای ڕازومیخین زیاد لە زانینی خۆی ئازاری ئەدا، بەنیگەرانیەوە بۆ ئەم کارەی کە زۆر ئاسایی ئەهاتە پێشچاو چاوەڕێی پێشاتێکی شومی لێکرا. بەسەر سوورمانەوە لە خۆیە پرسی، بەڕاست ئەمویست تەنیا بە یارمەتی ڕازومیخین هەموو کارەکانم بسازێنم، چارەی هەموو شتێکیشم لە ڕازومیخیندا بەرجەستە کردبوو. بیریە کردەوە و دەستی بە تەوێڵی داهێنا. لە پرا هەرخۆ بەخۆ دوای بیرکردنەوەی زۆر بیرۆکێکی سەیری بوو هات. زۆر بەهێوری وەگەوەی بڕیاری تەواو بنە بڕی خۆی دابێ لەسەر خۆوتی ئەڕۆم بۆ لای ڕازومیخین، ئەڕۆم بۆ لای ڕازومیخین و ئەمە بڕیاری تەواومە، بەڵام نەگەێستا بۆ لای ئەو. ڕۆژێک دوای ئەوە ڕۆم. ئەو کاتەی کە کارەکە کۆتایی هاتە بێت و هەموو شتێک ڕوو لە تازەبوونەوە بێ، وەلێ زوو هاتەوە سەرخۆی و بەدەم هەستانی کتۆپڕی سەرسەکۆکەوە بە دەنگی بەرزوتی دوای ئەوە بۆ ئەبێت ئەوە ڕووبدا. ئایا بەڕاستی ڕووەدا؟ ڕاستکۆڵنیکۆف لە سەکۆکە دوورکەوتەوە تا ڕادەیە کەوتە ڕاکردن. ئەویست بگەڕێتەوە ماڵەوە، کەچی لە پرا گەڕانەوەی ماڵەوە بێزاریەکی تیاجێڕە، چونکە لەوێ لە سوچێکیدا لەو قەفەزە ترسناکەدا مانگ زیاتر بوو ئەوە تاوتوێکرا، بۆیە بێ ئەوەی بزانێ بۆکوێ بەرەو ڕوانگەکەی کەوتەڕێ. ڕقا خۆشاوەکەی جۆرە تاو لەرزێکی تیا دروست کرد، تەنانەت هەستی بەسەرما کرد. لەو ئاو هەوا گەرمەدا ئەو سەرمای بوو، ئەدوت بە زۆر و تا ڕادەیەک دوور لە ویستی خۆی یان لەبەر پێویستێکی دەرونی هەر شتێکی لەسەر ڕێگاکەیدا ئەبینی لێی ڕامە، وەک بە دوای شتێکدا بگەڕێ کە حەسانەوەیەکی پێ بەخشێت و نەیدۆزێتەوە. بۆیە بە ناچاری هەر لە بیرکردنەوەدا بوو
بەڵام هەر ئەوەندەی ساتمەیەکی بکردایە سەری بەرزە کردەوە و تەماشای ئەملاو ئەولایە کرد. یەکسەر بیری لە هەرچیە کرد بۆ فەرامۆشیە کرد و تەنانەت نەیشێزانی بەکوێداڕوە. بەم جۆرە تەواوی دورگەی ڤازیلیڤسکی بڕی، گەیشتە نیڤای، لە پردەکە تێپەڕی و کەوتە نێو دورگەکانەوە. چاوی ماندووی کە لەسەر تەپۆتۆز و گەچ و خانووی زەبەلاحی نزیک بەیەک و هەوای خنکێنە ڕاهات بوو بە سەوزی و فێنکایی ئەو ناوە حەسایە و لێرەدا نەبۆگەن و نەشوێنی ئارەق فرۆشی ئاسەواری نەبوو، کەچی لە پرا ئەو هەستە خۆش و تازەیە گۆڕا بە هەستێکی ناخۆش و بێزار کرد. جارێک بەرامبەر ڤێلایەک ئەوەستا کە لە سەوزە زارێکدا بوو لە دیوارەکانەوە تەماشای ناوەی کرد. هەر لە دوورەوە لەو ژنە جوانانە ڕامە کە لە هەیوان و باڵکۆنەکاندا بوون و ئەو مناڵانەی لە باخەکەدا یاریانە کرد. بە تایبەتی گوڵەکان وایان سەرنج ڕاکێشا بوو کە زیاد لە هەر شتێکی دی لەوانی ئەڕوانی. جارێکی تریش لەو گالیسکە قەشەنگ و ژن و پیاوە سواربوانەی ئەڕوانی کە بەلایدا تێپەڕین و چاوی کون پشکنی ئەم بەڕێیەکردن و پێشەوەی بکەونە نەدیوی لە بیری ئەچوونەوە. جارێک وەستا و پارەکانی ژمارد، زانی سی کۆپێکی پێیە، لە خۆ کەوتە ژماردن. بێست کۆپێک بۆ پاسەوانەکە، سیان بۆ نامەهێنانەکەی ناستاسیا. بەم حسابە دوێنێ شەو 47 یان 50 کۆپێکم داوەتە ماڵی مارمیلادۆف، بەڵام خێرا تەنانەت ئەوەیشی لیا چوو کە بۆ پارەکەی لە گیرفانی دەهێناوە. کە بە بەردەم چێشخانەکەدا تێپەڕی کە زیاتر لە چاخانە چوو، دیسان کەوتەوە بیرکردنەوە. هەستی بە برسیەتی کرد، چووە ژوورێ، پێکێک ڤۆدگا و بابۆڵەیە گۆشتی خوارد، بەڵام هەر بەدەم ڕۆشتنەوە بابۆڵەکەی تەواو کرد. ماوەیەکی زۆر بوو ڤۆدگای نەخوارد بوو، بۆیە هەرچەندە پێکێکی نۆشی بوو کەچی زوو کاری لێکرد. هەنگاوی قورس و زۆری حەز بەخەو بوو، بەرەو ماڵەوە پێی هەڵگرت، وەلێ هەر ئەوەندەی گەیشتە دورگەی پترۆڤسکی بە تەواوی ماندوو بووەستا. لە ڕاستە ڕێلایدا و چوە ناو شەخەڵێکەوە، لەسەر سەوزە جیاکان کەوت و هەر لەوێدا زوودایە پرخا. لە کاتی نەخۆشیدا زۆربەی خەونەکان بە ڕەونەق و بەرجەستە و ڕوون و بێ ئەندازە لە واقعەچن. هەندێک جار دیمەنی هێن سەیر و سەرسوڕهێنەری تیا دەرەکەوێ کە شوێن و ڕووداوەکانی ئەمەندە وردەکار و گونجا و دڵگیر و بێوێنن. تەنانەت ئەگەر خەون بینەکە هونەرمەندێکی شکۆمەندی وەک پوشکین و تورگنیڤیش بێ، ناتوانێت لە حاڵەتی بە ئاگاییدا ئەو دیمەنانە دابێنێ. خەون و خەوی بیماری وا هەمیشە تا ماوەیەک لەبیر ناکرێن و ئاسەوارێکی قۆڵ لە سروشتی مرۆڤی بێحاڵ و پەرێشاندا دروستەکەن. ڕاستکۆڵنیکۆف خەونێکی سامناکی بینی. مناڵی خۆی کاتێک کە هێشتا لە شارە بچکۆلەکەی خۆیاندا بوو لە خەوندا بینی کە تەمەنی 7 ساڵە و لە ڕۆژێکی پشوودا لە کاتی خۆراوە بووندا لەگەڵ باوکیدا لە دەرەوە شارە گەڕێ. دنیا بەرەو تاریکیە چێت و ناخۆشە. شوێنەکە هەر ئەوەیە کە لە بیری ماوە. ڕەنگە ئەو دیمەنەی لە یادی ماوە لەوە کاڵتر بێ کە ئێستا لە خەونەکەیدا ئەیبینێ. شارەکە وەک جاران بچووک، وەک لەسەر لەپی دەست دروستکرا بێ، هەموو لایەکی دیارە. چەند بڕوانیت درەختێک بەدی ناکەی. گەلێک دوور لە سوچێکی ئاسماندا خاڵێکی بچکۆلە هەیە. چەند هەنگاوێک لە دامێنی دوابێستانی شارەوە چاخانەیەک بەرچاوەکەوێت. چاخانەیەکی گەورەیە، پێشتریش کە لەگەڵ باوکیدا بەلایدا تێپەڕین بەبینینی ناخۆشی و ترسێکی تێگەڕا. هەمیشە خەڵکانێکی زۆری تیا بوو، هاواریانە کرد، قاقایان لێدا، جوێنیانەدا، بە دەنگی ناخۆش و جیراویانەوە گۆرانیانەوت و بەردەوام لەگەڵ یەکتردا لە شەڕدا بوون. لە دەوری ئەو چاخانەیەدا هەمیشە خەڵکانی سەرخۆش و تۆقێنەرە گەڕان. هەر کات ڕاستکۆڵنیکۆف تووشیان بەهاتایە هەموو گیانی ئەلەرزی و خۆی بە باوکیەوە ئەنووسان. پاڵ چاخانەکە شقام یان باریکە ڕێگایەکە، هەمیشە بە تۆز و خۆڵە و بەردەوام ئەو ناوە زۆر لێڵ و تاریکە. ڕێگاکە هەرە ڕوا و
دوای 300 هەنگاوێک بەلای ڕاستە و بە دەوری گۆڕستانی شاردا پێچەخوا. لە ناو ڕاستی گۆڕستانەکەدا کڵێسەیەکی بەبەر دروستکراوی گومە سەوزە. ساڵی 1-2 جار لەگەڵ باوکو و دایکیدا ئەچوو ئەوێ تا لە ڕێوڕسمی درود خوێندن بۆ گیانی نەنکی کە ماوەیەکی زۆر پێشتر مردەبوو ئەم هەرگیز نەیدی بوو بەشداری بکە. هەمیشە لەگەڵ خۆیاندا دەفرێکی سپیانە برد کە لە ناو دەسماڵێکی پێچراوەدا هەڵوای کوتیای تا بوو. کوتیا لە برنج و شەکر دروزەکرا و هەندێک میاوژیان لە شێوەی خاجدا بەسەردا کرد. ڕاستکۆڵنیکۆف ئەم کڵێسە و وێنە کۆنانەی کە زۆربەی بێچوارچەوە بوون و قەشە پیرەی کڵێسەکە کە هەمیشە سەریە لەرزی خۆشیەویستن. لە پاڵ گۆڕی نەنکیەوە کە بە تەختە بەردێکدا پۆشرا بوو گۆڕێکی بچووکی تر هەبوو. گۆڕی برا بچووکەکەی بوو. براکەی بە 6 مانگی مردەبوو. ڕاستکۆڵنیکۆف نەدی بووی و نە لە بیری مابوو. هەر ئەوەندەیان پێوت بوو برایەکی بچووکی هەبووە کە ئەچووە گۆڕستان بە درود خوێندن و نیشانەی خاچەوە لەسەر گۆڕە بچکۆلەکەی ئەوەستا. سڵاوی بۆ داخست و ماچیە کرد و ئێستا لە خەودا ئەیبینی کە لەگەڵ باوکیدا بە هەمان ڕێگادا بۆ گۆڕستانەچن و بە پاڵ چاخانەکەدا تێپەڕن. ئەو تون دەستی باوکی گرتووە بە ترسەوە سەر بۆ لای چاخانەکە وەرەگێڕێ و لێڕوانێ. شتێکی سێ سەرنجی ڕاکێشێ. ئەڵێیت ئێستا ئەوێ سەیرانگایەکە و کۆمەڵێک ژنی ئۆرستۆکراتی جوان و ژنانی گوند لەگەڵ مێردیاندا و پیاوی تر کۆبوونەتەوە. هەموو مەستن و تێگڕا گۆرانیڵێن. لە پێشی چاخانەکەدا گالیسکێکی سیر وەستاوە. لەو گالیسکە گەورانەیە کە ئەسپیان لێ ئەبەستن و بار و جلیکانەی بادیان پێبن. بەردەوام حەزی لە تەماشاکردنی ئەو ئەسپە یاڵ درێژ و قاچ ئەستورانە بوو. ئەوانە لەسەر خۆ ئەڕۆن و هەنگاویان ڕەمزێکی تایبەتی هەیە و ئاسایی بە دوای خۆیاندا کێوبارێک کێشەکەن و ماندوو نابن وەک ئەوەی باریان پێخۆشتر بێ لە حەسانەوە وایە. وەلێ ئێستا شتەکە زۆر سەیرە. بە یەکێک لەو گالیسکانەوە ئەسپێکی بچکۆلەی لاواز و بێهێزی گوندیان بەست بوو. لەو جۆرە ئەسپانی کە هەندێک جار بە بارێکی باشی چڵوچێ و یان کاوە لەوانەیە گیانیان دەربچێ بە تایبەتی ئەگەر گالیسکەکە لە لیتە و چاڵ و چۆڵیەک گیر بکە. ئەو هەمیشە لەو جۆرە دیمەنانەی بینی بوو. بە شێوەیەکی ئاسایی لەو ڕووداوانەدا جوتیار بە قامچی ئەمەندە بێ بەزەیانە بەسەر و پۆتەڵاکی ئەو ئاژەڵ هەژارەدا ئەکێشێ کە جاران لە بینینی ئەو دیمەنانەدا دڵی ڕاستکۆڵنیکۆڤە کەوتە ژان و هێندەی نەئەمە دەست بەگریان بکە. بەڵام زۆر جاردایکی لە پاڵ پەنجەرەکەی دوورە خستەوە. لە پڕە هەراو زەنایە کەڵایسا جوتیارە چتەوڵە سەرخۆشەکان بە کراسی سوور و سەوزەوە چاکت بەشان و دەم بە هەرا و گۆرانی و بالالایکاوە لە چایخانەکە و ڕژانە دەرێ. لاوێکی مل ئەستوری دەم و چاو گۆشتن کە ڕەنگی لە گێزەری سوورە چوو هاواریە کردووی وت دابنیشن هەمووتان دابنیشن هەمووتانەگەێنم دابنیشن. بەڵام لە پڕا دەنگی پێکەنین و هاوارێک بەرزە بێتەوە ئەڵێت یعنی بەم بارگیرە هەمومانەگەێنیت ئاخرمی کۆلکە تۆ ئەقلت هەیە چۆن بارگیرێکی بێجیانی وات لەم گالیسکێ بەستووە. میکولکایوت کوڕینە بێگومان تەمەنی ئەم بارگیرە 20 ساڵە بێ. میکولکا بەدەم خۆفرێدانە ناو گالیسکەکەوە لەغاوەکە گرێتە دەست و بە باڵای بەرزیەوە لە پێشەوە ئەوەستێت و هاوارەکات وڵێ سوار بن هەمووتانەگەێنم ماتڤی ئەسپەکە حیلەکەی بردم و ئەم بارگیرە بێچارێ دڵم دەردێنێ ئەوەندەی نەما بیکوژم جۆی بەلاشەخوا ئەڵێم سوار بن ئەی هاژوم ئەی فرێنم. بەم قسانەوە قامچێکە ڕاوەشێنێت و بە تاسوقەوە خۆی ئامادەی لێدانی ئەسپە داماوەکەکە خەڵکەکە پێکەن و ئەو دووبارەیە کاتەوەڵێت سوار بن ئەسپەکە فڕکەکە دیسانەوتیان بەڵام 10 ساڵە بێم بارگیرە غاری نەکردووە. میکولکاڵێ ئێستایکە کوڕینە دڵتان پێ نەسووتێ هەر یەکەتان قامچێک بگرێتە دەست و ئامادە بێ. وتیان ڕازەکە لێی بدەن. هەمویان بە قاقای پێکەنین و قسەی بێسەر و پێ پەلاماری گالسکەی میکولکادن. 6 کەس ئەچنە ژوورێ و کەچی 8 جێگا هەیە. ژنێکی قەڵەوی سوور و سپیش لەگەڵ خۆیاندا هێن. ژنە بەرگی چیتی سووری لەبەردایە. فێستێکی پولەکە ڕێژیشی لەسەردایە کە تایبەتە بەژنی مێردارەوە. پێڵاوەکەی پێی لە پێستە دروستکرا و درێژە.
فستق ئەشکێنێ و پێکەنێ هەموو ئەوانەی کە لە دەوریدان پێکەنن بەڕاستیش چۆن ئەتوانیت پێنەکەنی آخر بارگیرێکی ئەوەندە بێهێز ئەتوانێت بارێکی ئەندە گران هەڵبگرێت و غار بدە. دوو لاوی ناو گالیسکە کە هەریەکان زوو قامچێکی لە دەستگرت بۆ ئەوەی یارمەتی مێکۆلکا بدەن. دەنگی هەی بەرز بووە. بارگیرەکە بە هەموو توانایە و گالیسکەکەی ڕاکێشە، بەڵام نەک تەنیا نەیەتوانی غار بدە بەڵکو بە زەحمەت هەنگایی بۆ ئەنراو هەر ئەم پێ و پێی ئەکرد کەوت بۆ هەناسە بڕکێ و لەژێر لێدانی سێ قامچیدا کە وەک تەرزە بەسەریدا دا ئەبارین ئەنوشتایەوە. پێکەنینی هەردوو لای نێو گالیسکە و ئەوانەی دەرەوە تا ئەهات لە زیاد بووندا بوو. مێکۆلکایش تا ئەهات زیاتر ڕقیە لە ساو بە تووڕێیەوە بارگیری هەژاری بە قامچی داگرتە بوو. ئەو وایە زانی بە لێدان بارگیرەکە کەوێتە غاردان. لاوێکی ناو خەڵکەکە هاواری کرد کوڕینە جێی ئێمەش وەکەن. مێکۆلکا بە دەنگی بەرز وەڵامی دایوتی سوار بن، هەمووتان سوار بن، هەمووتان هەڵەگرێت، ئەگینا تانەی کوژم دەستی لێ هەڵناگرم. ئەمەن دەبێ بە زەیانە قامچی پیاکێشە کە ئیدی نێزانی بەچی و چۆن لێ بدا. ڕاستکۆڵنیکۆفی مناڵ بە باوکێڵێ باوکە گیان، باوکە گیان ئەمانە چیەکەن؟ باوکە گیان ئەسپە بێچارەکە کوژن. باوکێڵێ بابڕوین گەوجن مەستن و هەرزە بڕۆ و تەماشایان مەکە. ئەوێت لەگەڵ خۆی بیبە بەڵام لە دەست باوکی ڕاکا و بێ ئەوەی لە بیری خۆیدا بێ بەرەو لای بارگیرەکە بڕاکرد نەچێ. بارگیرە داماوەکە ئیتر هیچی پێنەماوە هەناسێ بڕێ ئەوەستێ و دیسان ئەوێ شتێک بکات و گالیسکەکە ڕابکێشێ ئەوەندەی نەماوە بکەوێ. مێکۆلکە هاوارکە تۆڵێ ئەوەندەی بکتن تا ئەمرێ، مادام وایە تا نەمرێ وازی لێ ناهێنم. پیرەمێردێک لە ناو خەڵکەکە و هاوارەکە تۆڵێ شەیتان تۆ خاچت پێ نییە و خوددا ناناسی؟ یەکێکی تر هەڵیدایە وتی ئادی وتانە بارگیرێکی ئەوە بارێکی وا قورس ببە؟ سێم کەس بە دەنگی بەرزوتی ئەی کوژیت؟ مێکۆلکە هەڵیدایە وتی جا تۆ حەقت چییە؟ ماڵی خۆمە، چیم پێخۆش بێت ئەیکەم. دەی سوار بنەوە هەمووتان سوار بن. هەر ئەی خەمە غاردان. لە پڕێکە دەنگی قاقای پێکەنین بەرزە بێتەوە و دەنگەکانی ترکپە بن. بارگیری نەکبەت توانای بەرگەگرتنی ئەو هەموو لێدانەی نەما و لە تاوا کەوتە جوتەوەشاندن. تەنانەت پیرەمێردەکەیش خۆی پێ نەگیرا و زەردەخەنەیەکی بۆ کرد. بەڕاستی بارگیرێک کە لە سەرمەرگدا بێ تازە چۆن جوتە ئەهاوێ. دوو کوڕی گەنجی ناو خەڵکەکە دوو قامچیان هێنا و بۆ لێدانی بەرەو لای بارگیرەکە کەوتنەڕێ، هەریەکان لەلایەکەوە بەڕاکردن هاتن. مێکۆلکە هاواری کردوتی لە لمۆزی لە چاوی بدەن، لە چاوی. یەکێکی ناو گالیسکەکە دەنگی هەڵبڕیوتی کوڕینە گۆرانیەک. هەموو ئەوانەی ناو گالیسکەکە بە دوای داکەوتنە گۆرانی وتن. دەنگی گۆرانیەکی سەرخۆشانە بەرز بووە، دەنگی تەپڵ و هەندێک جاریش ئەکەوتنە فیکە کێشان. ژنە لادەیەکەش هەر خەریکی پێکەنین و فستە خواردنی خۆی بوو. ڕاستکۆڵنیکۆف بەرەو لای بارگیرەکە ڕای کرد، ڕۆشتە پێشی و بینی چۆن بە چاوی ئاژەڵەکەدا بەناو چاویدا ئەکێشن کەوتە گریان. دڵی تەنگ و فرمێسکی هاتە خوارێ. قامچی یەکێکیان بەردەم و چاوی کەوت وەلێ هەستی پێ نەکرد، کەوتە هاوار. پەنای بەرەو پیرەمێردە سەر و ڕیسپێکە برد. پیرەمێردەکە هەر بەسەر ڕاوەشاندن بێزاری و نەفرەتی خۆی بەرامبەر بەڕووداوەکە دەربڕی. یەکێک لە ژنە لادێیەکان دەستی ڕاستکۆڵنیکۆف ئەگرێت و ئەوێت لەگەڵ خۆیدا بیبە، بەڵام لە دەستی هەڵدێت و ئەگەڕێتەوە لای بارگیرەکە. ئاژەڵەکە دوا توانای خۆی بەکاردێنێ، بەڵام دیسانەکەوێتەوە جووتەوە شاندن. مێکۆلکە بەو پەڕی تووڕێیەوە هاواری کردووتی بەرەو دۆزەخ.
قامچەکەی دانا چەمایەوە و لە ناو گالیسکەکەدا دارێکی درێژ و ئەستوری دەرهێنا بە هەردوو دەستی ئەم سەر و ئەو سەری گرت و ویستی بە هەموو توانای بەسەر بارگیرە بێچارەکەیدا بکێشێ. هەموو خەڵکەکە هاواریان لێ هەستاوتی ئەی هاڕێت ئەی کوژێت وەلێ مێکولکە هاوارەکات وەڵێ ماڵی خۆمە. بە هەموو توانایەوە دارە ئەستورەکەی بەرز کردەوە و بەسەر بارگیرەکەیدا کێشا. دەنگی لێدانەکە ئەوەندە پتە و کاریگەر بوو هەموو ئەو ناوەی پڕ کرد. هاوار لە زۆر لاوە بەرز بووە. لێیدا بۆ ئەستاویت. مێکۆلکا جارێکی تردارەکەی هەڵبڕی و بە هەموو هێزیەوە بە پشتی بارگیرە بێچارەکەیدا کێشایەوە. ئاژەڵە بەستە زمانەکە وەک بنەوێت وابوو بەڵام دیسان خۆی گرتەوە و چەند هێزی تیاما بوو بۆ ڕاکێشانی گالیسکەکە بەکاری برد تا لە هەر لایەکەوە بێت بەڕێ بخاتەوە. بەڵام 6 قامچی لە هەموو لایەکەوە دانگرتەوە. بۆ جاری سێم و چوارەمیش دارەکە بەتوندی و بەردەوام داهاتەوە. مێکۆلکە داخی ئەوە شێتی کردبوو کە بە یەکەم لێدان ئاژەڵەکەی لە پێ نەخستە بوو. لەم لا ئەولاوە هەندێک هاواریان لێ هەستایە وتیان گیان بەدەستەوە نادا. لە ناو خەڵکەکەەوە یەکێک لە تەماشاکەرەکان باین کردوتی کوڕینە هەر ئێستاکەوێ مەرگ لە سەروەختیدایە. سێم کەسیش هاواری کردوتی بۆ وەستاون بە تەورێک یەکلای بکەنەوە. مێکۆلکە دێوانە ئاسا هاواری کردوتی دەک بەڵات لێ خۆتان نادەن. دارەکەی فرێدا و جارێکی تر ژێر گالیسکەکە گەڕا. لوو لە ئاسنێکی دۆزیە و دەری هێنا. بەدەنگی بەرز بە بارگیرەکەی وت ئەم جاریان وەرە پێشێ. دیسانەوە بە هەموو توانایی و زۆر بەتوندی ئاسنەکەی بە ئاژەڵە بەستە زمانەکەدا کێشایەوە. لێدانەکە دەنگێکی تند و پتەوی لێ هەستا. بارگیرە لاواز و داماوەکە تەکانێکی خوارد و پاشووی داکەوت. جارێکی دیویستی هەستێتەوە وەلێ دیسان لوو لە ئاسنەکە گەلێک تند و بەهێز درایەوە لە پشتی. ئەم جاریان واکەوتە سەر زەویەکە ئەدوت هەر چوار پەلیت بڕیوەتەوە. مێکۆلکە هاواری لێ هەستاوتی هەموو شتێک تەواو. بە شێوەیەک لەسەر گالیسکەکەوە پەڕیە سەرزەوی ئەدوت ئاگای لە خۆی براوە. چەند کوڕووکاڵێکی مەست هەرچیەکیان بەردەست کەوت لە قامچی و دار و تەختە هێنایەن و بەرەو بارگیرەکە کە لە گیانەڵادا بوو خێرا بەڕێکەوتن. مێکۆلکە لە پاڵ ئاژەڵەکەدا وەستا و بەلوو لە ئاسنەکە کەوتە وێزەی. بارگیرەکە لە مۆزی درێژ کرد. هەناسێکی قۆڵی داومرد. خەڵکەکە هاواریان کردوتیان جانی دەرچوو ئەی بۆ غاری نەدا. مێکۆلکە ئاسنەکەی هەر بەدەستەوە بوو ئاگری ڕق لە چاوی ئەبووەوە. بەدەنگی بەرزوتی ماڵی خۆمە. وا بە پێ وەستا بوو وەک داغ لەوە بخواکەیدی هیچ نەماوە لێی بدا. لەو کاتەدا چەند دەنگێک لە نێو خەڵکەکەەوە بەرز بۆ وتیان ڕاستە کە تۆ خاچت لە ملدانە. مناڵە داماوەکە ئیتر تەواو ئاگای لە خۆی بڕابوو. بەدەم هاوارەوە بەرەولای بارگیرەکە دڕی بە خەڵکەکەدا کە گەیشتە لای لە مۆزە خوێناویەکەی لە نێو هەردوو دەستی ناو چاو لچوو لێوی ماچ کرد. پاشان لە پڕە بەرزە پێ ڕاست بۆ و بەو پەڕی ڕق و تووڕێیەوە بە مشتە بچکۆلەکانی پەلاماری مێکۆلکایدا. لەو کاتەدا باوکی کە ماوەیەک بوو دوای کەوتە بوو گەیشتە لای گرتی و لە ناو خەڵکەکەی دەرکردوتی وەرە بچینەوە ماڵێ. ڕاستکۆڵنیکۆفی مناڵ بەدەم هەنسکی گریانەوتی باوکە گیان بۆ ئەمانە بارگیرە بێچارەکەیان کوشت. بەڵام هەناسەی گیرا و وشەکانی وەک هاوارێکی لە گەرودا تاسا و هاتنە دەرێ. باوکی وتی سەرخۆشن گەمژەن بە ئێمە چی دەی با بڕۆین. مناڵەکە باوش بە باوکی داکە بەڵام هەناسەیەکی لێ ئەوێت هەناسەیەکی تازە بدا هاوارێک بکات و لەو کاتەدا لە خەو بە ئاگادێ. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی نۆیەم ڕاستکۆڵنیکۆف لە خەو ڕاپەڕی و شەڵاڵی ئارەق بوو. هەناسەی بەگیر هاتە بوو.
بەترسەوە خۆی ڕاست کردەوە بەدەم خزانە ژێر درەختێکە و هەناسەیەکی قۆڵی هەڵکێشاوتی سوپاس بۆ خوا کە ئەمە تەنیا خەو بوو بەڵام یانی چی تۆ بڵێ ئەمە سەرەتایی پەرکەم نەبێ چ خەوێکی ترسناک ئەدۆت هەموو گیانی ورد و کوتراوە و دڵی گیرا و وەڕزە ئانیشکی دادایە سەر ئەژنۆی و سەری نایە نێوان هەردوو دەستێەوە بەسەر سوورمانەوتی خوایە ئاخۆ ئەبێت من بەڕاستی تەورێک هەڵ بگرم و ئەمەندە بەسەریدا بکێشم تا کاژەڵاکی ورد و خاش بکەم لە خوێنە گەرم و لینجەکەیدا بگەوزێم قفڵەکە بشکێنم دزی بکەم و خۆم بشارمەوە لە خوێندا شەڵاڵ بەتەور خوای ئەمە کرێ کە لە بەرخۆیەوە ئەم قسانەیە کرد وەک گەڵای درەختە لەرزی پاشان جارێکی دی کەمێک جوڵاو وەک سەرسامیەکی قوڵ ئەوکی گرت بێ لەگەڵ خۆیدا کەوتەوە دوان یانی چی من ئەمزانی بەرگەشتی واناگرم ئەی ئیتر بۆچی تا ئێستا خۆمی پێ ئازارەدەم آخر هەر دوێنێ کە ڕۆیشتم تاقیکردنەوە بکەم هەر دوێنێ بە تەواوی لەوە گەیشتم کە بەرگەی ناگرم و ناتوانم بیکەم کەواتە ئەی چی بۆ تا ئێستا دوو دڵم آخر هەر دوێنێ کە لە پلیکانەکان ئەهاتمە خوارێ بە خۆموت ئەمە کارێکی قێزەون و خراپ و دزێوە هەر ئەو بێکردنەوە دڵی بە تێکەڵ هێنام و ترسم لێنیشت نەخێر من ناتوانم ئەو بکەم خۆم پێ ناگیرێ گریمان بچووکترین گومان نەکرێ گریمان هەموو ئەو شتانەی لەم مانگەدا بڕیاری بۆ دراوە وەک ڕۆژی ڕووناک و وەک بیرکاری ورد بێت و بەجێ بێت خوایە آخر من کە بارحاڵ ناتوانم بڕیار لەسەر ئەو کارە بدەم کە ناتوانم بیکەم هەرگیز ناتوانم بیکەم کەواتە بۆ تا ئێستا هەستایە سەر پێ و بەسەر سوورماییەوە لە چواردەوری خۆی ڕوانی وەگەوەی بەلایە و سیر بێت چۆن هاتۆتەوە ئێرە ئەو سابەرە و پردی تا بەڕێکەوت ڕەنگی پەڕی بوو چاوی ئەسوتایەوە هەموو گیانی تێکشکا بوو کەچی لە پرا هەناسەدانی ئاسانتر بوو هەستی کرد ئەو بارە قورسی کە ماوەیەک بوو تەنگی پێ هەڵچنی بوو لەسەر شانی لاچوو یەکسەر دڵی ئارام بووە و ئاسوودە بوو لاڵایە وتی خوایە ڕێگاکە من پیشان بدە و من لەم ئارزووە نەفرەت لێکراوەی خۆم دەسەڵەگرم کە بەسەر پردەکەدا تێپەڕی هێور و لەسەر خۆ تەماشای ڕووباری نیڤا و خۆرە پڕ لە درەوشاوەکەی ڕۆژ ئاوابوونیە کرد هەرچەندە زۆر بێهێز بوو بەڵام هەستی بەماندوو بوون ناکرد لەو ئەچوو ئەو دوو مەڵەی مانگێکی ڕێک بوو لەسەر دڵی هاتبوو لە پڕاتەقی بێ ئازادی وا ئێستا لەو سیحر و ئەفسون و خەیاڵاتە ئازاد ببوو دوای ئەوە کە ڕاستکۆڵنیکۆڤ بیری لەو کاتە و لە گەژ ڕووداوەکانی ئەو ڕۆژانە کردەوە کە بەسەری داهات بوو دقیقە بە دقیقە خاڵ بە خاڵ و بەند بە بەندی ئاهاتەوە یاد شتێکی زۆر سەرنجڕاکێش سەرسامیە کرد شتێک کە لە ڕاستیدا بەو ئەندازەیەش سیر نەبوو وەلێ بۆ ئایندەی خۆی هەمیشە بە چارەنووسازی دانا بە هیچ جۆرێکیش نەیەتوانی لەوە تێبگا کە ئەو بەو هەموو شەکەتی و بێزاریەوە کە ئەبوو بە نزیکترین و کورتترین ڕێگادا بگەڕایەتەوە ماڵەوە کەچی لە مەیدانی سەنایە گەڕانەوە لێەوە هیچ پاساوێکی نەبوو ئەو پێچە بە دەورەیە خۆی لە خۆیدا گەلێک زیاد بوو هەرچەندە زۆریش دوور نەبوو بەڵام شیاوی ئەوە بوو سەرنجت ڕابگرێ هەڵبەتە دەیان جاریتر ئەوەی هات بۆ پێش کە بێ ئەوەی بزانێ ئەو شەقامانە کامانن یان مەبەستی بوو بێ بیزانێت پیاندا گەڕا بۆ ماڵێ وەلێ ئەم جاریان بەردەوام لە خۆی پرسی کە ئەم ڕێکەوتە چی بوو ئەوی بە مەیدانی سەنایەدا هێنا کە هیچ پێویستی ناکردو بۆ ئەویش ئەوەندە کاریگەر و گرنگ بوو کە ئەبوو هەر لە هەمان سعات و دەقیقەدا لە ژیانی ئەو بە تایبەتی لەو بارە دەرونی و دۆخە ناهەمواریدا ئەوە ڕووی بدایە تا بۆ ئایندە کاریگەرترین ئاسەوار لەسەر ژیان و چارەنووسیدا بنێ هەرە دوت ئەمە پلانێکە و بۆی چنراوە کاتێک بە مەیدانی سەنایەتدا تێپەڕی سعات لە دەوروبەری نۆدا بوو هەموو فرۆشیارەکان کە لەسەر سەکۆمێز یان لە دوکان و کۆگاکاندا شتومەکیانە فرۆشت سەرقاڵی کۆکردنەوەی دوکان و شتومەکەکانیان بوون بۆ ئەوەی وەک مشتریەکان بەرەو ماڵ بچنەوە
لە پاڵ چاخانە و چێشخانەکانی لاکۆڵان و بنبانەکان لە حەوشەی پۆخڵ و بۆگەنی ماڵەکانی مەیدانی سەنایە و لە هەموو زیاتر لە پاڵ مەیخانەکاندا خەڵکێکی زۆر لە فرۆشیار و هەژاران کۆببوونەوە. هەر کاتێک ڕاستکۆڵنیکۆف بێمەبەست ڕێیەکەوێتە سەرە و شەقامە لە بینینی ئەو دیمەنانە و بە تایبەتی بینینی هەموو لا کۆڵانەکانی ئەو ناوە خۆشی تێگەڕێ. لەوێدا هیچ کەسێک بە چاوی سووکەوە لە جلە دراوەکانی ئەم ناڕوانێ. لەوێدا هەموو کەسێک ئەیتوانی بە ئاسانی چۆنی بێ بەڕێدا بڕوا بێ ئەوەی سوکایەتی پێ بکرێ یان هەستی بریندار بکرێ. کە ڕاستکۆڵنیکۆف گەیشتە سەرسووکی کۆڵانی کاف پیاوێکی لەگەڵ ژنەکەی دابینی. وردەواڵەکان بریتی بوو لە دەز و شریت و ڕەفتە بۆ فرۆشتن لەسەر دوومێز دایان نابوو. ئەوانیش کەوتەبوو نەکۆکردنەوەی شتەکانیان تا بەرەو ماڵ بگەڕێنەوە، بەڵام ژنێکی ئاشنایان کە لەو کاتەدا لیان نزیکەوتبووە کەمێک لە ڕۆشتن دوای خستن. ئەم ژنە ئاشنایە لیزاڤێتە ئیڤانۆڤنایان وەک پێی ئەڵێن، لیزاڤێتای خوشکە بچکۆلەی هەمان ئەلێنا ئیڤانۆڤنای پیر بوو کە پارەی بە قازانج ئەدای خەڵکی و دوێنێ ڕاستکۆڵنیکۆف بۆ بارمتە و تاقیکردنەوەی کارەکەی سەعاتەکەی لادانە. دەمێک بوو ڕاستکۆڵنیکۆف زانیاری زۆری لەبارەی ئەم لیزاڤێتایەوە بەدەستێنا بوو، تەنانەت ژنەکەیش کەمێک ئەوی ئەناسی. لیزاڤێتە ژنێکی تەمەن 35 ساڵ بوو، باڵا بەرز، بێنموت، شەرمن و لەسەرخۆ و تا ڕادەیەکیش گەلحۆ بوو. کۆیلەی تەواوی خوشکەکەی بوو. شەو ڕۆژ کاری بۆ کرد و لە ڕوویە ترسدایە گرت و ئەلەرزی و تەنانەت تێهەڵدانیشی خوارد. لیزاڤێتە بەرامبەر بە پیاوە فرۆشیار و ژنەکەی بە دوودڵی و بە بەستەکەی وەستا بوو. چاکگوێی بۆ گرتبوون، ئەوانیش زۆر بە گەرمی شتێکیان پێوت. کە ڕاستکۆڵنیکۆف لە پرێکدا ئەوی بینی هەستێکی سیر لە شێوەی سەرسوورمانێکی قوڵدا هەموو گیانی داگرت، ئەگەرچی ئەو یەکدی بینینە لە خۆیدا هیچ جێگای سوورسوورمان نەبوو. پیاوە فرۆشیارەکە بە دەنگی بەرزەیوت: لیزاڤێتە ئیڤانۆڤنا، وا چاکە ئێوە خۆتان بڕیار بدەن سبەینێ سەعات 7 وەرە ئێرە ئەوانیش دێن. لیزاڤێتە بە دەم بیرکردنەوە و نووزەیەکەوە وەک نەتوانێ بڕیار بداوتی سبەینێ. ژنە فرۆشیارەکە کە زیت و زرنگ بوو خێرا سەری قسەی لێگرتوتی: ئەم ئەلێنا ئیڤانۆڤنایە عەجەب ترسێکی خستۆتە دڵتەوە. من کە تۆ بێنم وەک مناڵێکی بچکۆلەم دێیتە بەرچاو. خۆ ئەو خوشکی دایکی و باوکیشت نییە، زەرخوشکتە، بڕوانە چ دەسەڵاتێکی بەسەرتانەوە هەیە. مێردەکەی قسەکەی پێبڕێوتی: ئەم جارەیان هیچ بە ئەلێنا ئیڤانۆڤنا مەڵێ، گوێ لە من بگرە، بێ ئەوەی پێی بڵێیت وەرە لامان کارێکی زۆر سودبەخشە. هاو شیرەکەت پاشان خۆی لەوە تێگات و قایل شەبێت. لیزاڤێتاوتی: کەواتە بێم؟ پیاوکەوتی: نزیک سەعات 7 سبەینێ لای ئەوانیشەوە دێن و ئەو ساخۆتان بڕیاری لەسەر بدەن. ژنەکە قسەکەی تەواو کردوتی: سەماوەریش دەمەکەین. لیزاڤێتە کە هێشتا بیر یەکردەوتی: باشە دێم. لەسەر خۆ هەستا و بەڕێکەوت. ڕاستکۆڵنیکۆف لەو ساتەدا بەلایەندا تێپەڕی و بێجگەلەوە گوێ لە هیچی تر نەبوو. لەسەر خۆ بێدەنگ بە جۆرێک کەس گوێ لێ نەبێ ئەڕۆشت و تێکۆشا وشێک لەوەی بیستە بووی لە بیری نەکا. وردە وردە سەرسوورمانەکەی لێبوو بە ترس، پشتی لەسەرماندا تەزی بوو تا لە پرێکدا بە تەواوی لەوە گەیشت کە لیزاڤێتای خوشکی پیرێژنەکە و تاقە هاودەمی لە ماڵەکەدا سبەینێ ساعت 7 سەر لە ئێوارە لە ماڵەوە نابێ، کەواتە پیرێژن ساعت 7 بە تەنیا لە ماڵەوە. چەند هەنگاوێکی ما بوو بگاتە ماڵێ، ڕاستکۆڵنیکۆف چون یەکێک فەرمانی مەرگی بەسەردادرابێ چوە ژوورەکەی خۆیەوە. بیری لە هیچ نەکردەوە و نێشیەتوانی بیر بکاتەوە، بەڵام بە تەواوی بوونیەوە لە پڕاهەستی کرد کە ئیدی ئەو نە ئازادە لە بیرکردنەوەدا و نە ئازادە لە کارکردندا. لە پرێکدا هەموو شتێک براوەتەوە و بڕیاری بنەبڕی لەسەر دراوە. تەنانەت ئەگەر بۆ سەرگرتنی نەخشە و پلانەکەی بەردەوام ساڵانێک چاوەڕێی دەرفەتێکی ترکە، هەرگیز ناتوانێت وەک ئەمەی کە ئێستا و لە ناکاوێکدا بۆی هاتۆتە پێش دڵنیا بێ لە سەرکەوتنی. بە هەر حاڵ ئەو بە بڕوای تەواوە لەوە تێگەیشت کە بێ ئەوەی بکەوێتە پرسیار و سوسەکردنێک کە ڕەنگە مەترسی زۆری لە دواوە بێ،
سبەینێ لە فڵان سەعاتدا ئەو پیرێژنەی کە ئەم ئێوە بیکوژێ بە تاق و تەنیا لە ماڵەکەیدایە. لە دواییدا ڕاستکۆڵنیکۆف لەو پێشاتە تێگەیشت کە بۆچی پیاوە فرۆشیارەکە و ژنەکەی لیزاڤێتایان بانگهێشتی لای خۆیانە کرد. ئەمە مەسەلەیەکی زۆر ئاسایی و چمە بەستێکی گرنگی لە دواوە نەبوو. خێزانێکی هەژاری تازەهات و جلوبەرگ و شتی دیکەی ژنانیان ئەفرۆشت. لەبەرەوەی لە بازاردا هیچی وای بۆ ناکردن بە دوای کڕیار و دەڵاڵێکدا گەڕان. لیزاڤێتایش سەری لەو کارانە ئەخورا. حەق دەستێکی وەرەگرت و ئەکەوتە دوای کارەکە. بازاری لیزاڤێتا گەرم بوو چونکە زۆر سەرڕاست بوو. هەمیشە نرخی ڕاستەقینەی بە کڕیارەوت و هەر نرخێک کە دایەنا بێنەوبەردەی لەسەر ناکرد. ئاسایی کەم قسەیە کرد و وەگوتمان گەلێک لەسەرخۆ و بەپارێز بوو. بەڵام ڕاستکۆڵنیکۆف لەم دواییەدا بڕوای بە خورافات هێنا بوو تا ماوەیەکی زۆریش ئاسەواری ئەو خورافاتەی لێنە ئەبووەوە. ئەویست هەمیشە ئەم ڕووداوانە ببەستێتەوە بە ڕێکەوتی سیر و کاریگەریە نهێنیە ئەفسوناویەکانەوە. پارزستان یەکێک لە خوێنکارەکانی هاوڕێی کە ناوی پۆکوریف و بە سەفەر چوو بوو بۆ خارکۆف لە نێوان قسەکردندا ناونیشانی ئەلینا ئیڤانۆڤنای پیریدا بووە بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێک پێویستی بە پارە بوو بارمتەی لا دابنێت و بە قازانج پارەکەی لێوەربگرێ. ڕاستکۆڵنیکۆف تا ماوەیەک نەچوو لای پیرێژنەکە چونکە وانەی ئەوتەوە هەر چۆنێک وایە کارەکانی خۆی ڕایە کرد. مانگ و نیوەک لەمەوبەر بیری ناونیشانەکەی کەوتەوە. دووشتی هەبوو بۆ ئەوە ئەشیان بە بارمتەیان دابنێ. سەعاتە زیوە کۆنەکەی باوکی و ئەو ئەنگوستی لە زێڕە بچکۆلەی کە سێ نەقێمی سووری لەسەر بوو. کاتی خۆی خوشکی لە کاتی ماڵ ئاوای لێکردنیدا بە یادگاردا بووە. ڕاستکۆڵنیکۆف بڕیاریدا ئەنگوستیلەکەی بۆ بەرێ کە پیرێژنەکەی دۆزیەوە هەر لە یەکەم بینیندا پێشەوەی هیچ شتێکی گرنگی لەبارەوە بزانێ بەرامبەر بەو لە خۆیدا هەستی بە بێزاریەکی زۆر کرد. دوو گەڵاپارەی لێوەرگرت و لەسەر ڕێگاکەیدا سەرێکی لە چایخانەیەکی گەنیلەدا دانیشت و زۆری بیرکردەوە. بیرێکی سیر ڕاست وەک ئەو هێلکەی کەیەوێت ببێتە جوجەڵە. ئەم بیرە لەسەریدا تا ئەهات زیاتر پەرەی ئەسەند و بەخۆیەوە سەرقاڵیە کرد. تا ڕادێک لە پاڵیدا لە پشت مێزێکی ترەوە خوێنکارێک کە هیچ نێناسی و لە یادیشیدا نییە ناسیبەتی لەگەڵ ئەفسەرێکی لاودا دانیشت بوو. دوای ئەوەی یاری بلیاردیان کردبوو دانیشتبوون بۆ چاخواردنەوە. لە پرێکدا بەرگوێی کەوت کە خوێنکارەکە لەبارەی ئەلێنا ئیڤانۆڤنای سوخۆرەوە لەگەڵ ئەفسەرەکەدا دوێت و ناو نیشانیەداتێ. لە دیدی ڕاستکۆڵنیکۆفەوە ئەمە پێشاتێکی سیر بوو چونکە ئەویش ئێستا لای ئەوە ئاهاتەوە. وا لەوێشدا باسی ئەوشنەیە. هەڵبەتە ئەمە تەنیا ڕێکەوت بوو. بەڵام ئەوێک کە بە هیچ جۆرێک نەتوانێت لەو کاریگەریە سەیرە ڕزگاری بێ ئەوە ئێستا وەک یەکێک هەر بەدەستی ئەن قەست ئەوە بکە جارێکی دی هەمان بیری لا دروست دەکاتەوە. خوێنکارەکە کتوپڕ لەگەڵ هاوڕێکیدا کەوتە باسی ئەلێنا ئیڤانۆڤنا. ئەیوت ژنێکی باشە ئەشت هەمیشە پارەی لێوەربگری لە جوولەکەی دەوڵەمە نەچێ ئەتوانێت هەر لەوێدا 5,000 ڕۆبڵەت بداتێ وەلێ بەسەر ڕۆبڵێکەوە ناچێت. لە بابەتی ئێمە زۆر کەس چوونەتە لای وەلێ زۆر بەدڕەگەزە. خوێنکارەکە کەوتە بازکردنی خراپی و شەڕەنگێزی پیرێژنەکە. وتی ئەوەندە بەسە ڕۆژێک بەسەر بەڵێنەکەدا تێپەڕێت و بارمتەکەتی تیابچێ. چواریەکی قیمەتی بارمتەکە دەداتێ. مانگی لە 105 یان 7 قازان جۆرەگرێ هەروەها شتی تریش. خوێنکارەکە کە گەرمی قسە ببوو زیاتر لەسەری ڕۆشت کە پیرێژنەکە خوشکێکی هەیە بە ناوی لیزاڤێتا
ئەگەرچی پیرێژن لاواز و بچووک دێتە بەرچاو بەڵام لەو خوشکەی ئەدات و وەک مناڵ بە تەواوی لە ژێر چەپۆک و جۆڕایالی ئەودایە هەرچەندە باڵای لیزاوێتە بەلایەنی کەمەوە مەترێک و 6 سانتیمە. خوێنکارەکە بە دەنگی بەرزوتی ئەمەیش دیاردێکە بۆ خۆی. قاقاشدایە پێکەنین. اینجا هەردووکیان لەسەر لیزاوێتا کەوتنە قسە. خوێنکارەکە بە تام و چێژێکی تایبەتیەوە باسیە کرد و هەر پێشەکەنی. ئەفسەرەکەیش زۆری بایەخ بە جۆگرتنەکەی خۆی دابوو. داوای لە خوێنکارەکە کرد کە لیزاوێتای بۆ پینەکردنی جلەکانی بۆ بنێرێ. ڕاستکۆڵنیکۆف یەک تاقە و شەشی نەبوارد. یەکسەر لە هەموو شتێک گەیشت. لیزاوێتە زەرخوشکی بچووکی پیرێژنەکە بوو. دایکیان جیا بوو. تەمەنی 35 ساڵ بوو. شەو ڕۆژکاری بۆ خوشکەکەی کرد و چێشکەر و جلشۆری بوو. بێ لەمانەیش شتی فرۆشتنی بۆ ئەدووری. تەنانەت بەکرێ زەوی ماڵانی شێشت و هەموو دەستکەوتەکەی ئەدایە خوشکی. نەیەوێرە هیچ کار و بەڵێنێک بێ مۆڵەتی پیرێژن ئەنجامدا. وەلێ پیرێژن وەسێتی خۆی کرد بوو. لیزاوێتایش لەوە ئاگادار بوو. ئەیزانی بێجگە لە شتومەکی وەک کورسی و کەرەسەی تر هیچ پارێکی پێنامڕێ. هەموو سامانەکە بۆ گەشتنە بەهشتی گیانی پیرێژن کرابوو وەقفی یەکێک لە دێرەکانی ناوچەی نون. لیزاوێتە ژنی ماڵێ بوو. کارمەندی دەوڵەتی نەبوو. شووی نەکرد بوو. لە شولاری گەلێ قەڵب و زۆریش درێژ بوو. پێی گەورە و چەماوە بوون و هەمیشە کەوشی کۆنەی لە پێکرد. خۆی پاک ڕاگرت. وەلێ ئەوەی خوێنکارەکە سەری لێ سوڕەما و پێکەنینی ئەهێنایە هەمیشە لیزاوێتە سکی پر بوو. ئەفسەرەکەوتی تۆ نەدوو دزێەوە. خوێنکارەکوتی بەڵێ ڕەش پێستێکە لە سەربازێکی دەمامکراوەچێ بەڵام ئەزانیت بە هیچ جۆرێک دزێو نییە. دەم و چاوێکی زۆر میهرەبانی هەیە بە تایبەتی دوو چاوی زۆر جوان بۆیە بەلای زۆر کەسەوە مەقبولە. گەلێک هێور و شەرمنە هەمیشە لەسەر هەموو شتێک دەگەڵت هەیە. تەنانەت زەردەخەنەکەشی زۆر قشەنگە. ئەفسەرەکە بە پێکەنینەوتی باشە دیارە تۆیش حەزی پێەکەیت. قوتابیەکەوتی لە بەرنامۆیەکەی. پاشان زۆر بەگەرمیەوتی با پێت بڵێم ئامادەم ئەو پیرێژنە نەگریسە بکوژم و ماڵەکەی تاڵان کەم. دڵنیا دەکەم کە تووشی هیچ ئازارێکی ویژدان نابم. ئەفسەرەکە کەوتەوە پێکەنین. ڕاستکۆڵنیکۆف تەزوێکی تێگەڕا. بەڕاستی شتێکی سیر بوو. خوێنکارەکە دیسان بیێرانەوتی بمبورە ئەمێت پرسیارێکی جدید لێ بکەم. هەڵبەتە من ئەوم بەگاڵتەوە وت بەڵام بڕوانە لەلایەکەوە پیرێژنێکی گەمژەی هیچ و پوچی بەد و نەخۆش کە کەڵکی بۆ کەس نییە بەڵکو زیان لە خەڵکیەدا و خۆشی نازانێ بۆژی ڕەنگە هەر بەیانیش بمرێ. تێگەیت ئەفسەرەکە لە قوتابیە هەڵچووە کڕامە وەڵامی دایەوە چاک بەڵێ چاک تێگەم. خوێنکارەکەوتی کەواتە گوێ لە پاژماوەکەی بگرە. لەلاکەی ترەوە توانە گەنج و تازەکان بێهودە و بێپشتیوان لە ناوچن. ئەوانە بە هەزاران و دنیایان پڕ کردووە. 100 بەڵکو 1000 پرۆژە و کاری چاکە هەیە کە توانرێ بەو پارەی ئەو پیرێژنە وەقفی دێری کردووە ئەنجام درێ. سەدان تۆ بڵێ هەزاران کەسێ بەو پارەی ئەخرێنە سەر ڕاستە ڕێگا دەیان خێزان لە هەژاری و بەدڕەوشتی و نەدارایی و نەخۆشی زا ئەندامی ڕزگارە بێ. هەموو ئەمانە بەو پارێکرێن. ئەو بکوژە پارەکەی هەڵبگرە بەڵام بەو مەرجەی دوایی بەو پارێ خۆت تەرخان بکەی بۆ کاری چاکە و خزمەتی مرۆڤایەتی. ئەڵێ چی؟ تاوانێکی ناچیزی بچووک هەزاران کاری باش نایشواتەوە؟ لە باتی ژیانی تاقە کەسێک هەزاران ژیانی تر لە بەدی و خراپی ڕزگارە بێ. مەرگێک و لە باتی ئەو سەدان گیان. آخر ئەم ژمارەی تەواو ئاشکرا و ڕوونا بێجگەلەوەی کە لە پێوانەی گشتیدا ژیانی پیرێژنێکی سیلاوی دەبەنگی خراپ چ ئاسەوارێکیە لە ژیانی ئەسپەیەک و جاڵجاڵۆیەکەیەک زیاتر نییە.
ئەسڵەن ئەو نرخێشی نییە چونکە پیرێژنەکە زیان بەخشە ژیانی کەسانی تر لە ناوبە بەدکردارە کەمێک لەمەوبەر لە ڕقا گازی لە پەنجەی لیزاڤێتا گرت و ئەوەندەی نەمابوو بێقرتێنێت ئەفسەرەکەوتی بێگومان شایانی ئەوە نییە بژی وەلێ ئەمە کاری سروشتە هاوڕێ سروشت چاک ئاراستە و ڕابەریەکرێ ئەگەر وانە بواە ناچار نوقمی وەهم و کاری پرۆپوچە بوون ئەگەر ئەمە نەکرا هەرگیز مرۆڤە مەزنەکان دروست نابوون ئەڵێن ئەرک ویژدان من نامێت شتێک لەسەر ئەرک و ویژدان بەڵام ئاخر ئێمە چۆن لە موشانە تێگەیشتون گوێ بگرە پرسیارێکی ترت لێکم گوێ بگرە قوتابێکەوتی باشە ئەفسەرەکەوتی تۆ ئێستا قسە و باسەکەی بەڵام پێم بڵێ بزانم خۆت پیرێژنەکە کوشت یاننا قوتابێکەوتی بێگوماننا من باسی دادپەروەری مەکرد مەسەلەکە من نیم ئەفسەرەکەوتی وەلێ بە بڕوای من ئەگەر تۆ خۆت ناتوانی بڕیار بدەی ئەم کارە هیچ پەیوەندێکی بە دادپەروەریەوە نییە وەرە با دەستێکی تر یاری بکەین ڕاستکۆڵنیکۆف زۆر شپرزە بوو هەڵبەتە هەموو قسانە ئاسایەترین قسەی گەنجانێک بوون کە جارەهای جار بە شێوەی تر و لە بابەت گەلی تردا گوێبیستی بووە بەڵام بۆ بە تایبەتی ئێستا کە خۆشی لەسەر و بنی ئەو مەسەلێدا بوو ئەمە ڕوویدا ئەبێت ڕووداوەکەوا بێ کە ئەم ناچار بێ گوێبیستی ئەم جۆرە گفتوگۆ و بیرانە بێ ئەی بۆ ئەبێ هەر لەم کاتەدا کە بیرۆکێکی لەبارەی پیرێژنەکەەوە لە ژێر سەردایە ئەبێت گوێی لە قسە گەلێک بێ کە پەیوەندی بە پیرێژنەکەەوە هەبێ ئەم ڕێکەوتەی سەیرە هاتە بەرچاو گفتوگۆ بێ نرخەکەی ئەو دوو کەسەی ناو چایخانەکەیش کاریگەریەکی نائاسایی کردە سەر بیرکردنەوەی لەو دوای وەگەوەی بەڕاستی جۆرە پێشاتێکی سیر بەڕێوە بێ کە ڕاستکۆڵنیکۆڤ لە بازاری سنایەوە گەڕایەوە ماڵەوە خۆی بەسەر قەنەفەکەدادا و سەعاتێکی تەواو بەبێ جوڵ دانیشت تەنیا بەرەو تاریکێ چوو ڕاستکۆڵنیکۆڤ مۆمی نەبوو هەر بیری لەوەش نەکرد بۆ کا بێت مۆمێکدا بگیرسێنێ هەرگیز نەیەتوانی ئەوە بێنێتەوە یادی خۆی کە ئایا لەو ماوەیەدا بیری لە شتێک کردوتەوە یاننا پاشان هەستی بە لەرز و تاکە کردەوە و بە چاکی زانی لەسەر قەنەفەک ڕاکشێ چاوی لێک ناو زوو خەوێکی قورس ئەوکی گرت جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی دەیەم ڕاستکۆڵنیکۆڤ ماوەیەکی زۆر خەوت بێ ئەوەی خەو ببینێت تەنانەت ناستاسیاش کە سەعات دەی بەیانی هاتە ژوورەکەی بە هەزار حاڵ لە خەوهایسان نان و چای بۆ هێنا ئەو چایی مابوو و جارێکی تر ناستاسیا کرد بیا قۆریەکەی خۆیەوە ناستاسیا بە تووڕێوتی خەوێکی سەیرە ئەڵەی بۆ خەو دروست بووە ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاریە و کەمێک جوڵە سەری هێشا کە هەستایە سەر پێ لە ژوورەکەیدا سوڕێکی خوارد و دیسان کەوتەوە سەر قەنەفەکە ناستاسیا هاواری کردوتی دیسان خەو باشە تۆ نەخۆشیت ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی نەدایەوە ناستاسیاوتی باش ئێستا چای دەوێ ڕاستکۆڵنیکۆڤ لە کاتێکدا چاوی ئەنایەوە سەریەک ڕووی لە دیوارەکە کرد و بە زەحمەت وتی جارێ ناستاسیا بە سەری وەستاوتی ڕەنگەوا بێ نەخۆش بێ پاشان گەڕایە و ڕۆیشت سەعات 2 پاش نیوەڕۆ دیسان ناستاسیا بە شۆرباوە گەڕایەوە ڕاستکۆڵنیکۆڤ هەروە خەوتە بوو دەستی لە چایەکەش نەدابوو تەنانەت ناستاسیا بەڕقە و ڕایتەکان لە کاتێکدا بە بێزاریەوە لێڕوانی هاواری لە کردوتی تۆ چەند دەنویت ڕاستکۆڵنیکۆڤ ئەستا و دانیشت وەلێ هیچی نەوت و چاوی لە زەویەکە بڕی ناستاسیا پرسی نەخۆشیت یان نە وەلێ جارێکی تریش وەڵامی نەبیست و دوای کەمێک بێدەنگی وتی هەر هیچ نەبێ بچۆرە سەر شەقامەکە بایەکی باڵتدا هیچە خۆی دیانە ڕاستکۆڵنیکۆڤ بە زەبوونیە وەڵامی دایەوتی دوای بڕۆ دەستیشی وا ڕاتەکان کە نیشانەی بێزاری بوو ناستاسیا ئێستێکی تری کردەوە بە سۆزەوە لێی ڕوانی و چووە دەرێ دوای چەند چرکەیەک ڕاستکۆڵنیکۆڤ چاوی کردەوە و ماوەیەک لە چاو شۆرباکە ڕامە نانەکەی هەڵگرت بە کەوچکەکەی دەستی کەوتەنان خواردن بە نابدڵی چەند تیکێکی خوارد تەنیا 2-3 کەوچک و ئەویش وەک بە زۆر بێ وابوو
سەریشی ئیدی ئەوەندە نێشا کە لە خواردنەکە بۆ دیسان لەسەر قەنەفەکە ڕاکشایەوە وەلێ ئیتر خەوی لێ نەکەوت بەڵکو بێجوڵە لە کاتێکدا کە دەموچاوی نقمی سەرینەکە کردبوو ئەدوت بەردەوام خەو نەبینێ خەونەکانی زۆر سەیر و سەمەرە بوون پێش هەر شتێک وایە هاتە بەرچاو کە لە شوێنێکی ئەفریقادایە لە میسر یان لە مێرگێکی نادیاردا کاروان ئەحەسێتەوە و حوشترەکان بە هێوری نووسون لە دەوروبەریدا گەلێک دارخورما هەیە هەموو خەڵکەکە سەرگەرمینان خواردنن وەلێ ئەو هەر ئاوە خواتەوە ڕاز لە کانیەک کە لە پاڵیدایە و خوڕی دێ هەوا فێنک و ئاوی شیرین و سارد ئاو بەسەر بەردی ڕەنگا و ڕەنگ و لەمی ئاڵتونی داڕوات و ئەدرەوشێتەوە لە پڕە ئاشکرا گوێی لە دەنگی زەنگی سەعات بوو ڕاپەڕی هاتەوە سەرخۆی سەری بەرز کردەوە لە پەنجەرەکەوت تەماشای دەرەوەی کرد کاتی لە بەرچاو گرت و زوو لە کاتێکدا کە تەواو هاتبووە سەرخۆی هەستا وەگەوەی یەکێک بە زۆر لە قەنەفەکەی کردبێتەوە بوو لەسەر نوکی پەنجەی لە دەرگاکان نزیکەوتەوە لە سەرخۆ کەمێکی ترازان گوێ قوڵاقی بیستنی دەنگی خوار پلیکانەکان بوو دڵی تون لێدا بەڵام هەموو شتێکی لای پلیکانەکان ئارام و هەموویش نووسە بوون زۆری بەلاوە سیر بوو کە توانی بووی لەو بێدەنگێدا لە دوێنێشەوە تا ئێستا بخەوێت و نەکارێکی ئەنجام دابێت و نەشتێکی ئامادەکردبێ سەعاتیش گەشت بێتە 6 لە پڕا لە بریخە و بێهۆشی شپرزەی و بیماریەکی نائاسایی چۆکی لەسەردانە پێشەکی کارەکە هێن زۆر نەبوو هەموو توانای خستەگەڕ تابیر لە هەموو شتەکان بکاتە و هیچی لەبیر نەچێت وەلێ دڵی والێدا و دەنگی هات کە بە زەحمەت هەناسەی بۆدرا ئەبوو لە پێشدا بەرەزوانەیەک پەیدا بکات و بیدورێ بە پاڵتۆکەیدا ئەمە کارێکی کەم خایەن بوو دەستی وەردایە ژێر سەرینەکەی و لە ناو جلەکانیدا کە لەوێدا لەسەر یەک نرابوو کراسێکی کۆن و دراوی خۆی دەرهێنا لە پارچەکانی تیلماسکێکی بڕی کەپانی 5 و درێژی 35 سانتیمەتر بوو تیلماسکەکەی دوولا کرد پاشان پاڵتاوە هاوی نییە هەرا و تۆکمەکەی کە لە قوماشی ئەستۆر دروست کرابوو تاقە بەرگێکی بوو کە بە سەر جلەکانی تریدا لەبەریە کرد لەبەری خۆی داکەند و هەردوو سەری بەرزوانەکەی لە ژێرە و بە بنباڵی چەپیەوە بەست لە کاتی درونەکەدا دەستی لەرزی بەڵام توانی بەسەر خۆیدا زاڵ بێت و کارەکە بەباشی ئەنجامدا بە جۆرێک کە پاڵتاوەکەی لەبەرکردەوە لە دەرەوە هیچ نابینرا دەمێک بوو ڕاستکۆڵنیکۆف دەرزی و دەزووی ئامادە کرد بوو لە پارچەکە غەزێکدا خست بێن ناو مێزە بچکۆلەکەوە وەلێ لەبارەی بەرزوانەکەەوە ئەبێت ئەوە بوترێ کە داهێنانێکی زۆر وردی خودی ئەو بوو بەرەزوانەکە پەیوەندی بە تەورەکەەوە هەبوو چونکە هەرگیز ناکرێت تەورێکت بەدەستەوە بێت و بە کۆڵاندا بڕۆی ئەگەر لە ژێر پاڵتاوەکەشیدا بیشارداتەوە هێشتا هەر ئەبوو بەدەستی و بواە و ئەمەش بێگومان سەرنجی خەڵکی ڕاکێشە ئێستا بەهۆی بەرزوانەکەەوە تەنیا ئەوەندە بەس بوو دەمی تەورەکەی لێوەڕەت بکە تا تەورەکە لە ژێر بنباڵیدا لەناوە بە درێژایی ڕێگاکە بەرەزوانەکە و لەسەر خۆ ئاوێزان بێ ئێستا ئیتوانی دەستی بخاتە گیرفانی دەرەوەی پاڵتاوەکەی و لەوێ دەستکی تەورەکە لە ناوە بگرێ بۆ ئەوەی ئەملاو ئەولانەکە لەبەرەوەی پاڵتاوەکەی گەلێک هەراو بوو هەر تەواو لە کیسێگەچوو بۆیە لە دەرەوە ئەوە دەرناکەوت کە لە ناوەدا لە ناو گیرفانەکانەوە شتێک بەدەستگیرا بێ بیرۆکەی ئەم بەرەزوانەی لە پێش 2 هەفتەوە لەسەردا بوو کە ڕاستکۆڵنیکۆڤ لە کارەکەی بووە پەنجەی خستە ناو ئەو درزە بچووکەوە کە کەوتو بۆ نێوان قەنەفەکە یان وەک پێی ئەڵێن دیوانی تورکی و زەویەکەوە لە سوچی لای چەپیەوە کەمێگەڕا و ئەو ئەمانەتی کە دەمێک بوو لەوێدا شارد بێ هێنایە دەرەوە ئەبێت ئەو ڕاستیەش بڵێن
کە ئەو ئەمانەتە بە هیچ جۆرێک ئەمانەتێکی ڕاستەقینە نەبوو، بەڵکو پارچە تەختەیەکی ڕێک و سافکراو بوو، هەر بەقەدەر قوتوویەکی جگەرەی زیوە بوو. ئەو هەروە بەڕێکەوت لە کاتی گەڕانێکیدا لە حەوشەی ماڵێکدا کە کارگەیەکی دارتاشی لەلایەکیدا بوو، ئەو قوتوی دۆزی بوو. دوایی پارچە ئاستنێکی باریک کە بێگومان لە شتێکی تر ببووە و هەرەو ساتە لە شقامێکدا دۆزی بیەوە خست بێ سەر پارچە تەختەکە. دوای ئەوەی هەردوو پارچەکەی نابووە سەر یەک، پارچە ئاسنەکە لە تەختەکە بچووکتر بوو، تون بە دەزوێک پێکەوەی بەستبوون و بە پارچەکە غەزێکی سپی و پاک پێچاویەوە، ئەوەندەیش دەزووی تێ ئاڵاندە بوو کە بە ئاسانی ناکرایەوە. ئەم کارە بۆ ئەو مەبەستە ئەنجامدرا بوو کە پیرێژنەکە بۆ ماوەیەکی باش سەرگەرمی کردنەوەی بێت و ڕاستکۆڵنیکۆفیش دەرفەتی چەند چرکێکی لێبێنێ. پارچە ئاستنە بچکۆلەکە بۆ ئەوە بوو کە لە سەرەتاوە پیرێژن وا نەزانێ شتەکە تەنیا پارچە تەختەیەکە. هەموو ئەمانە ماوەیەک بوو لە ژێر قەنەفەکەدا ئامادەکرابوون. هەرەوەندەی ئەمانەتەکەی خۆی دۆزیەوە لە پرێکدا هاواری یەکێکی لە حەوشەکەەوە کەوتە بەرجەوتی. دەمێکە سەعات 6 لی داوە. ڕاستکۆڵنیکۆڤتی دەمێکە؟ خدایە! ڕاستکۆڵنیکۆڤ بە پەلە بەرەو دەرگاکە چوو، گوێ ڕاگرت، قڵاوەکە هەڵگرت و لە 13 پلیکانەکەوە زۆر لەسەرخۆ بەبێ دەنگی وەک پشیلێک هاتە خوارێ. گرنگترین کاری ڕاستکۆڵنیکۆڤ ئەوە بوو تەورەکە لە موبەقەکە بدزێ. لەبەرەوەی کارەکەی بە تەور ئەنجامەدرا زۆر دەمێک بوو بڕیاری خۆیدا بوو، هەرچەندە ئەو چەقۆیەکی با خەڵپاچینی هەبوو، بەڵام نەبڕوای بە چەقۆ هەبوو نە بە توانای خۆی، بۆیە بڕیاری دابوو بە تەور کارەکەی ئەنجامدا. ئەبێت هەر لەم لایەنەوە باز لەوەیش بکرێ کە بۆ ڕاستکۆڵنیکۆڤ ئەم بڕیاری دابوو. هەموو ئەم بڕیارانە بە جۆرێکی سیر هاتنەکایە، واتە چەندە ئەم بڕیارانە تونتر بدرانایە، هەر بەو ئەندازێ لە دیدی ڕاستکۆڵنیکۆڤەوە بڕیارگەلێکی بێمانەتر و شومتر دەرەکەوتن. لەگەڵ هەموو ئەو کێشە دەرونیە ناخۆشانەی تووشی ڕاستکۆڵنیکۆڤ هاتبوو، بە درێژایی ئەو ماوەیە هەرگیز بۆ تاوێکیش نێتوانی بڕوا بە سەرکەوتنی کارەکەی بهێنێ. ئەگەر ڕێکەوت وا بکەوتایەتەوە کە هەموو وردەکاریەکانی نەخشەکە تا دوا هەنگا و جێبەجێ بکرایە و دوا بڕیاری لەسەر بدرایە، بە شێوەیەکەی تر جێگای دوودڵی تیا نەبوایەتەوە، ئەوسا زۆر ئەگەری ئەوە هەبوو کە لە بڕیارەکەی وە کارێکی زۆر ترسناک و نابەجێ بە تەواوی پەشیمان بێتەوە. بەڵێ هێشتا گومان و دڵەڕاوکێ و مەسلەی ئاڵۆز زۆر لە زیادیدا بوو، وەلێ بەدەستێنانی تەور مەسلەیەکی زۆر بچووک بوو کە هەرگیز ئەوی ناڕەحەت ناکرد، چونکە کارێکی لەوە ئاسانتر نەبوو. لەبەرەوەی ناستاسیا گەلێک جار بە تایبەتی لە ئێواراندا لە ماڵ ئەچۆ دەرێ یان سەری لە دراوسەکانەدا یان ڕۆشتە دوکان و هەمیشە دەرگاکەی بەکراوەی جێهێڵا، خاوەن ماڵەکە هەمیشە لەسەر ئەمە شەڕی لەگەڵدا کرد. لەم لایەنەوە ئەوەندە بەس بوو ڕاستکۆڵنیکۆڤ لەو کاتەدا لەسەر خۆ بڕواتە چێشخانەکە، تەورەکە هەڵبگرێت و دوای سەعاتێک کە هەموو شتێک کۆتایی پێدێ بگەڕێتەوە چێشخانەکە و تەورەکە لە جێخۆی دابنێتەوە. وەلێ هێشتا گومان گەلێک لە ئارادا بوو. ئەگەر دوای سەعاتێک بگەڕێتەوە بۆ ئەوەی تەورەکە بخاتەوە جێخۆی و بەڕێکەوت ناستاسیایش هات بێتەوە، ئەوێ لەم حاڵەتەدا ئەبێت تێپەڕێت و چاوەڕێ بکا بۆی جارێکی تر بڕاتەوە دەرەوە. بەڵام ئەگەر هەر لەو کاتەدا ناستاسیا تەورەکەی بێتەوە بیر و بە دوایدا بگەڕێ و بیکاتە هەراوزەنا، ئەوسا بەدگومانیەک دوورزە بێ یان هەر هیچ نەبێ بوارێکی بۆ ڕەخسێنێت. هەموو ئەمانە وردەکاریەک بوون، هێشتا ڕاستکۆڵنیکۆڤ بیری لێ نەکردبوونەوە یا دەرفەتی ئەوەی نەبوو بیریان لێ بکاتەوە. بیری لە کارە سەرەکیەکە کردەوە و وردەکاریەکانی ئەنایلاوە تا ئەو کاتەی کە بە تەواوی لە هەموو شتێک دڵنیا بێ، بەڵام هەمیشە گەیشتەوەی کە هەرگیز کارەکە نایەتەدی، هیچ نەبێ بەلای خۆیەوە و ئاشکایەوە. بۆ نمونە بە هیچ جۆرێک نەیەتوانی پێشبینیەوە بکە کە ڕۆژێک دەستبەرداری بیرکردنەوە بێ، هەستێت و بەو پەڕی سادەیەوە بڕوا بۆ ئەوێ. تەنانەت دواسەردانی پیرێژنەکەیش کە زیاتر بۆ پشکنینی شوێنەکە بوو هەروە ڕۆتینی ئەنجامدرا، نەک بە شێوەیەکی سووربوون و جەخت لەسەرکردن. ئەشێت بەخۆی وتبێ لێگەڕێ بڕۆم و تاقی بکەمەوە، ئەوەندە لێکدانەوەی ناوێ، بەڵام یەکسەر تێکچوو، تفی لە زەوی کرد، بێزی لە خۆی هاتەوە هەڵات. لە کاتێک داوا ئاهاتە بەرچاو کە دەمێکە ئەو زۆر بە وردی لێکۆڵینەوەی پێویستی دەربارەی چارەسەرکردنی گرفتە ئەخلاقیەکەی ئەم مەسلەی کردووە. گریمانەکەی لە چەقۆی تیشە چوو، تەنانەت
لە خۆشیدا ئیدی هیچ پاساوێکی ماقوڵی نادۆزیەوە کەچی هێشتا هەر لە خۆی دڵنیانە بوو. سەرسەختانە خۆی کردبووەوە بەستە و بە دوای بەڵگەیەکدا ئەگەڕا وەگەوەی یەکێک ناچاری کرد بێ ئەم کارە بکە. وەلێ دوێنەیە کە چاوەڕوان نەکرا و هەموو شتێکی یەکلای کردبەوە لە خۆیەوە کاریگەریەکی زۆر قوڵی لێکرد بوو وەک کەسێک دەستی گرت بێت و بە توانایەکی سەیرەوە هەردوو چاوی بەست بێتەوە و بێ هیچ بەرەنگاریەک بە دوای خۆیدا کێشی بکاوا بوو. ئەدوت چمکێکی کراسەکەی لە تایی ماشێنێک گیر بوو و ماشێنەکە وردە بەرەو لای خۆی کێشیەکە. لە سەرەتادا کە بێگومان ماوەیەکی دوور و درێژ بوو پرسیارێک لە چوارچەوەی پرسیارەکانی تردا زۆر بەخستی ئەمی سەرقاڵ کردبوو بەلایەوە سیر بوو کە بۆچی تا ڕادێک هەموو تاوانەکان بە ئاسانی ئاشکرا بن هەروها بۆ تا ڕادێک شوێن پێی گشت تاوانکاران ئەوەندە ئاسان ئەدۆزرێتەوە. وردە گەیشتە ئەنجامی جۆرە و جۆر و سەرنجڕاکێش وای هاتە بەرچاو کە هۆی سەرەکی شاردنەوەی تاوان ئەوەندە پەیوەندی بە هۆکاری مادیەوە نییە بەڵکو زیاتر بە خودی تاوانکارەوە بەسراوەتەوە. هەر تاوانکارێک تا ڕادێک هەموو تاوانکارێک لە کاتی ئەنجامدانی تاواندا تووشی جۆرێک لە بێ ئیرادەی و بیری خراپ بنەوە. واتە لەو کاتەدا کە زیاد لە هەر کاتێکی دی پێویستی بە عەقڵ و دانایی هەیە کەچی ئیرادە و بیری ڕووناک جێگاکەی ئەداتە جۆرێک لە مناڵبازاڕی. بەڕای ڕاستکۆڵنیکۆف ئەم تاریکی عەقڵ و لاوازی ئیرادەیە وەک نەخۆشی تووشی مرۆڤ دێ لەسەر خۆ پێگات و کەمێک پێش ڕوودانی تاوانەکە ئەگاتە ئەو پەڕی گەشە سندن. ئەم حاڵەتە کاتی ڕوودانی تاوان و ماوەیەکیش دوایەوە بە کەسەکانەوە بەسراوەتەوە هەروها وە خۆی ئەمێنێتەوە پاشان وەک هەر نەخۆشیێکی دی لە ناوەچێ. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە کە ئایا نەخۆشی تاوان دروزەکە یان خودی تاوان بە پێی سروشتی خۆی هەمیشە هاوڕێی حاڵەتێکە کە لە نەخۆشیە چێ. هێشتا ڕاستکۆڵنیکۆف لە خۆی ڕانابینێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. دوای ئەوەی گەیشتە ئەم ئەنجامانە هێشتا ڕاستکۆڵنیکۆف باوەڕی تەواوی بەوە هەبوو کە ئەو دوورە لەو جۆرە نەخۆشیانە و عەقڵ و ئیرادەیشی بەردەوام لە کاتی ئەنجامدانی بەرنامەیەکی وادا لەگەڵیدان. ئەم بڕوایی تەنیا لەوە هاتبوو کە ئەو نەخشەکەی خۆی بە تاوان ناداتە قەڵم. ئێمە لە لێکدانەوەی تەواوی بەسەرهاتەکەدا کە ئەم بەر ئەنجامەی لێکەوتەوە چاوپۆشین چونکە بێ ئەوەیش ئێمە هەنگاوێکمان بۆ پێشەوە ناوە تەنیا ئەوەی لێ زیادەکەین کە کێشەی مادی ڕوت لای ئەو بە پلەی دووەم دێ. ڕاستکۆڵنیکۆف بیریەکردەوە ئەوەندە بەسە دەسەڵاتت بەسەر عەقڵ و ئیرادەتدا هەبێت تا بتوانی لە کاتی خۆی داواتە کە تەواوی وردەکاریەکانت زانی بەسەر کێشەکاندا زاڵبی بەڵام هێشتا کارەکەت دەستی پێ نەکرد بوو. ڕاستکۆڵنیکۆف کەمتر بڕوای بە دوا بڕیارەکانی خۆی هەبوو تەنانەت لە کاتی ئەنجامدانیشدا هەموو شتێک بە جۆرێکی دی واتە بەڕێکەوت و کتوپڕ ڕوویانەدا. شتێکی زۆر بچووک پێشەوەی لە پلیکانەکان بێتە خوارێ ئەوی وەستان کە گەیشتە چێشخانەی خاوەن ماڵەکە کە بەردەوام دەرگاکەی کرابەوە بە گومان و پارێزەوە لە ناوی ڕوانی بۆی بزانێ ئەگەر ناستاسیە لەوێ نەبێ خاوەن ماڵەکە لەوێ یاننا ئەگەر لەوێ نەبێ ئەم دڵنیا بێ کە دەرگای ژوورەکەی باش داخراوە نەوەکا لەو ساتەدا کاڕواتە چێشخانەکە بۆی تەورەکە بێنێت خاوەن ماڵەکە لە ژوورەکەیەوە سەر بێنێتە دەرێ و چاوی بکە کە بینی ناستاسیا ئەمجاریان نەک هەر لە چێشخانەکەدا بەڵکو سەرقاڵی کارێکیشە یعنی جلە شۆراوەکان لە سەبەتێک دەردێنێ و لەسەر تەناف هەڵیانەخە یەکجار سەری سوورما. هەر کە ناستاسیا ڕاستکۆڵنیکۆفی بینی وازی لە جلە شۆراوەکان هێنا لێی ڕاما تا تێپەڕی و لە چاون بوو بەڵام ڕاستکۆڵنیکۆف تەماشای ئەوی نەکرد و وا تێپەڕی وەگەوەی هیچی نەدیبێ وە لە کارەکەی سەری نەگرت چونکە تەوری لێ نەبوو. ڕاستکۆڵنیکۆف کەوتە سەرسامێکی قوڵەوە.
کاتێ بەرەو دەرگای دەرەوە چوو لەگەڵ خۆیدا بیری کردەوە ئاخر چۆن و لەسەر چ بنەمایەک من وام بیر کردوتەوە کە حتمما نابێت لەم ساتەدا ناستاسیا لە ماڵ بێ. چۆن لەم بارەوە ئەوەندە دڵنیا بووم. ڕاستکۆڵنیکۆف هەستی بە داڕمان و تەنانەت زەلیلی خۆی کرد. ئەیویست لە داخە بەخۆی پێ بکەنێ. ڕقێکی خستی ئاژەڵیانە لە ناوەیدا ئەکوڵا. لەبەر دەرگاکەدا کەوتەوە بیرکردنەوە. چونە سەر شەقام بە بیانووی پیاسەکردنەوە کارێکی دزێو بوو. گەڕانەوەش بۆ ماڵەوە لەو دزێوتر بوو. کاتێک لە بەردەم دەرگاکەدا و ڕێک بەرامبەر ژووری کراوەی پاسەوانەکە وەستا بوو لەژێر لێوە بەخۆی وت چ دەرفەتێکی چاکم بۆ هەمیشە لە دەستدا. لە پڕا مەچڕکێک بە هەموو لەشەی داگەڕا. لە ژوورە بچکۆلەکەی پاسەواندا کە دوو هەنگاوێک لێوە دوور بوو لە ژێر کورسێکی داردا شتێکی بینی ئەبریسکایەوە. تەماشای ئەملا ئۆلای کرد کەس دیار نەبوو. بەسەری پەنجەل لە ژوورەکە نزیک کەوتەوە. بە دوو پلیکانی بچووکدا چوە خوارێ. بە دەنگێکی نزم بانگی لە پاسەوانەکە کرد وەڵام نەبوو. دیارەکەوایە لە ماڵ نییە وەلێ ئەبێت لەم دەور و بەرەدا لە حەوشە بێت چونکە دەرگای ژوورەکەی تەواو لەسەر پشتا. زۆر بە پەلا خۆی گەیاندە تەورەکە. ئەوەی ئەبریسکایە تەور بوو. لە ژێر کورسەکە لە بینی دوو بڕەداردا هێنایە دەرێ. هەر لەوێ پێشەوەی لە ژوورەکە بێتە دەرەوە بەو بەرەزوانەوە کە بۆی ئامادەکرد بوو تونبەستی. هەردوو دەستی خستە گیرفانی و لە ژووری پاسەوانەکە هاتە دەرێ. کەس نەیبینی. بەدەم مزەیەکی سەیرەوە کە کەوتو بۆ سەر لێوی بیری کردەوتی ئەمەیان بە یارمەتی ئەقڵ نەبوو هیچ شەیتان بوو. ئەم ڕێکەوتە بیۆریەکی زۆری پێبەخشی. ڕێگاکەی لەسەر خۆ بە یوقارەوە ئەبڕی. پەلەی ناکرد نەوە گومانی لێ بکرێ. کەمتر تەماشای ڕێبواری کرد. ئەیویست هەر لیان نەڕوانێت و چەندە بتوانێت سەرنجیان بۆ خۆی ڕانەکێشێ. لەوێدا کڵاوەکەی هاتەوە بیر. خوایە 3 ڕۆژ لەمەوبەر پارەشم هەبوو کەچی نەمتوانی کڵایە بکڕم. چەند وشەیەکی ناشرینی بەدڵداهات کە چاوێکی بەناو دوکانێکدا جێڕا لە سەعاتی دیوارەکەیەوە زانی سەعات 7:10 دقیقەیە. ئەبێت پەلە بکات و بە دەوری ماڵەکەشیدا بگەڕێ پاشان لەلایەکی ترەوە بڕواتە ژوورێ. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن.